لە بڵاوکراوەکانی کتێبخانەی شنەوەی دەنگی ڕێڵەیەک بۆ گەیاندنی ڕۆشنایی بە هەمووان. دیاری ئەم جارەی کتێبخانەی شنەوەی دەنگی بۆ گوێگرانی خۆشەویست ئەم بەرهەمەتان پێشکەش دەکات. ناسنامی کتێب، ناوی کتێب لە دەیەکبوونی وشە، لە نووسینی دکتۆر فاروق عومەر سدیق، چاپخانەی شڤان لە سلێمانی. ژمارەی سپاردن لە بەڕێوەبەرەتی گشتی کتێبخانە گشتیەکان ژمارە 1789 ساڵی 2011 پێدراوە. چاپی یەکەم ساڵی 2011. ئامادەکردنی ئاواتکوێستانی خوێندنەوەی پەرستۆ محەممەد، کاری دەنگ و مۆنتاژ ئاواتکوێستانی پەرستۆ محەممەد ئارەزوو عومەر. بەروەری تۆمارکردن 8/6/2014 ڕۆژی یەکشەممە. کاژێر 936 خولەکی سەر لە بەیانی. ژمارەی تەلەفۆن 328 71 97. ناواخن لاپەڕە 5 لە نووسەرەوە لاپەڕە 8. یەکەم بەش ئەم بابەتانە لە خۆگرێت. وشە وەکدانی زمان لاپەڕە 11. وشە و گیرروگرفتی دیاریکردن و پێناسەکردنی لاپەڕە 12. نیشانەکانی وشە لاپەڕە 20. واتە و چەمەک لاپەڕە 23. جۆرەکانی چەمەک لاپەڕە 31. چەمکی وشەی تاکمۆرفیمی و وشەی تازە سازکراو لە زمانی کوردیدا لاپەڕە 42. خەباتی وشە لە پێناوجی خۆکردنەوە لە فەرهەنگدا لاپەڕە 52. دووەم باش ئەم بابەتانە لە خۆ دەگرێت. ڕەچەڵێکی ئیتیمۆلۆژی گروپی وشەی مرۆڤ لاپەڕە 67. وشەی مرۆڤ لاپەڕە 71. وشەی پیاو لاپەڕە 104. وشەی ژن لاپەڕە 150. وشەی مناڵ لاپەڕە 174. وشەی کوڕ لاپەڕە 199. وشەی کچ لاپەڕە 216. سێم باش ئەم بابەتانە لە خۆ دەگرێت. ڕەچەڵێکی ناوی ئەندامانی خێزان لاپەڕە 242. وشەی باوەک لاپەڕە 243. وشەی دایک لاپەڕە 255. وشەی برا لاپەڕە 262. وشەی خۆشک لاپەڕە 207. سەرچاوەکان لاپەڕە 284. لیستی وشانی لەم کتێبەدا 50 بۆ ئیتیمۆلۆژیان ڕاکێشراوە لاپەڕە 292. مڵخەس لاپەڕە 300. لە نووسەرەوە لاپەڕە 8. مەبەستی لێکۆڵینەوەی زانستی لە ڕووی فۆنەتیکی و لەکسیکۆلۆژی و سیمانیتیکی و مۆرفۆلۆژی و ئیتۆمۆلۆژی لە زمانی کوردیدا. لەسەر دانی سەرەکی زمان کە وشەیە بۆ پەیبەردن و دەرکردن و تێگەیشتن و ڕوونکردنەوەی چۆنەتی، سەرەڵدانی بیر و چەمک و تاوتوێکردنیان لە مەشقدا و گەڵاڵەبوونیان و دواتر دەربڕینیان بە وشە لە زماندا بەگشتی و لە زمانی کوردیشدا بە تایبەتی و بەو هیوای دەست بخرێتە سەر ڕاستی ڕوودانی ئەو گۆڕانانە کە لە ڕۆژی لادەیەکبوونیەوە و بەسەر وشەدا دێن و تیشک و ڕووناکیدان لە قۆناغە جۆرە و جۆرەکانی گەشەسەندن و نەشون و ماکردن و خەبات و تێکۆشانی وشە لە پێناوی جێکردنەوەی خۆی و مانەوەی لە فەرهەنگدا و نیشاندانی ئەو فاکتەرانی لەو ڕوانەوە ڕۆڵی بەرچەو دەبێنن و بۆ خستنە ڕووهەڵدان و تەڵاشکردن و بۆ چاسپاندن و دیاریکردنی چەندەها ڕاستی زمانی و نازمانیش و ڕزگارکردنیان لە دەست فەوتان و تیاداچوون کاتێکڕیان لە هاتنە دنیای وشەدا بەشدارن. ئەمانە هەمویان هاندەری هێنانەکایی ئەم بەرهەمە بوون. لە پێڕەوکردنی ڕێبازی لە کۆڵینەوەی بەراوردی مێژوویدا کە لەم کتێبەدا گیراوەتە بەر، سوود لە چەندین سەرچاوی زانستی با زمانی جۆرە و جۆر بینراوە. جگە لە کەرەسیەکی بەربڵاوی و دیالێکتی خواروهی سەر و گۆرانیش ئەکراون با مادەی باسەکان. بەمەش سنووری باسەکان کشێنراون و تەنیونەتەوە و زۆربەی دیالێکت و نیمچە دیالێکتەکانی زمانی کوردیان گرتووەتەوە. کامەش بێگومان بە دەوڵەمەندکردن و گەشە پێدانی دیالێکتە لۆژی کوردی دەشکێتەوە. هەر لەم کتێبەدا جگە لە زمانە گروپەکانی کوردی سوود لە کەرەسە و مادی وەرگیرا و لە گروپە زمانەکانی تری وەک سامی و حامی، تورک و مەخۆلیش بێنراوە بەم هەنگاوەش. بۆری باسەکان پان و بەرینتر و ئەنجامەکانیش فرەلایەنتر و باپێستر بوون کە لە ئێستا و لە داهاتوودا نەک تەنیا زمانی کوردی سوود وەرگر بێت، لەیان بەڵکو دەشێ ببن بە سەرچاوە بناغە و زەمینە خۆشگەر و بەپێتیش بن بۆ ئەو کارە زمانەوانیا بەراوردکاریانی کە لە گروپی زمانە هەند و ئەوروپیە نوێیەکان و گروپەکانی تریشدا دەستیان بۆ دەبرێت. لەم کتێبەدا و لە ڕێی کارکردن لە باسە زمانەوانیەکاندا کاماجی بنجی و سەرەکی کارەکەمان بۆ بەهۆی پێویستی شۆڕبوونەوە و چوونە خوارەوە بە قوڵای مێژوودا ئەو هەلانەمان بۆ ڕەخساوە کە بتوانین پێی بە جەوهەری چەندین دیاردە و پەیوەندی کۆمەڵایەتی کورد بە تایبەتی و هەندێک میلەتی تریش بەگشتی بەرین کە دەشێت بۆگابێنە و ڕنگدانی و خەڵکی جاران لە سروشت و دەوروبەر تەماشا بکرێن. لەبەرەوە ئاکرێت
تەنیا لە زمانەوانیدا سوود لەم کتێبە نەبینرێت، بەڵکو بۆ لێکۆڵینەوە زانستیەکانی تری وەک سایکۆلۆژی، ئەنتۆگرافیا و مێژووش با سەرچاوەیەکی پڕبەها و سوودبەخش دادەنرێت. ئەم کتێبە لە 3 بەش پێگاتوە. یەکەم بەش بۆ وشە و چەمک و واتە تەرخان کراوە. دووەم بەش بۆ ئێتیمۆلۆژی وشەی جنسی مرۆڤ، پیا و ژن، مناڵ، کوڕ و کەچ دانراوە. سێم بەش و کۆتایی بۆ ئێتمۆلۆژی ناوی ئەندامانی خێزانوشی باوکدایک براخۆشێک دانراوە. هەر لەم بەرهەمەدا و لەڕێی ئێتۆمۆلۆژی وشەکانی دووەم بەش و سێمەوە ئێتۆمۆلۆژی چەندەها وشەی تریش لە پاشکوێن کتێبەدا بە لێستە ڕێکخراون و ئاماژیان پێکراوە لەگەڵ سوپاس و ڕێزی نووسەردا. دکتۆر فاروق عومەر سدیق، کۆلێژی زمانی زانکۆی سلێمانی، ئەندامی یاریدەدەر لە ئاکادیمی کوردستان لاولێر، نەورۆزی ساڵی 2011. بەشی یەکەم لە کتێبی لەدایکبوونی وشە. بابەتی یەکەم لە بەشی یەکەم. وشە وەکدانەی زمان لاپەڕە 11. وشە و گیرۆگرفتی دیاریکردن و پێناسەکردنی لاپەڕە 12. وشە وەکدانەیەکی گرنگ و سەرەکی زمان لە دێر زەمانەوە سەرنجی زانایان و زمانەوانانی لە جیهاندا ڕاکێشاوە کە لەسەر بناغی بیر و بۆچوونی هەمێ چەشنە و هەمەلایەنە بەردەوام هەوڵ دراوە و بەوردی لێکۆڵراوەتەوە و هەنگاوی بەرچاو و گەورەی بۆ نراوە و تا ئەمڕۆ چەندین کاری زانستی پڕ بەهاو بەسوود بەڕێگەی جیاواز لە چوارچێوەی زانستەکانی زمان و زانستە نزیکەکانی تریش لێوەی کراوە و پەل بۆ پەیبەردن بە جەوهەری ئەمدانەیە هاوێژراوە و بەرهەمی دیار و سەرکەوتووی لێکەوتوتەوە. بەهاو گەورەگرانی ئەمدانەیە ئەم کەرەسە زمانیە وەک دەردەکەوێت لەوەدایە کە لەدایک بووی ئەمڕۆنیە، بەڵکو بنجێکی پتە و قۆڵی هەیە و بادرێژەی مێژوو دەچێتە خوارێ و زادی بەرهەمی کەڵەکە بووی تەقیکردنەوە یەک لە دوایی عەقڵ و هۆش و بیری مرۆڤ و بەلایەنی سایکۆلۆژی ئەوەوە چۆندگرێدراوە. سەختی و ئاڵۆزی پێکهاتەی وشە کارێکی وەی کردووە کە کارکردن بۆ دەستنیشانکردن و دەستخستنە لایەنە جیاوز و تایبەتیە هەمە چەشنەکانیشی هەروە ئاسان نەبێت. هەر بۆیە لەگەڵەوەدا کە زمانەوانان بەگشتی لەسەرەوەی کە دانێکی گرنگ و سەرەکی زمانە هەمویان کۆکن لاپەڕە 11. بەڵام لە پێناسەکردن و دیاریکردنی نیشانە و تایبەتیەکانی یەکناگرنەوە و لاپەڕە 11. بەڵام لە پێناسەکردن و دیاریکردنی نیشانە و تایبەتیەکانی یەکناگرنەوە و با تێڕوانین و بیر و بۆچوونی جیاوازەوە بەپیر ئەو مەسەلەی ڕۆشتون و تا ئەمڕۆ زانستیانە و بەردەوام کاری تیادا دەکرێت بۆ بەرچاوڕوونی و تێگەیشتنی زیاتر لەم باسە و لەو سنوورەدا کە لێکۆڵینەوەمان بوارمان پێ بدات با پەسەندی ئەزانین کە بیر و بۆچوون و ڕای هەندێک زمانەوانان کە شوێن پەنجەی دیار و ئاشکرایان لە زانستەکانی زماندا هەیە و سەر با قوتابخانەی جیاوازی زمانەوانین و دەربارەی وشە نووسیویانە بیخەینە ڕوو. سۆسێر دەڵێت وشە بی ئەوەی سەیری گرانی دیاریکردنی ئەم چۆمکە بکرێت دانەیە کە بەردەوام لە مێشکدا وەک شتێک سەنتەری ئالەتی زمانی داگیر کردووە. ڤینۆگرادۆف نووسیوێتی بە وشە ناو لە شتی کۆنکرێتی و چەمکی ئەبستراکتی دەنرێت هەڵچوون و پەسبوون و ئیمۆشن و ئیرادە و ئارەزوی مرۆڤ و کەتیگۆریا گشتیەکانی پەیوەندیە ژیانیەکان دەردەبڕێت. بوداگۆف دەڵێت وشە گرنگترین کەتیگۆری زمانیە کاتێ قسە لەسەر زمانەکرێت پێش هەموو شتێکی وشە بەبیردا دێتەوە، ئەمەش لەبەرەوەی کە زمان و لە وشە پێک هاتووە. لاپەڕە 14. بەوی شیتڵ دەکرێتەوە و لە ئەنجامی پرۆسی کارلێکردنی وشە فەرمولەش دەبێت. هەرچەندە زانست دەربارەی زمان لە تەک وشەدا لا کەتیگۆری دیاردەزمانەکانی تریش دەکۆڵێتەوە، بەڵام کەتیگۆریەک کە زیاتر سروشتی و دیار بێت هەر وشەیە. ئارنۆڵد نووسیوێتی هەموو زانستێک لا لێکۆڵینەوەی بابەتدا سەرەکیترین دانە هەڵدەبژێرێت و دەڕوانێتە تایبەتێتی و گەشە سەندن و بەشداریکردنی. بەلای زانستی لیکسیکۆلۆژیەوە ئەو دانەیە وشە بەشێکی وشە مۆرفیم یەکسانەکانی یا هاوواتەی وشە واتە پێکهاتەی چەسپاوە. تێبینی یەکەم شانسکی نونمیم لێکسیکۆلۆژی زمانی ڕۆسی ئەمڕۆ مۆسکۆ 1972 لاپەڕەنەوە. دووەم ڤینۆگرادۆف ڤڤ زمانی ڕۆسی مۆسکۆ 1947 لاپەڕە 30. وشە و مۆرفیم نەکار تەنیا دانەیەکی لێکسیکین بەڵکو دانەی سەرکی گشت زمانن لەبەرەوەی یەکەم پارێزگاری گرنگترین نیشانی گشتی زمانەکەن واتە نەکتەنیا خاوەنی لایانی دیوی دەنگی دەرەوەن بەڵکو واتاشیان هەیە. دووەم وەکدانێکی تازە دروستکراو لە کاتی قسەکردندا هەڵس و کەوت ناکەن بەڵکو پێشتر لە زماندا ئامادە کراون و دووبارە بنەوە. یەکەم بوداگۆف ڕا سەرەتایەک لە زانست دەربارەی زمان مۆسکۆ 1958 لاپەڕە 5. دووەم پێویستە لێکسیک و لێکسیکۆلۆژی تێکەڵ بە یەکتری نەکرێن. لێکسیک بە سەرجەمی وشاوترێت واتە بە نمونە
فەرهەنگی زمانی یا بەشێک بەڵام زانستی لێکسیکۆلۆژی و زانستەیە کە لێکسیک دەکۆڵێتەوە. لاپەڕە 15 پێگاتە چەسپاوەکانیش خاوەنی دەنگ و واتان تازە دروست ناکرێن بەڵکو لا قسەکردن دامانیش دووبارا بنەوە جا لە بەرەوەی کە لە هەموو قسە و دەربڕینێکدا بەرچۆم ناکەون بەدانی پلە دوو دادەنرێن. بابەتی سەرەکی لە لێکۆڵینەوەی لێکسیکۆلۆژیدا وشەیە بەڵام پێناسەیەکی گشتی وشە کامو لایەک کۆک بن لەسەری و لادانا لێکسیکیەکانی تر جێ بکاتەوە تاوکو ئێستا لا زانستدا نەکراوە هەرچەندە کۆششی لەو بارەوە زۆر بووە. پێناسەکردنی وشاوەندە کارێکی گەورەیە زانایان زۆریان وەی دادەنێن کەو مەسەلەیە تەواو دەرناچێت بۆیە دیاری ناکەن و دیاریکردنی هەمەلایانی چەمک خۆی لە هەموو زانستێکدا سەخت و قورسە. جا پێناسەکردنی وشە وەک دەردەکەوێت گرانیەکەی تایبەتێتی ترە چونکە وشەکە یەکگرتنی دەنگ و واتایە گورگە یا بۆرەیەکی شاز و بێوێنێ و کێشە و پرۆبلێمی زمانەوانی و فەلسەفی و سایکۆلۆژی تێدەڕژێت. جگە لەمە نەک هەردانەیەکی سەرەکی فەرهەنگە بەڵکو هی بینای گراماتیکی زمانیشە. ئابەم جۆرە قورس و گرانیە یەکگرتنی گراماتیکی و لێکسیکی دەردەکەوێت. تێبینی یەکەم وشەی گورگ لا گەرمیان بەرامبەر بۆرەی عەرەبی بەکاردێت. با سوپاسێکی زۆرەوەم زانیاریەم لە دەمی دکتۆر ئەنوەر قادر جافەوە وەرگرتووە. دووەم ئارنۆڵد ئی ڤ لێکسیکۆلۆژی زمانی ئینگلیزی ئەمڕۆ مۆسکۆ 1959 لاپەڕە 6 26 27 لاپەڕە 16 ئارنۆڵد دواتر لە بەردەمی تێڕوانین و دیاریکردنی وشەدا دەڵێت هەتاوکو پێناسی کە زیاتر وشە دیاری دەکات وەک دانا دەنگیە زمانیەکانی کەڵەکەبووی مێژوو فۆرمی مانەوەی چەمەک پیاوانەیەکی تەواو جاکردنەوەی وشە لە دانا زمانەکانی تر نادات بەدەستەوە و گەشت تایبەتیەکانی وشە ڕەنگ ناداتەوە تێیدا. هەموو تەڵاشانی بۆ پێناسی وشە لەسەر بناغی لایەک لەلاکانی کراوە دەرکەوتووە کاوەندە سەرکەوتوو نەبوون. بۆ نمونە ئەو پێناسەی کە مەتریالیستی ئینگلیزی سەدەی حەڤدا تۆماس هۆپس بۆ وشە کردوەتی بریتیە لە وشەی دەنگی بەتاڵ نین بەڵکو ناوی مادەن. لێرەدا خۆی لاقەری لایەنی فەلسەفی مەسەلەکە داوە. هەنری سوید پێڕاویکەری گروپی ئینگلیزی نوێ دەستوورنووسان بەم شێوەیە پێناسی وشەی کردووە. وشە ڕستەی هەرە بچووکە. ئەمە تایبەتیەکی لایەنی سنتاکسی وشەیە. لە زمانەوانی وەسفی ئەمریکای ئەمڕۆدا زیاتر و فەرمۆڵە دەست پێداهێنراوەی ئەو پێناسەیە ڕەواجی پەیدا کردووە کە بەپێی پێڕەویکەرانی ئەو بیرروبۆچوونە وشە با بچووکترین فۆرمی سەر بەخۆدا دەنێن واتە وەک بچووکترین دانی زمان سێری وشەکەن کە بەتەنیا بەکار نایەت. دوای قوتابخانە وەسفی ئەمریکایی ئەنجا زمانەوانی ئەڵمانی کارل بیولەر ئاماژە بۆ لایەنی فۆنەتیکی وشە و ئەرکی هێمایی دەکات. وشە تەلەفۆزکردنی ڕوونی فۆنەتیکی هێما زمانیەکانن کە لەلایەن هەمووانەوە بەکاردێن. لاپەڕە 17 هەرێکێک لەو پێناسانە هەوڵی تاگلایەنانەیە بۆیە وەک دەردەکەوێت سەرکەوتوو نەبوون هیچ جێکێکیان ڕێگە بەوە نادات سنوور لە نێوان وشە و فرێزدا لەلایەک و لەگەڵ فۆرمیشدا لەلایەکی ترەوەدا بنێت. ئاماژە بۆ وەرکێکی سەرەکی وشە ناکەن کاویژ ناونانە لە پەیوەندی فۆرمە جیاوازەکانی وشە ناپرسن ڕێ بە جیاوازی و پەیوەندی نێوان وشە و چەمەک نادەن. شانسکی بەم شێوەیە بۆ دیاریکردنی وشە چووە لەگەڵەوەدا کە گومان لە ڕاستێتی ڕیاڵی وشە وەک دیاردەیەکی زمانی سربەخۆ نیە. لەپاڵ ئەو نیشانە ڕوونانەش کە دەیانگرێتە خۆی پێناسەکردنی هەر گرانە لێکدانەوە و تەفسیری ئەما بە پلی یەکەم هەبوونی پێگادەی گراماتیکی و سیمانتیکی جۆراوجۆر و هەمەڕەنگە وەک مێز نیەتپاکی نووسین ڕەش قەنەفە سیسەم 500 لەبەر ئەوە تەنیا لەوانەیە ئاخ گوایە ئەوە تا هەڵدێت کۆمەڵێ وشەی تر. لەبەر ئەوە تاوکو ئێستا لە زمانەوانیدا دیاریکردنێکی کاملی وشە نییە. تێبینی یەکەم ئارنۆڵد سەرچاوی پێشوو لاپەڕە 26 و 27 و 28. دووەم ئەم نمونانە لەو سەرچاوی لێمان وەرگرتووە بە زمانی ڕووسین ئێمە کوردومانن بە کوردی. لاپەڕە 18 هەرچەندە پێناسا با پێی تێڕوانینی جیاواز و لە شوێن و بابیرکردنەوەی جیاواز کراوە بەڵام زۆر کە زاوڵیان داوە کە بە درێژی تایبەتیەکانیان نەنووسن. ناتەواویەکی گشتی و گرنگ لا پێناسی وشەدا لە یەکلایەنی و خامزیەکەیەتی یەکەم ناتەواوی پەیوەندی هەیە بە تەڵاشکردن و هەوڵدان بۆ دیاریکردن و پێناسەکردنێتی بە پشت بەستن بە خاسێتێک کە زیاتر دیارە. ئەم تایبەتی و خاسێتە خۆی لە خۆیدا کافی بەسە سەر بەخۆی واتە لە توانایدا هەبێت بە تەنیا بەکار بێت زیاتر لە شێوەی ڕستەیەکی جا فەرمولەیەکی گراماتیکی ستراکچەری ڕاست سازێنرا و با ئیدیۆم بوون و هەندێکی تر. دووەم
پەیوەندی بە هەوڵدان بۆ فۆرموڵەکردنێکی کورتی پێناسەوەی مالکردنی بەشاس بەرچاوکەوتووەکان. پێناسەکردنی ڕاستی وشە تەنیا لەو حاڵەت و بارودۆخدا بێت ئەگەر ڕنگدانەوەیکی سروشتی هەموو نیشانە بنەڕەتی و ئەساسیەکانی جیاکەرەوەکانی وشە تیادا بێت کە بەس بن بۆەوەی لەگەڵ دانەزمانەوانیەکانی تردا جیا بکرێنەوە. تێبینی یەکەم شانسکی نووسینی مێملام لاپەڕانۆ بۆدا. باراننکۆڤا بەم شێوەیە ڕوانی وێتێ وشە و پێناسی کردووە. وشە وە گرنگترین دانەی زمان هەڵسوکەوت دەکات ئەمەش لەبەرەوەیە کە سەرەکی ترین ئەلێمێنتی ستراکچەری زمانی تێدایە. یەکیان گرتووە. لە وشەدا لایەنی دەنگی، گراماتیکی، لێکسیکی دەتوانرێت جیا بکرێتەوە. لاپەڕە 19 دیارە ئەو لایەنانە پێکەوە لێکێتیدان. وشە بێ فەرمولەکردنی مادی دەنگ نابێت، بێ گراماتیکیش هەر نابێت. واتە وشە نابێت نیشانەی گراماتیکی کە تایبەتە بە گروپێکی دیاریکراوەوە نەیبێت. بۆ نمونە نیشانەی ناو بریتێ لە جنس، ژمارە کەیس بۆ فیعل ڤێرب بریتێ لە سیغە کات گەردانکردن و هەندێک وشەی تر. ڕۆزینتاڵ و ترینکۆڤا ئەمانیش بەم جۆرە پێناسی وشەیان کردووە. وشە بچووکترین کەرەسی سەرەکی زمانە با پێگاتە دەنگێکی چەم کوشت و ڕوودا و دیاردەکانی ڕیاڵ و هێبەتیەکانیان یا پەیوەندی نێوانیان دەردەبڕێت. تێبینی یەکەم بەرانکۆڤا لام ئی سەرەتایەک لە زمانەوانی سارات 1973 لاپەڕە 101. دووەم ڕۆزینتاڵ د ئێو ترینکۆڤا میم ئا فەرهانگ ڕابەری زاراوە زمانوانیەکان مۆسکۆ 1976 لاپەڕە 414. گوێگرانی خۆشەویست لێرەداتینا کۆتایی بابەتی یەکەم لە بەشی یەکەم لا کتێبی لە دەیەکبوونی وشە. بابەتی دووەم لە بەشی یەکەم لا کتێبی لە دەیەکبوونی وشە لاپەڕە 20. نیشانەکانی وشە. دەربارەی نیشانە و جۆر و چەشنەکانی کە لە وشەدا هەن شانسکی نووسیوێتی وەک وشەی نمونەیی کە بەپێی جەوهەری وشە خۆی ئەو پێکهاتانە دەردەکەون کە زۆرترین ماکسیمومی تایبەتیە جاکەرەوەکان بگرنە خۆیان. وەک وشەش بێوەی سەیری نەبوونی پۆلێ نیشانە تێیاندا کە لە وشەی نمونەییدا هەن ئەو پێکهاتانە لەم حاڵەتەدا دەردەکەون کە کەمترین مینیومی سنووری جاکردنەوە تایبەتیەکانیان تیادا دەردەکەوێت. سەرەکی ترین و بنجترین نیشانەی وشە وەک دانێکی زمانەوانی بە تێکڕایی بەپێی سەرجەم تایبەتیەکانی تەنیا وشە نمونەیەکان بریتین لە: یەکەم شێوەی فۆنەتیکی، 2 هاوسەنگی واتایی، 3 کردنەکردن و نەبڕینی، 4 قبوڵ نەکردنی 2 سترێس، 5 بەستنەوەی با تایبەتێتی گراماتیکی و لێسیکیەوە لاپەڕە 21. 6 دەنگ و واتەی بەردەوام، 7 دووبارەکردنەوە، 8 یەک پارچەی و یەک فۆرموڵەیی، 9 بۆ یەکگرتن لەگەڵ وشەی تردا زیاتر بەکار بێت، 10 سربەخۆیی، 11 ناولێنان، 12 با ئیدیۆم بوون. کەمترین مینیۆم نیشانەی تایبەتی وشەش ئەمانن: یەکەم فەرموڵەی فۆنەتیکی، 2 هاوسەنگی واتایی، 3 قوبڵ نەکردنی لە یەک سترێس زیاتر، 4 بەستنەوە با تایبەتێتی گراماتیکی و لێسیکیەوە و کردنەکردنی یان نەبڕینی. دواتر شانسکی دەری خستووە کە وشە و پێگاتانی خوارەوەدا بەم جۆرە جیا دەکرێتەوە. یەکەم بە 2 تایی لافۆنی موشێوەکانی چونکە لاتنە دەرەوەیدا هەمیشە لە شێو قالبیەکەیەکی دەنگ و واتادا دەردەکەوێت. لاپەڕە 22. دووەم لافرێز، لە ناویاندا فرێزی چەسپا و ئیدیۆمیش وشە با سترێس جیا دەکرێتەوە. ئەمانیان بێ سترێسن یا تەنیا خاوەنی یەک سترێسن. سێم وشە بە بەستراوەی با گروپی لێکسیکی و گراماتیکی خۆیەوە لا مۆرفیم جیا دەکرێتەوە. 4 وشە لە پێگاتی پریپۆزیشن کەیس با پلەیەکەم بەکردنەکردنی جیا دەکرێتەوە. تێبینی یەکەم خاڵی 4 لا کتێبی شانسکی لاپەڕە 11دایە. گوێگرانی خۆشەویست لێرەدا هاتینە کۆتایی بابەتی دووەم لە بەشی یەکەم لا کتێبی لە دەیەکبوونی وشە. بابەتی سێم لە بەشی یەکەم لا کتێبی لە دەیەکبوونی وشە لاپەڕە 23. واتا و چەمک. ستیپانۆڤ لا باسکردنی واتا و چەمک و وشەدا ئەوەی نیشان داوە کە وشە بچووکترین خەلیەی فەرهەنگە. کاتێکیش لا بنیادنانی وشە و واتاکەیە کۆڵێتەوە بیرۆڕای خۆی بەم شێوەیە دەربڕیوە. ئێمە لە ئاسانترین بارودۆخدا دەڕوانینە وشەکە یەک واتا بگەێنێت. هەرچەندە ئەمە دێگمەنە، بەڵام وەی دانین کە ئەو وشانەی سەرنجیان دەدەینێ یەک واتا بەخشن. لەم حاڵەتەدا ئێمە ئەمانەمان لەبەردەستدایە. یەکەم ڕیزێک دەنگی بەسترا و بەیەکەوە کە لایەنی دەنگی دەرەوەی وشە پێکەهێنن قاوغی فۆنەتیکی وشەیان وشەی فۆنەتیکی. دووەم ئەو شتەی کە بە وشە
ناونراوە. سێەم بیر یا چەمێک یا مەفهوم کە وشە لە مێشکدا ئامادەکات. ئەم سێ ئیلێمێنتە ئانسراپەیەکەوە بەسراونەتەوە لە زمانەوانیشدا ئەم پەیوەندیانە بەم جۆرە تەماشاکراون. وشە ناوی شت دەنێت، وشە خاوەن بیرە، بیریش ڕنگدانەوەی تایبەتیەکانی شتومەکە لە مێشکدا. ئەم سێ ئیلیمێنت و سێ پەیوەندی وشەی زمان ساز دەکەن. لاپەڕا 24 وەک دەبینین بنیادنانی وشەیەک لە زماندا لە ئەنجامی کارکردنی کۆمەڵێک پەیوەندی ئاڵۆز و گران دێتەکایەوە. ستیپانۆف دەڵێت ئەو قسانی لەسەر وەکردمان دەتوانین بەم وێنانە ڕوونیان بکەینەوە. سێگۆشەی واتایی ئەمە نمونەیەکە. بۆ نمونە سێگۆشەیەکمانەیە، سێگۆشەکە بنکەکەی لا خوارەوەیە، بنکەیەکیان کەڵەشێرێکی لێیە، بنکەکەی تریان باڵندەی ماڵی، نێری مریشێک، پۆپنی سوور بەسەرەوە قاچی جیقەی دەرکردووە. کەڵەشێر لەم پیتانە پێگاتووە: کاف بزوێنی کورد، ڵ بزوێنی کورد، ش هێ ر. ئەم وێنەیە لە لاپەڕا 25دا بوو. لاپەڕا 26 دۆخی گشتی. لێرەدا سێگۆشیەکمانەیە باماشەوە بەڵام بە شێوەی سەهم سێ بازنەمانەیە. بازنەی سەرەکی سەرەوە پێوترێ وشەی فۆنەتیکی، ئەم لاولا پێوترێ بیری هەیە یاخود ناودەنێت. لە ناوەڕاستیشە ڕەگدانەوە. دوو بنکەکەی خوارەوەیەکیان بیر یا سیگنیفاکت، بنکەکەی تریان شت یان دینۆتات یا ریفرێنت. دیارە وشەی فۆنەتیکی نەک تەنیا تەلەفۆز دەکرێت، بەڵکو بۆی هەیە بە ئاسایی بەو ئەلفوبێی کە لە زمانێکدا پێڕەوەکرێت بژنووسرێت. هەرم باسەڕامانە کێشێت ئاماژە بەوەش بکەین کە شت مەرج نییە، تەنها شتومەک بێت بەڵکو ڕووداویش دەگەێنێت، وەک ڕۆیشتن، تێگەیشتن، یا شت بێت وەک شت بەبیردا بێت، یا ڕووداو وەک بە ئەبستراکت کردن، ئەبستراکت بێکۆتایی هاتن. ئەمانە هیچ لەو مەسەلانەی نیشانماندان ناگۆڕێت، چونکە نمونەی لەو جۆرانە لە زمانەوانیدا بە چاوی شت تەماشاکرێن و ئەمانەش هەر بە وشە دەگەێنرێن. لاپەڕە 27 بە سیرکردنی دۆخە گشتیەکەدا دەردەکەوێت کە وشە ڕەمزە یا سیگناڵە. لە زانستی ئەمڕۆدا سیگناڵ شتێکی مادی هەستپێکراوە گەیەنێت، دیاردا، ڕوودا و پرۆسە کە لە تێگەیشتن و تێکەڵاوی ناو کۆمەڵدا وەک تەسەوور یا شوێنگرتنەوەی شت هەڵسوکەوت دەکات. وەک لەسەرەوە بینیمە سازکردنی وشە لە زماندا کۆمەڵێک پەیوەندی گرانە. یەکەم وشەی فۆنەتیکی وەک سیگناڵی بیر سیگنافاکت کار دەکات. دووەم وشە فۆنەتیکیەکە لەگەڵ بیردا دەبن بە سیگناڵی شت دیناتات. سێم لە وتەیەکی کۆنکرێتی قسەکردندا هەمویان کۆمپلێتی سێگۆشە واتایەکە دەتوانن ببن بە سیگناڵ بۆ شتێکی نوێتر. پەیوەندی وشەی فۆنەتیکی لەگەڵ ڕنگدانەوەی شت لە مێشکدا لە پاڵ بیر یا سیگنیفاکت پێی دەوترێت واتای سیگنیفاکتی. پەیوەندی وشەی فۆنەتیکی و خستنەپاڵی واتە سیگنافاکتیەکەی بۆی لەلایەک و شت یا دیناتات لەلایەکی تر بەواتەی دیناتایتی ناو دەبرێت. بۆ لێکسیکۆلۆژی و سیماسیۆلۆژی واتەی سەرەکی سیگنافاکتە. ئەگەرات و پێویستی بەوە نەکات بە شوەیەکی تایبەتی لە واتەی دیناتاتی جودا بکرێتەوە، ئەشێر زاراوی واتە بەکاربهێنرێت. واتەی وشە مینین ڕنگدانەوەی پلەبەرزی واقعە لە مێشکی مرۆڤدا. هەرو پلەیە کە چەمکیش هەیەتی. واتەی وشە گشتی. لاپەڕا 28 لە هەمان کاتیشدا نیشانی تایبەتی و گرنگی شتەکە لە ئەنجامی پراکتیکی کۆمەڵدا پێی پێبراوە. واتەی وشە هەوڵ و تەڵاشێتی بچێتە ناو چەمکە و وەک سنووردانانێک بۆ خۆی. لەگەڵەوەدا کە بە شوێکی چوڕۆپڕ واتە بە چەمکەوە بەسراوەتەوە نابێت بە یەکتری یەکسان بکرێن، چونکە یەکەمیان کەتیگۆریەکی زمانیە و دووەمیشیان هۆشیە. بە شێوەیەکی تر دەتوانرێت بوترێت ئەو پەیوەندی کە لە نێوان نیشانە یا سیگناڵەکان و ئەلەمێنتەکان و عنسرەکانی پراکتیکی ناو کۆمەڵدا کە بەلای گشتی قسەکەران زمانێکی تایبەتی پەیدا دەبێت. هەر ئەمە پێگەیەنێت کە ئێمە پێڵێن واتەی وشە. وتراویشە کە واتەی وشە بریتیە لە ڕنگدانەوەشت و دیاردەی جیهانی ڕیاڵی واقعی لە مێشکی مرۆڤدا کە دەخزێتە ناو وشە و دەبێت بەناوەخنی. تێبینی لە لاپەڕە 28 یەکەم ستیپانۆڤ یو سێ بناغی زمانەوانی گشتی چاپی دووەم مۆسکۆ 1975 لاپەڕە 8 بۆ 14. دووەم بوداگۆف لاپەڕە 120. سێم
شۆرە و چیمەدانۆف سەرەتیەک لە زمانەوانی مۆسکۆ 1945 لاپەڕە 68. چوارەم فیگرۆفیسکی ئا سەرەتیەک لە زمانەوانی گشتی مۆسکۆ 1969 لاپەڕە 138. دەتوانین بڵین چەمەک دانەیەکی مێشکە ڕەنگدانەوە ئینعەکاسی نیشانەی گشتی و گرنگی شتومەک و دیاردا لە واقعدا دەکات. پەیوەندی نێوان چەمک و وشە پەیوەندیەکی ئاڵۆز و گرانە. لاپەڕە 29 چەمک وجودی نابێت کە بە وشە دەرنەبرێت. دەربڕینی چەمەک یەکێکە لە واجیب و ئەرکارە گرنگەکانی وشە. هەرچەندە زمانەوانان ڕێیان وایە کە هەموو شتێک لەتوانە و لە باری دانیە چەمەک دەرببرێت. بۆ نمونە ئینتەرجێکشن ناتوانێت چەمەک دەرببرێت. ئەمانە ئاخ، ئۆی، وەی هەنێک وشەی تر. نیشانەی حاڵەتی ئیمۆشن ئینفیعالن، واتە ئەوی نەناوی هیچ دەنێت و نە هیچ چەمکێکیش دەردەبرێت. ئەمە تەنیا نیشانەیەکە بۆ حاڵەتی قسەکەر هەستی پێکات، بەڵام کە بوو بە ئۆیکردن یان ئۆفکردن یان ئاخکردن ئەنجاناوەنێت و چەمکیش دەردەبرێت. چەمەک حاڵەتێکی شازی لەگەڵ جێناودا هەیە. ئەو چەمکەی جێناو دەری دەبرێت سروشتێکی تەبیعەتێکی گشتی تیادایە و بەسراوتەوە بەڕوودا. حەدەس سیچوێشنەوە من قسەکەرە سوبێکت کا بەشداری قسەکردنەکەیە. تۆ گوێگرە هەر لێ گفتوگۆدامە دەبم بە تۆ تۆش دەبیت بە من. ناوی ژمارەش چەمکی ژمارە عەدەد دەردەبڕن. ئەو وشانەش کە دەچنە پۆلە داخراوەکانەوە هەر لە مۆرفیمی بەند و بەتاڵ و ئارتیکڵ و پارتیکڵ و کۆنجەکشن و هێتریش کە لە زمانەوانیدا بەوشەی خزمەتکارنەوە برێن. ئەمانە دەربڕی چەمکی گراماتیکین. هەر وشەیەکیش هەڵبژێرا و کرا بە ناوی تایبەتی مرۆڤ لە چەمک دەربڕین دەکەوێت. تێبینی بارانی کۆفا لاپەڕە 150. لاپەڕە 30 بەڵام ناوی و زانایی کە لە زانستێکدا داهێنەر و داهێنانەکەش بە ناوی ئەوانەوە ناونراوە ئەوە دەربڕی چەمکی وەک ڤۆڵت، ئەمپێر، ئۆم هەندێکی تر. ئەمانە ناوی ئەو زانایانی فیزیان کە دیاردەکەیان کەشف کردووە. تێبینی ریفۆرماتسکی ئا سەرەتایەک لە زمانەوانی چۆپی چوارەم مۆسکۆ 1967 لاپەڕە 63. گوێگرانی خۆشەویست لێرەدایەتنە کۆتایی بابەتی سێم لە بەشی یەکەم لە کتێبی لەدایکبوونی وشە. بابەتی چوارەم لە بەشی یەکەم لە کتێبی لەدایکبوونی وشە لاپەڕە 31. جۆرەکانی چەمک. کاتی نیلسۆن چەمکی بەم شێوەیە بەسەر دوو جۆردا دابەش کردووە. یەکەم ئەو جۆرەی کە تێکڕای زانیاریەکانی مرۆڤ دەربارەی وشتا دەگرێتە خۆی. ئەو زانیاریانەش جیاوازن بە پێی جیاوازی خەڵکی وەگاستی خوێندەواری و ڕۆشنبیری. سروشتی پیشە و تایبەتێتی تریش ئەم چەشنەیان دەشێ بە چەمکی گێژلا ناو ببرێت. دووەم ئەمەیان لای هەموو ئەندامانی قسەکەرانی کۆمەڵێک کە بە زمانێک بدوێن وەک یەکە. وایە ئەم چەشنەیان بە تەنیا کەمترین و گشتترین و لە هەمان کاتیشدا تایبەتی ترین نیشانە کە پێویست بن بۆ دەرخستنی جیاوازی نێوان شتومەک بەدەستەوە دەدەن کە دەکرێت بە چەمکی یەکلا یا شێوە چەمێک ناو ببرێت. تێبینی بارانین کۆڤا لاپەڕە 107. لە ڕاستیدا شێوە چەمەک بریتیە لە بەشێکی چەمکی گەشتی، بەڵام لەگەڵەوەشدا بەسە بۆەوەی چەمێک بە ئیلیمێنتێکی دیاریکراوی سروشت و واقیعەوە ببەستێتەوە کە تێیدا ڕەنگی داوەتەوە. لەو شەدا تەنیا بەشێکی چەمەک دەردەکەوێت کە گشتی بێت و لە ناوەڕۆکەکەشی بێ هیچ گیرروگرفتێک تێبەگەین. لاپەڕە 32 هەر لە بەرەمەشە کەواتەی وشە. هەژارترە لە چەمەک کەواتە دەتوانرێت بوترێت کە وشە دەربڕی تەنیا بەشێکی چەمکەکە. لە ئەنجامی پراکتیکی ناوکۆمەڵدا پێوی چەسپاوە. کاتێک کە باسی پەیوەندی نێوان وشە و چەمەک دەکرێت پێویستە ئاماژە بۆ خاڵە بکرێت کە لەوانەیە لە وشەیەکدا چەند چەمکێک هەبێت. بۆ نمونە ورچ گیانلەبەرێکی دڕندە مرۆڤی قەڵەو، بەرازمانەیە گیانلەبەرێکی دڕندە مرۆڤی بەت، ڕێوی گیانلەبەرێکی دڕندە بەرەی سەگە و کلکێکی درێژی پێوەیە، مرۆڤی فێڵباز و سەختەچی بە پێچوانەشەوە ئەمەش بەرچاو دەکەوێت کە یەک چەمەک بە وشەیەک زیاتر دەردەبڕێت وەک زانستی زمانەوانی، ڕێزمان، گراماتیک، کردارکار، فەرمانفعل و هەندێکی تر. لاپەڕە 33 بەرانین کۆڤا لاپەڕە 105 بۆ 108. ئەو نیشانە تایبەتیانەی کە دەبن بە بەردی بناغا لە پرۆسی ناوناندا لە میلەتێک و بۆ میلەتێکی تر دەگۆڕن. دیارامەش بەسراو بە جیاوازی بیر و ڕەوتی ڕوانین و لە سروش دەوروبەر و پەیوەندیەکانی ناو کۆمەڵ کە لە هەر میلەتێکدا تەماشای بکەیت لە هەموو ڕوویەکە و جیاوازیان لەگەڵ یەکدا هەیە.
چونکە هەموو میلەتێ گەڕەوتی ژیان و ئەو قۆناغە مێژویانی پێیاندا تێپەڕ دەبێت تایبەتە تەنها بەخۆیەوە ئەگەرچی ئەو میلەتانی کە دراوسێی یەکترین لاپەڕە 34 لە هەندێک بیر و باوەڕدا نزیکن لەیەکەوە یان لەسەر یەک دینن لە پەیوەندیە کۆمەڵایەتیەکاندا خاڵی هاوباش بەدی دەکرێت بەڵام دیسانەوە هەریەکێکیان بگری تایبەتمەندی خۆی و سربەخۆی و خۆشی هەیە مرۆڤ لە هەر شوێنێک بێت لە جیهاندا چەمەک دەردەبڕێت بەڵام ڕەنگ و بۆی نەتەوایەتی لە جۆر و چەشنی چەمەکدا بە هەموو زمانێکەوە دیارە بۆ نمونە لە زمانی ڕووسیدا بەورش دەڵێن میدیڤایت واتە هەنگوین خۆر لێرەدا نیشانەی زەقی بەرچەو لەو گیانلەبەرەدا ئەوەیە کە حەزی لە هەنگوینە لە زمانی لیتۆفی سەر دەریای بەلتیق بەورش دەڵێن کلۆلیس واتە قژلول لەلێ ئەمان قژالولەکەی بووە بە نیشانەی سەرنجڕاکێش لە زمانی ڕووسیدا بەرەگدور خەیات پۆت واتە جل ساسکراوە لێرەدا جل کراوە با بناغی چەمکەکە ئێمە وای بۆچین کەوشەی پۆرتی ڕووسی لەگەڵ پەڕۆی کوردیدا نزیکن لە یەکتریەوە و بە دووری نازانی کە لێک سەرچاوەوە هاتبن واتە ئیتۆمۆلۆژیان یەکە تێبینی ئیتۆمۆلۆژی زاراوەیەکی گرێکیە لە ڕاستی واتەی بنجیوشەی ئیتیمۆن چەمەک لێکۆڵینەوە لۆگۆف پێگاتوە بە دوو واتە بەکاردێت لاپەڕە 35 چونکە تا ئەمڕۆژ ئەوشەی پەڕۆمادەکەی هەر قماشە و جلیش لە قماش دروست دەکرێت جلیش جاران ئەو مادەی کەری دروستکراوە پەڕۆی پێوتراوە لە کوردیدا چەند وشەیە جگە لە وشەی یا مۆرفیمی پەڕۆکە باتانیە و سربەخۆ بەکاردێت بەشداری پێگاتەی لەم جۆرە وشانەدا کردووە پارچە پەڕۆ پەڕۆکۆن پینۆ پەڕۆ و کۆمەڵە گوشەی تر جگە لە پەڕۆکە بە میتافۆر بەرامبەر بە مرۆڤی سووک و چروک بەکارهێنرێت قماشێکیش بەتەویست سووکی بکەیت با پەڕۆ ناوێ بیت کەواتە تۆ لە کاتی یاساییدا ناتوانیت بە بازرگانێک بڵێیت مەتری ئەو پەڕۆیە چەندە بەڵام دەتوانیت پێی بڵێیت قماشێکی هێرزانم بدەرێ دەیکەم بە پەڕۆ بۆ شت سڕین بەکارهێنانی وشەی پەڕۆ بەم شێوەی ئەمڕۆ نمونەیەکە بۆ نیشاندانی گۆڕانی واتای وشە یا با بڵێن شێوە چەمەک لە زمانی ئەڵمانیدا سچنایدەر بەرەگدورە ئەم وشەیە لە سچنایدن وەرگیراوە واتەکی بڕێنە دەبینین نیشانی تێبەتی و سەرنجڕاکێش لای ئەمان بڕێنە لە زمانی ڕووسیدا سمۆدن جۆرەترێکە کە بە عەرەبی پێوترێت ئەنە بەسعەلەب ئەم وشەیە لە سمۆد ساسکراوە کەواتەی بۆنی تیژە لاپەڕە 36 کەواتە بۆ نەتیژەکەی بناغی ناونانەکەیەتی ئێمە وای بۆچین کە لە زمانی کوردی دیالێکتێکی خوارۆدا وشەی بۆ سارد کە بۆ بۆنێکی ناخۆشی ناپەسەند بەکاردەهێنرێت لەگەڵ سمۆدی ڕووسیدا لێک دەدەن و لەوە دەچێت لێک ڕێشە بن هەر ئەم جۆراترەیە لە زمانی پۆلۆنیدا پۆرزی سزگی یا پۆرزی سسکا واتە گوێڕووبار یاخۆت کرازاک پرۆزۆسسکی واتە باڵندەی گوێڕووبار کەواتە ناونانی لەم زمانەدا لەسەر بناغی شوێنی ژیانی باڵندەکەیە لە زمانی فەڕەنسیدا بەم ترێ دەڵێن گرۆسیل کە لە وشەی KRAUSELBEERE ئەڵمانی کۆنەوە وەرگیراوە واتەی دەنەگلول کەواتە لایەمان ئەو نیشانەی کە چەقی وەرتە چاو لولیە بە دووری نازانی کە لەگەڵ بەرسیلی کوردیدا ڕێشەیان یەک بێت لە زمانی ڕووسیدا سینگەر ئەو باڵندەیە کە ناوەکەی لە وشەی سنی واتە بەفەر ساسکراوە هەڵبژاردننی چەمکی بەفر بۆ بنیادنانی ئەو ناوە لەبەر ئەوەیە کام باڵندەیە هەر لەگەڵ یەکەمین بارینی بەفردا لە ناوچەکانی سەرەوە کۆچ دەکات بۆ لای ئەمان کەواتە هەر بە پەیدابوونی خەڵکی دەزانن سەرما و سۆڵە هاتووە و زوقم و بەفر و زستان دەستی پێکرد لە زمانی سربیدا ئەم باڵندەیە ناونراوە زیمۆڤکە کە لە وشەی زیما واتە زستان وەرگیراوە لای سربەکان بە ناوی هەموو زستانەوە ناوی لێنراوە لاپەڕە 37 نەک شتێکی کۆنکرێتی زستان کە بەفر بوو لای ڕووس هەرم باڵندەی بە فەڕەنسی پێوترێ LEBOUVREUIL کە باسڵ دەچێتەوە سەر BOVARIOLUS واتە شوانە گچکە بۆی ئەو ناویان لێناوە چونکە خۆی بەوەوە گرتووە کە شوێنگاگەل دەکەوێت و بەسەریان دافڕێت تێبینی بڕوانە بوولە خۆڤسکی لاپەڕە سەرەتیەک لە زمانەوانی بەرگیردووە مۆسکۆ 1953 لاپەڕە 10 بۆ 11 یاخۆت بوداگۆڤ لاپەڕە 66 بارانیکۆڤا لاپەڕە 105 شانسکی نون میم ئیڤانۆڤ VV شانسکەیە تا V
کورتکراوی فەڕەنگی ئیتۆمۆلۆژی زمانی ڕووسی مۆسکۆ 1975 لاپەڕە 356 بە ئینگلیزیان باڵندەیە بەلفینچی پێدەوترێت چونکە هەمیشە بە دوای گاگەلەوەیە. ناوزانستێکی بە لاتینی PYRRHULA کە دەچێتەوە سەر وشەی گرێکی PYRRHOS واتی ئاگرینە. لەم زمانەدا بە پێی ڕەنگ ناوی لێنراوە. ئەمەش لەبەرەوەیە کە پەڕی سنگ و مەل و ڕوومەتی سووری کراوەیە. هەر ئینگلیزیدا ناوی لە هەندێک باڵندا بە پێی جوور و چەشنی جوڵە و حرەکەکەی لێنراوە. بۆ نمونە مراوی دەک بەسراوت و بەوشەی دەکانی ئینگلیزی کۆنکەواتەی نوقمبوون و کەواتای نوقمبوونی گەیاندووە. دارکۆنکەرە وودپیکەر با توپیک گرێ دەدرێت. لاپەڕە 38 کەواتای کۆنکردنە. هەر لە ئینگلیزیدا کوکو کە کۆکوختیە باپی ئەو دەنگە تایبەتی کە باڵندە دەری دەکات ناوی لێنراوە. تێبینی ئارنۆڵد لاپەڕە 33. ناوی جنسی ژۆن لە چەند زمانێکدا لەسەر بناغی نیشانەیەکی تایبەتیە واتە شێوە چەمکیان جیاوازە لە یەکتری. بۆ نمونە لە لاتینیتە فێمینە شێوە چەمکەکەی بەخێوکەرە و هەر لەم زمانەدا مولار شێوە چەمکەکەی ناسکە. لە هەندی کۆندا ستری بەرهەمدارە. لە زمانی گرێکیدا پۆتنیا کەی بانووە. لە ئەڵمانیدا ویب ڕەنجدەریە ئیشکەرە. تێبینی شۆڕە و چیمەدانۆڤ لاپەڕە حەفتاویەک و گەڵۆڤین بەئنۆن سەرەتایەک لە زمانەوانی مۆسکۆ 1973 لاپەڕە 87. ئەو نمونانەی سەرەوە چەند ناوێک بوون لە هەندێک زماندا کە بە وشەی فۆنەتیکی و شێوەچەمکی جیاواز سازکرابوون. بەڵام ئەم نمونەی خوارەوە ناوی باڵندەکەی بە وشەی فۆنەتیکی جیاواز سازکراون بەڵام شێوەچەمکیان یەکە. ئەم باڵندەیە تۆپەڵاپەڕێکی بچووکی بەسەرەوەی وەک بڵی پاشایەکی گچکەی بەبیری خەڵکیدا هێناوەتەوە. بۆ نمونە لای ڕۆمیەکان ڕێگلۆلس گچکە پاشا کە لەوشی ڕێکس واتە پاشا ساز بۆ و لای ڕۆز KAROLIK گچکە پاشا کە لە واتە پاشا وەرگیراوە. لای پۆلۆنیەکان کرۆلیک کە لە کرۆل واتە پاشا پێگەهێنراوە. لاپەڕە 39 لای ئەڵمان ZAUNKONIG واتە پاشای نیشتووە و لەسەر پەرژین. لە ئیتاڵی ڕێتینۆ واتە گشکە پاشا. لەم نمونەیە ئەگەر کەمیش بێت بەڵام ئەو ڕاستی دەسەلمێت و بەڵگەی ئەوە شەکەنا بێت دەرگادا بخەیت لەسەر ئەوە کە وایدا بنێت شێوە چەمەک ئیتر بەتەواوی قەفڵی نەتەوەیکی دیاریکراوی لێدراوە و لە هیچ زمانێکی تردا تووشی نابێت و بەرچاو ناکەوێت. بەڵکو وەک لەو زمانانەدا بینیمان شێوە چەمەکی یەک بوو بەڵام وشەی فۆنەتیکی جیاواز بوو. ئەمەش بەڵگی ئەوەیە کە ڕاستە زمانەکانی جیهان هەمیشە پەیوەندیان لەگەڵ یەکتریدا هەیە بەڵام کاریش دەکەنە سەریەک و لە ناوخۆشیاندا جیاواز دەبن. تێبینی بوداگۆف لاپەڕە 66. ڕێککەوتووە کە لە نێوان چەند زمانێکدا لە سازکردنی ناوی شتێکدا کەرەسەیەکی هاوبەش بەدی بکرێت بەڵام ئەمە نەبووە هۆی ئەوەی کە لە کۆتاییدا پرۆسەی ناونانەکە لەسەر بناغی یەک جۆر تێگەیشتن بێت چونکە زمانی هەر میلەتێک بەتەنیا بگریت ئاوێنە و دەربەڕی عەقڵ و هۆش و تێڕوانینی ئەو میلەتە خۆیەتی بەرامبەر بە سروشت و دەوروبەر و جیاوازە لە زمانی میلەتانی تر. هەرو تێگەیشتنە جیاوازەشە کە دەبێت با بناغی سەرهەڵدانی ئەو نیشانە تایبەتی و گرنگ و بەرچاوانی کە مرۆڤ لاشتدا هەستیان پێکات و دواتر لە ناوناندا بەکاریان هێنێت. بۆ نمونە لە زمانی ڕۆسیدا بەو جۆرە گوڵێک دەوترێت بنە بەفر. لاپەڕە 40 دەربارەی چۆنێتی ناونانی ئەم گوڵا بوداگەف نووسیوێتی. مەرموای بۆ چمکە بەهۆی ئەم گوڵەوە بووە خەڵکی زۆر و زانیویانە بەهار هاتووە هەرم تایبەتیەتیەشی بووە با بناغە بۆ ناونانەکەی. مرۆڤ لەو گوڵەدا خاسیەتێکی سەرنجی ڕاکێشاوە و لە ناونانەکەشیدا بەکارهێناوە. ئەگینا خۆرە و گوڵە تایبەتێتی تریشی هەیە وەک شکل و شێوە و ڕەنگ و بۆن توخم و ڕەگەز و هیتریش. هەمان سەرچاوی پێشووتر لاپەڕە 62 لە زمانی ڕووسی داگەر بۆ ناونانی ئەو گوڵانیشانەیە کە پەیوەندی هەیە و بەسراوە بە کاتی سەردەرکردن و گەشانەوەکەی و لا ناونانەکەیدا بەکارهێنرابێت ئەوە لە ئەڵمانیدا پێی وترێت زەنگی بەفرین. لە پێگەهاتی ئەمیشدا بەفر هەر هەیە بەڵام بەیگرتنی لەگەڵ ئەو نیشانە تایبەتەی کە لەو گوڵەدا سەرنج ئەڵمانەکانی بەلای خۆیدا ڕاکێشاوە کە بریتە لە شکل و شێوەکەی ناوی لێنراوە. لە زمانی ئینگلیزیدا با پێگاتیەکی نوێ کە دیسانەوە بە بەفرەوە بەسراوتەوە ناو لەو گوڵانراوە پێی وترێت سنۆودڕۆپ. باوەرگێڕانی کتومت دەبێت با دڵۆپی بەفرین. لە زمانی فەڕەنسیدا لە ناونانی ئەو گوڵەدا بەفریان بەستوتەوە بە نیشانەیەکی تایبەتی تێیدا و سەرنجی ڕاکێشاون. لاپەڕە 41
ئەویش بریتێ لە جوڵۆپی دەڵێن پێرس نگی واتە وگڵەیە بۆ ئەوەی جێ خۆی بکاتەوە دەر بە بەفر دەدات. هەمان سەرچاوە لاپەڕە 62 بۆ 63. وەکە بینین لە ناونانی ئەو گوڵەدا کۆمپانێتێکی یا کەڕەسێکی ئەو بەشکە بەفرە لای هەمویان لە سازکردنیدا بەدیەکرێت. بەڵام لە ناونانەکەیدا ئەو زمانانەی لە یەکتری جوابنەوە هەرێکان بەپی ئەو نیشانە گرنگ و بەرچاوانەی کە بە گوێرەی بیرکردنەوە و تێڕوانین و تێگەیشتنی خۆیان درکیان پێکردووە ناویان لێناوە. واتە هەر زمانێک تەنیا نیشانێکی کردووە بە بناغی ناونانەکەی. ئەمەش لەبەرەوەیە کاموشت و دیاردێک لە سروشدا لە چەند نیشانەیەک زیاتر دەگرێتە خۆی. بەڵام لە پرۆسی ناوناندا تەنیا یەکێکیان کە لە بەرچەو بێت هەڵدەبژێرێت. بەڵام مەردیش نییە کە بەتەواوەتی گرنگترین و جەوهەرترینیان بێت کە دواتر جێی هەمویان بگرێتەوە. تێبینی ئارنۆڵد لاپەڕە 33. گوێگرانی خۆشەویست، لێرەدا هاتینە کۆتایی بابەتی چوارم لە بەشی یەکەم لە کتێبی لەدایکبوونی وشە. بەشی پێنجەم لە کتێبی لەدایکبوونی وشە لاپەڕە 42. چەمکی وشەی تاگ مۆرفیمی و وشەی تازە سازکراو لە زمانی کوردیدا. سەرەتا با سەرنج بدەینە موشانە کەناون: با، کا، ئاو، گا، دۆ، سەر، شەو، شێر، دار، سێو، بەفر، ئەستێرە. ئەم ئاوڵ ناوانەش بەرز، جوان، سپی، ڕەش، خۆش، کاڵ، تیش، ڕاست، کۆن. ئەم ڕەگانەش وەکو نووس، تاش، خوێن، کە، بە، بر، کڕ، خۆ، سڕ، گر، هێن، هیتریش. لە زمانی کوردیشدا بە هەمان شێوەی زمانەکانی تری جیهان چەمک دیارە هەر بەوشە دەردەبڕێت و ئەو نمونانی سەرەوە بەگشتی دەچێنە ئەو گروپی چەمکی یەکلاوەوە و بە حیسابی ئەمڕۆ لە ڕووی پێگاتنەوە پۆلی کراوە مۆرفیمی سربەخۆن و لە سیمانەتیکیشدا واتاکانیان لێڵن. بەڵام ئایا کاتی خۆی چۆن بیرەکانیان لە مێشکدا گەڵاڵە بووە و دواتر بە وشەی فۆنەتیکی دەربڕاون؟ وەڵام دانەوەی ئەم پرسیارە کارێکی هەروە ئاسان نییە، هەرچەندە بەڕێگەی ئیتۆمۆلۆژی لەلایەن هێز سیمانەتیکەوە توانراوە پێی بە بارودۆغی سازکردنی هەندێک وشە ببرێت. بەڵام پێویستە گومانمان نەبێت لەوەی کە بەبێ بیر و چەمەک هیچ وشەیەک ڕووناکی نەبینیوە و ناشی بینێت. بە پێچەوانەشەوە هەڕاستە وەختی وشەی ئاو دەبیستین یەکسەر تێدەگەین مەبەست کام شتی شلە، چونکە ئێمە لە مناڵیمانەوە ڕاهێنراوین لەسەر واتاکەی و گشت کورد زمانێک وەک یەک لێ تێدەگات. ئەم تێگەیشتنە گشتێ لە واتای ئاو شێوە چەمکەکەی دەگرێتەوە لای هەندێک زمانەوانان بە واتای نزیک لە قەڵەم دراوە. وشەی ئاو کە سیگناڵە کیمیاییەکەی H2O-یە. لای کیمیایەناسان زاراوەی زانستیە و لای ئەمان ناوەڕۆکی خۆی هەیە و دەردەچێت لە بەکارهێنانی وشەی ئاوی سەرزاری خەڵکی. ئەم واتایە لە زمانەوانیدا واتای دووری پێوتراوە. وشەی دارواتە نزیکەکەی ئەو ڕووەکە بەتەمانەیە کە قەدێکی ئەستوری هەیە و لقوپۆپ دەردەکات و گەڵا دەگرێت. تێگەیشتنی دار بەم شێوەیە لە ڕوەگناسان بە نوقساندا دەنرێت، کاتێکیش بیویسترێت نیشانە پوختە ڕوەگناسیەکانی دار دەربخرێت. دەبێت لە واتای نزیکی دارەوە بچێت بۆ واتە دوورەکەی. تێبینی بوداگۆف لاپەڕە 122 بۆ 123. باماشەوە وشەیە سێرە واتە نزیکەکەی شتانان کە بە شەو بە ئاسمانەوەن و دەبریسکێنەوە. بەڵام لای ئەستێرە ناسەکان واتاکەی دوورە و دەخرێتە ناوزانستی ئەستێرە ناسیەوە. بۆ دەرگاکردنەوەش لە سەرچەمکی وشەی تازە سازکراوی لە مۆرفیمێک زیاتر لە پێشەوە وای بە باش دەزانین. سەرنج بدەینە ئەم نەخشەیە کە بریتێ لە ڕێگاکانی پێگێنانی وشەی نوێ بچینە ناو بابەتەکەوە. ئەمە لە لاپەڕە 43دا بوو. لاپەڕە 44 ڕێگاکانی سازکردنی وشەی نوێ لە زمانی کوردیدا بەم جۆرە بێت. ڕێگای لێکدان دوو بەشەکرێتەوە: بێ کۆنجێکشن لەگەڵ بە کۆنجێکشن. بە کۆنجێکشنش دەکرێتە سێ بەش: کۆنجێکشنی ها، کۆنجێکشنی واو، کۆنجێکشنی بە. دووەمی ڕێگاکانی سازکردنی وشەی نوێ لە زمانی کوردیدا بە ئەفێکس، ئەمیش دوو لقی لێ دەبێتەوە: سۆفیکس، پریفیکس. بۆ ڕوونکردنەوەی پراکتیکی ئەمانە چەند نمونەیەکەن. ڕێگەی لێکدان بێ کۆنجێکشن وەکو دارسێ و ڕەشماڵ گردن بلور. بە کۆنجێکشن کۆنجێکشنی ها واتە بزوێنی کورت، ڕەشەبا، گرانەتە، بەردە قارەمان. بە کۆنجێکشنی واو ئاو و هەوا، لەرزوتە، هێلکەوڕۆن. بە کۆنجێکشنی بە کولێرە بەڕۆن، سەر بە گۆباند، لێو بەبار. لاپەڕە 45 ڕێگەی بە ئەفێکس، سوفێکس، برایەتی، کوردستان، سەیرانگا.
پریفێکس هەڵدان وەرگرتن داخستن وشە لە ڕووی سازبوونیەوە کە لە مۆرفیمێک یا زیاتر تێپەڕ بکات سیمانەتیکەکەی بە لێڵی نامێنێتەوە بەڵکو ڕوونە بێتەوە ئەمەش فاکتێرێکی گرنگە بۆ درککردن بۆ نیشانە تایبەتیەی کە کاری کردوتە سەرهۆش و بۆ بە بناغی پێگاتنی وشە نوێیەکە واتە ئەو سیگناڵە زەقی چەقیوەتە چاو چەمکەکە گرتوێتی خۆی و وشە فۆنەتیکیەکەی لەسەر بنیەت نراوە بۆ نمونە لاپەڕە 46 وشەی سازکراومانەیە لەگەڵ نیشانەی سەرنجڕای کێشەر وشەی سازکراو یەکەم سەوزە شەوە بەردێکی بە نرخە ڕەنگی ڕەشە ڕەشکە دانەوێڵە سپێنە زەردێنە سوورێژە ڕیشۆڵە قەلە ڕەشکە ڕەشمار ڕەشماڵ کەوە گیانلەبەرێکی وردا ڕەنگی لە کەو دەچێت دەداتە بنباڵی باڵندە کۆترە شینکە زەردەواڵە لە زەرد زەئیدەن باڵ زەئیدەن ناقز بزوێن و کاف زەردە باڵک دوێ گۆڕینی فۆنیمی بائی باڵ بە واو وەپەڕینی کافی سوفیسکەکە زەردەواڵە زەردە زیرە سوورە ماسی ماش و برنج نیشانەی سەرنجڕای کێشەر ڕەنگ دووەم وشەی سازکراو کیسەڵ لە کیس زائید ناقص بزوێن وڵە کرمەک کرم زائیدەن ناقص بزوێن کاف خشڵە دانکە بن پەنجە کێشی مارمارۆکە ماسیەپانکە مارماسی مێخەک حاجیلە چاوە پشیلە گوڵە جەڕاس شێرە بەفرینە بووکە سەماکەرە سێوەلا سوورە کیگرماسی پوشکە بەقن کڵاو قازی پارچەیەک لە ورگە کە دەکرێت بە گیپا لە کڵاوی قازی دەچێت نیشانەی سەرنجڕای کێشەر شێوە سێم وشەی سازکراو ترشۆکە تاڵیشێک شیرین وشەی شیرین لە بنجدا لا شیر زەئیدەن ناقزیەن شیرێن کە شیرین شیرێن شیرین واتە تامەکەی تامی شیرە شەکرەستێ و مزرەستێ و مزرۆکە هەویر بەترش خەمیرەیە شێلم بەترش پاڵپینە بەترش نیشانەی سەرنجڕای کێشەری تامە چوارەم وشەی سازکراو هەزار پێ دوو پشک دوو کلکە سێپا چوار قورنا دووکانیان جوزەلە جووت زەئیدەن زەل زەئیدەن ناقص بزوێن و کاف جووت زەلەک دوای پەڕینی فۆنیمی تائی جووت و کافی سۆفێکسەکە جوزەلە نیشانەی سەرنجڕای کێشەری ژمارەیە پێنجەم وشەی سازکراو تاقلە باس کەوتر تیرەمار کلک هەڵتەکێنە گوڵە بە ڕۆژە نیشانەی سەرنجڕای کێشەر جوڵە شەشەم وشەی سازکراو کەوترە باریکە فیلەتەن خەرسەک لە خەر زەئیدەن کەر زەئیدەن سەنگ ساز بووە واتە بەردێک کە بە قەدەرکەرێک زلە کەرتەشی گەورە دێ نیشانەی سەرنجڕای کێشەر قەوارە حوتەم وشەی سازکراو تاق تاقکەرە کوکوختی کوڵەوەی باب لەو دەنگی ئێش و ئازاری کە لەمار پێوە دراوەکە هەڵدەستێ و هاوارەکات وەی بابە ساز بووە نیشانەی سەرنجڕای کێشەر دەنگ ئەمە لە لاپەڕە 47 بوو لاپەڕە 48 بە دووری نازانین و ڕەنگە نیشانەی سەرنجڕای کێشەری تریشمانە بێت بەڵام بەڕێمە ئەمانە سەرێکیەکانیانن جێخۆیەکی و پێویستیش و ئاماژە بە خاڵێکی زۆر گرنگ بکەین ئەویژەوەیە کە ئەو زمانانی هاوگروپیەکەن و گروپی زمانە ئێرانی نوێکان کوردی فارسی تاجیکی بەلوچی ئافغانی ئاسی تاتی گەیلانی یازغولیامی سەراکۆلی بەرتەنگی واخۆنی و هەندێکی تر لە فەرهەنگی بنەڕەتی ئەم زمانانەدا نزیکی و هاوبەشی بەرچەو بەدی دەکرێت بە تایبەتی لە وشانەی کە فێڵدا گرنگەکانی فەرهەنگی بنەڕەتی پێکەهێنن وەک ناوێندامەکانی لەش خواردنی پێویست خزم و کەسوکار کەلوپەلی ناوماڵ چەک گیانلەبەر و ماڵی و دڕندا دیاردە و شوێنە سروشتیەکان ژمارە دانەوێڵە و ڕوەک ناوی ڕوودا و هەندێکی تر زیاتر لە وشانەدا کامڕۆیەک مۆرفیمین لە ڕووی چەمکەکانیانە و تا ئێستا ڕەنگ و ڕووی ئەو دایکە زمانەیان پێوە دیارە کامانی لێکەوتوتەوە ئەگەر بچین و قوڵای مێژوو دەگینەوە ڕاستی کام کۆمەڵە زمانە ئەلەمێنتی هاوبەشیان لە مۆستەکانی زماندا تا ئەمڕۆ تیادا ماوەتەوە بە تایبەتی ڕاستی لێکسێکی و مۆرفۆلۆژیدا بۆی ئەو وشانە چەمکەکانیان بەتەنیان ناکرێت بدرێتە پاڵ هیچ زمانێکیان بەڵکو هەمویان حەقیان بەسەریانەوە هەیە بەڵام دوای ئەوەی کە ئەو دایکە زمانە یان چەندێکە زمانێک بەوەی فاکتەری جیاوازە و بە تایبەتی کۆچ و ئیکۆنۆمی لاپەڕە چلوونۆ لە دایکە زمانەکان ترازاون و هەریەکە خاتێکی سربەخۆی خۆی گرتووە بە گوێرەی پێویستی فەرەنگی هەرێکێکیان بەردەوام وشەی نوێی تێڕژاوە یا بەڕێگەکانی وشە سازی وشەی تازە پێگەنرا و لە وشانی کێ بە یارمەتیم ڕێگەیان هاتوونەتەکایەوە
ڕەنگەڕووی نەتەوایەتی و چێشنی بیر و باوەڕ و هەستکردن بە دەور و پشت و تێڕوانین بۆ سروشت زیاتر بەم وشانەوە دیارن. هەرچەندە هەندێک لەمانیش لەناو گروپە زمانەکەدا واتی گروپی زمانی ئێرانی نوێیەکاندا جاچ با کۆمپلێتی یا با کۆمپانیەنت هاوبەشیان هەرتیادا ماوە. خاڵێکی گرنگی تریش کە دەبێت بگرینە بەرچاو ئەوەی کە زمانەکانی گیان لە هەموو ڕوویەکەوە هەمیشە کار دەکەن ئەستاریەک. یەکێک لە واستی کە زووتر و خێراتر لە ئاستەکانی ترکاری تێدەکرێت فەڕەنگەکە بەردەوام بەپی پێویستی و شەی تێدەڕژێت و لێشی دەردەچێت. لە نێوان زمانی ئێرانیەکاندا لە هەموو ئاستەکاندا خاڵی هاوبەشەیە. بەتایبەتی لە فەرهەنگی بنەڕەتی زماندا هۆکەشەوەی کام زمانانە لەدایکەوە زمانێکەوە داکەوتون و کە پێی وترێت زمانی ئێرانی کۆن. لەبەرەوە ئاساییەکە هاوبەشی و نزیکی لە فەرهەنگی ئەو زمانەدا بەتایبەتی لە فەرهەنگی بنەڕەتیدا بەدی بکرێت. ئێمە ئێستا بلێ ئەو زمانانەدا ناچین، بەڵکو باسی کارتێکردنی زمانی عەرەبی و تورکیەکەین کە هەریەکەیان هی گروپێکی جیاواز لە خێزانی کوردین. لاپەڕا پەنجا جگە لەو دوانە چەند زمانێکی هیندۆ ئەوروپاییش دێنینە ئاراوە کە وشە لێیانەوە هاتوونەتە ناو زمانەکەمانەوە. زمانێک کە دراوسی زمانێکی تر بێت شتێکی ئاشکرایە قسەکەرانیان بەهۆی ئەو پەیوەندیانەی کە لە ئەنجامی تێکەڵبوونیان بە یەکتری لە نێوانیاندا دروست دەبێت لە ناوخۆیاندا وشەش کە دەربڕی ئەو پەیوەندیانن ئاوگۆڕ بکەن. هەموو گۆڕانێک کە بەسەر پەیوەندی کۆمەڵایەتیەکاندا دێت لەگەڵ خۆیاندا چەندەها بیر و چەمکی نوێ دێننەکەیەوە کە پێویستیان بە دەربڕینە هەر بۆی زۆر زوو خۆیان لە زماندا بیننەوە بەشێک لەو چەمکە نوێیانە لەسەر بەناغی کەرەسی کوردی خۆی و بەپی ڕێگاکانی وشەسازی بنیاد دەنرێت. بەشەکەی تریان بە ئامادەکراوی لە قالبی وشەدا لە زمانی ترەوە دێنە ناو کوردیەوە، بەڵام لە پێشدا لابراتۆری فۆنەتیکی زمانی کوردیدا تێدەپەڕن اینجا دەکەونە کار. وشەکانی زمان بە پێی واتەیە کە دەیبەخشن دەبن باندەم لە فیڵدێکی واتەیە دیاریکرا و لە مێشکدا هەڵدەگیرن ئەگەر هاتوو بۆرە واتەیەکەشی لەوانە بوو کە دەچنە فەرهەنگی بنەڕەتی زمانەوە. ئەوە وشەکانی لەوانی تری زمان بەتەمەنتر و پێویستر و چەسپاوترن و فیڵدەکانیشان لەلایەن وشەی زمانێکی ترەوە هەروە باسانی دەلاقی تێناکرێت. جاگەر وشەی زمانێک بێوێت فیڵدی زمانە نوێیەکی ببڕێت ئەوە تووشی گیر و گرفتێکی زۆر دەبێت چونکە وشە کۆنەکانی پێشە و هەروە باسانی ڕێگەی پێنادەن ببێت بە هاوڕێن. بۆی لێرەدا بۆ وشە نوێیەکە ئەو چەمکەیەکە هەیەی و ئەو واتەیە کە لە زمانەکەی خۆیدا بەخشیوێتی ڕۆڵێکی گرنگ لا دیاریکردنی فیڵدەکەی لا زمانە نوێیەکەدا بینن. لاپەڕا پەنجاویەک ئەگەر لەوانە بوو کە دەچنە ناو فەرهەنگی بنەڕەتیەوە ئەوە خەباتەکەی ئەم دژوارتر و سەختتر و درێژخایەنتر دەبێت، بەڵام بەڕێنی بوارە واتاییەکانی تر کارێکی ئەوەندە گران نییە بۆی. خوێنەرانی عەزیز لێرەداتینە کۆتایی بەشی پێنجەم لە کتێبی لەدایک بوونی وشە. بابەتی شەشەم و کۆتایی لا بەشی یەکەم لە کتێبی لەدایک بوونی وشە. لاپەڕا 52 خەباتی وشە لە پێناوی جێخۆکردنەوە لە فەرهەنگدا. وشە بۆ ئەوەی ئامانجی خۆی بپێکێت و سەرکەوتوو بێت لەو خەباتێکە لە پێناوی جێکردنەوەی خۆی لە فەرهەنگی زمانێکی تردا دەیکات گەلێ فاکتەر و هۆ یارمەتی دەرن بۆی. لەوانە یەکەم وشەی زمانێک بۆی بچێتە زمانێکی ترەوە تا ژماری فۆنیم و بڕگەکانی کەم بن ئاسانتر بە لەبراتۆری فۆنەتیکی زمانە نوێکەدا تێپەڕ دەبێت بە وەزە سەرفکردنێکی کەمیش دەکەوێتە سەرزار. لێرەدا ئیکۆنۆمیکردن دەوری خۆی بینێت. دووەم وشاگەر لە زمانەکەی خۆیدا ناوی شتێکی کۆنکرێتی نابوو ئەوە لە زمانە نوێیەکەشدا کە خەڵکی قسەی پێەکەن هەر بە بینینی ئەو شتە و هەڵسوکەوتکردن لەگەڵیدا بەرەبەرە شارەزەیە بن و ڕادێن لەگەڵیدا. بە وشەیەکی فۆنەتیکی تازەوە دێتە مەیدان با پێچەوانشەوە ئەگەر وشە نوێیەکە ناواخن و ناوەڕۆکەکەی بیر و چەمک بێت ئەوە ماوەیەکی زیاتریەوێت تا خەڵکی بتوانن لە دڵ و دەرونیاندا جێی بکەن و دواتر دەری ببڕن. سێەم هەر با سروشت مرۆڤ حەزی لە نوێکردنەوە و نوێباوە لە کاتی قسەکردن و دەربڕینی هەست و نەستیدا ئەگەر بیەوێت و بخوازێت ئاستی ڕۆشنبیری و تێگەشتنی خۆی نیشان بدات و بەرهەمەکانی با پێستر و پلۆپای بەرز و بڵند بن و چاک کار بکەنە سەرهۆش و بیری خەڵکی. لاپەڕا 53 پەنا دەباتە بەر بەکارهێنانی وشە و زاراوەی نوێ. ئەم ڕێبازا بە شوەیەکی بەرچاو شاعران و نووسەران و ڕۆشنبیران دەیگرنە بەر هەر لە ڕێی بەرهەمەکانی ئەمانەشەوەیە کە فەرهەنگی زمان بە وشەی نوێ دەوڵەمەندتر دەبێت. چوارەم دەسەڵات سوڵتا ئەگەر زمانێکی و جیاواز بۆ لە زمانی و میلەتی حکمی دەکات ئەوە هەموو ڕێگایەک دەگرێتە بەر بۆ سەپاندنی زمانێکی خۆی و کارکردنە سەریان. دیارە تا بۆی بکرێت برۆ بە بەکارهێنانی زمانێکی خۆی دەدات و بواری بۆ دەرەخسێنێت کە تانگە بەویتر هەڵچنێت
یەکەمان گاویشی بۆ مەبەستە تێڕۆژاندنی وشە و زاراوەیە بۆ زمانی میلەتە ژێر دەستەکە. پێنجەم فاکتەرێکی زۆر گرنگ کە ڕێ بۆ وشە خۆش دەکات بتوانێت بچێتە فەڕەنگی زمانێکی ترەوە ئەوەیە کە وشەیە چەمک و بیرەکەی بچێتە چوارچێوەی دین و بیر و باوەڕەوە. ئەوە شانەی کە لەم بوارەدا بەکارهێنران ڕاستە و خۆکار دەکەنە سەر عەقڵ و هۆش و بیر و باوەڕ و هەست و نەست و لەبەر پیرۆزیان خەڵکی بە گوڕوتین و خواست و ئارەزوو شەوقەوە بەرەو ڕوویان دەچن و دڵ و دەروونیان بۆ دەکەنەوە و هەوڵ دەدەن کە لە واتاکانیان بگەن و فێریان بن تا لە ئەرک و واجب و مەراسیمی دینیدا بتوانن بە باشی و بەچاکی و بەڕاستی و بە جوانترین شێوە بەکاریان بێنن. بواری دین لای مرۆڤ میشە بوارێکی پیرۆز و بەرز و پڕ بە هەڵ مقەدەسە بۆیە بەردەوام لە هەوڵ و تەڵاشدایە کە بەڕێک و پێکی بەواتەی خۆیان بێلادان لا کاتی پێویستدا بەکاریان بێنێت. لاپەڕا 54 بە شێوەیە کە شایانی مەقامە پڕشکە و بەرزەکەیان بێت هەر لە بەرەمەشە و شانی کە چەمکەکانیان دەچنە چوارچێوەی دینەوە بۆیە خەڵکی بەچای پڕ لە ڕێزە و تەماشایانەکەن و تیان دەڕوانن و دەشیان پارێزن. خێراتر و چالاکتر لە چەمک و بیرەکانی تر گیان لە زمانە نوێیەکەدا بێتەوە. شەشەم ئەمڕۆ بەجیهانی بوون ئەو لەمە گلۆبالیزیشن و تەکنەلۆژیای تازە ڕۆڵی خۆیان بە شێوەیەکی زۆر شست و چالاک و خێرا لە هەموو پەیوەندیەکانی کۆمەڵدا ئەبینن. میلەتان و زمانەکەشان لە کارتێکردنی تەواودان بۆ سەر یەکتریە و زمانی کە لوتکەی بەکارهێنانی لە دام و دەستگاکانی ڕاگەیاندنی گیاندا ئەمڕۆ گرتووە. زمانی ئینگلیزیە بە شێوەیەک زمانە پێشکەوتوەکانی تری خستوەتە مەترسیە هاوار لە زۆریان هەڵساوە و بەتایبەتی بە پێیاگاداریەمە فەڕەنسیەکان زۆر لە دوا ڕۆژی زمانەکەیان دەترسن. وشە و زاراوە ئینگلیزی زمانی کوردیشی گرتووەتەوە لە ماوەیەکی کورسی تەکنەلۆژیای نوێی وەک کۆمپیوتەر و ئینتەرنێت و مۆبایل دیان و شاتوونەتە ناو فەڕەنگی زمانەکەمانەوە و کەوتونەتە سەرزار و زمانی خەڵکی بەتایبەتی ڕۆشنبیران و لەناو ئەوانیشدا چینی لاو گەنج کەواتە تەکنەلۆژیای نوێ بەجیانی بوون فاکتێرێکی تری فراوان بوون و دەوڵەمەند بوونی زمانەکەمانە کە زۆر بەخێرای بەپەلا کاری خۆیان دەکەن. لاپەڕا 55 زمان ناتوانێت ڕێگر بێت لە بەردەم کارکردنی و فاکتۆرۆیانەی کە ناومان بردن چونکە زمان هی میلەتە لە هیچ زەمان و سەردەمێکدا میلەت ناتوانێت دوورۆپەرێز لەوانی تر بەتایبەتی لا دراوسەکانی بژی بەڵکو پێویستی ژیان وای لێکات کە هەمیشە لا پەیوەندی ئابوور و ڕۆشنبیریدا بێت لا گەڵیاندا. بڕای ئێمە لە ئەنجامی و تێکەڵ و پەیوەندی بەستنەدا هاتنی وشانە بۆنەوە زمانەکەمان بەکارێکی سوودبەخش و مای دەوڵەمەندی زمانەکەمانیان دادەنێن نەکاژارکردنی. بۆ نمونە زمانی کوردیش واک زمانی میلەتە موسڵمانەکانی تر بەهۆی ئاینی مقەدەسی ئیسلام و گەورەی قورئانی پیرۆزە کە بە زمانی عەرەبی لێی خۆی گەورە و بەخشندە و میهرەبانەوە هاتوۆتە خوارێ توانیوێتی فەڕەنگی زمانەکەی بەدەیە هاوشە و زاراوە و ئیدیۆم و پەندی پێشینان و قسەی نەستەق دەوڵەمەند و فراوان بکات. بەڕای ئێمە زمانی عەرەبی یەکێکە لە سەرچاو گرنگەکانی فراوان بوون و نەشون و ماکردنی فەڕەنگی زمانی کوردی. کورد هەروەگەمە میلەتێکی تری مسڵمان دوای بە ئیسلام بوونی بۆ ئومێدی کە خۆی گەورە جەلە جەلالهو لا دوا ڕۆژدا وەگەوان خواپەرست و دڵسۆز و پاک و بێگەرد و سەڕاستیان بفەرمێت و وە دەربچن ناوی سیفاتەکانی پەروەردگار جەلە جەلالهو کە بە ئەسماء الله الحسنا بەناوبانگە و ناوی پێغەمبەری مەزنی ئیسلام حەزرەتی محەممەد درودی خۆی لێبێ و ناوی خەلیفەکانی ڕاشیدین ئەبوو بەکر. لاپەڕا 56 عومەر عوسمان عەلی و نەوەکانیان خوا لێیان ڕازی بێت ناوی بەهەشت و پیاوچاکانی ئیسلامیان لە منداڵەکانیان ناوە و تا ئەمڕۆ لە پرەودایە. بەم شێوەیە فەڕەنگی زمانی کوردی بۆ یەکەم جار بە ژمارەیەکی هێزگا زۆر لە ناوی تایبەتی عەرەبی فراوان کرا و دەوڵەمەند بووە. دیارە ئەو ناوانە لەو کاتەوە تا ئێستاش بەپێی دەستوری فۆنەتیکی کوردی دەربڕاون و لە چەندین پشتەوە گەیشتووەتە بنەوەی ئەمڕۆ. تێبینی بۆ زانیاری زیاتر بڕوانە فارق عومەر سدیق ناوی تایبەتی مرۆڤ لە زمانی کوردی و چەند زمانێکی تردا گۆڤاری ڕۆشنبیری نوێ ژمارە 125 بەغداد 1990 لاپەڕە 161 بۆ 173 دیستانەوە لە ئەنجامی هاتنە سەر دینی تازە و هەڵسوکە و لەگەڵ زمانی قورئانی پیرۆزدا واتە عەرەبی دەیە هاوشە و زاراوی تری جگە لە ناوی تایبەتی مرۆڤ کە لە بوهریایین و بوارەکانی تری ژیاندا تووشیان بە تووشیانەوە بووە. جێگای خۆیان لە فەڕەنگی زمانی کوردیدا کردووەتەوە بوون بە گەنجینە و سەرچاوێکی گرنگ بۆ سازکردنی وشەی نوێ لە زمانەکەماندا کە بە مەژەم دیستان فەڕەنگی زمانەکەمان نەشونمای کردو و گەشەی سەدووە. ئەمانە چەند نمونەیەکن لەو وشە کوردیانی کە بەشێک لێیان باسەڵ عەرەبین قورئان خوێندن قورئان خوێن حەدیث خوێندنەوە شایەتمان هێنان سەلامەتی سەلامکردن سەلامدانەوە حەجکردن حاجی. لاپەڕا 57 زەکاتدان مارەبڕین تەلاقدان تەلاق سەندن نەفەقە بڕینەوە عەقڵدار بێعەقلی عەقڵ و هۆش عەقڵگرتن عەقڵ پێشکان عاقلێتی عاقلی عەقڵ و سەلار عومر درێژ عومر کورت کفن دوور کفن و دفن دفنکردن
تەڵقی دادان تعزیێدانان تعزیێدار بێقووەت بێتاقەت تاقەت و حوسڵە مەلایەتی مناجاتکردن سەڵاکردن وعزدادان بەغیلی ڕەزیلی و ڕیسوا سوالکەر سوالکەری سوالکردن بێماڵ و حاڵ و هەندێکی تر لە زمانە تورک و مەغۆلەکانی شەوشە هاتوۆتە ناو فەرهەنگی زمانەکەمانەوە بە تایبەتی لە سەردەمی حکومڕانی عوسمانیدا دوای ڕووخاندنی ئەو دەوڵەتە بەرەبەرە بە تایبەتی لە دیالێکتێکی خوارودا لا دیالێکتێکی سەرودا بەردەوامە و پرۆسی فراوانبوونی فەرهەنگەکەمان بە وشی تورکی گەرج بووەتەوە ئەو وشە کوردیە باسڵ تورکی و مەغۆلیانە لا بواری جیاوازی ژیاندا بەکارهێنراون و ئێستاش لە کاردان ئەمانە نمونەیەکن لەیان کەوەمان بەبەش زانی لەگەڵ واتە بنجەکانیاندا بەر لەوەی بێنە کوردیەوە نیشانیان بدەین لە پەڕە 58 لێرەدا خشتەیەکمانەیە لە دوو بەش پێگاتوە بەشی یەکەم وشە کوردیەکە بەشی دووەم وشە و واتە بنجەکەی وشە کوردەکە قاچمانەیە لە تورکیدا ڕاکردنە هێواش وشە و واتە بنجەکەی لە تورکی کۆندا واتە نەرمە یاسا لە تورکی کۆندا واتەی ڕێخستنی گەیاندووە تێبینی لەسەر وشە یاسا ڕەچەڵێکی وشە یاسا کە لە فارسیدا قاعیدا قانون سیاست سزا گەیەنێت بامەنگۆلی دانراوە بڕوانە دکتۆر معین لاپەڕە 1191 دکتۆر محسین ئەبولقاسمی تاریخ مختصر الزبان الفارسی چاپی چوارام تهران 1386 لاپەڕە 121 وشەیەکی تر یاقوت لە تورکی کۆندا کە لە گرێکیەوە وەریان گرتووە واتاکەی هەر یاقوتە تێبینیش لەسەر وشەی یاقوت بڕوانە نادلیایف ڤەئمیم ناسیەلۆف دائمیم تینیشیف ڕا شێرباک میم فەرهەنگی تورکی کۆن لێنینگراد 1969 لاپەڕە 248 445 238 سیڤۆریتیان V فەرهەنگی ئیتۆمۆلۆژی زمانە تورکیەکان مۆسکۆ 1974 لاپەڕە 406 465 475 436 هەروە محەممەد فاروق عومەر سدیق وشەسازی لە زمانی ئەدەبی کوردی عێراقدا نامەی دکتۆرا مۆسکۆ 1970 لاپەڕە 55 وشەی ئاچوخ لە تورکیدا کراوەیە قاوەش لە تورکیدا یەکگرتن تێکەڵبوونە قات بەواتەی نهۆم لە تورکیدا چینە قوتی گەل لە تورکیدا گیان ڕۆحە لاپەڕە 59 قۆریە گەڕێکی قۆریە لە تورکیدا ڕۆژاوایە قۆڕ لە تورکیدا زیان زەرەرە قاچ و قولە پێ لە مەنگۆلیدا پێیە دیسانەوە لە تورکیەوە چەند ناوێکی باسڵ عەرەبی بەڵام لە قالبی تورکیدا چوونەتە ناو کوردیەوە و بەکارهێنراون وەک بەهجەت ڕەفعەت تەلعەت شەوکەت عیسمەت مەدحەت هیدایەت جەودەت نەسرەت حکمەت سەفوەت عینایەت سەعادەت نەزهەت و هەندێکی تریش ناوی چەندین شوێن و ناوچەیەکیش بە تورکی ناونراون وەک قەرەداغ قەرەهەنجیر قەرەتەپا قوشتەپا بەگجان بەیجان بایجان ناوی دەیەکە لە بازیان ئێستا خەڵکی بەنادروست پێی دەڵێن باینجان یاڵان قۆس قزلار تاوەخ هەندێکی تریش لە زمان ئەوروپاییەکانی شەو بە تایبەتی لە دوێ جەنگی جیهانی یەکەمەوە جا یا لەگەڵ شتومەکەکانیاندا یا لە ڕێی بیر و چەمکەکانیانە وشەکانیان جێی خۆیان لە زمانەکەیاندا کردوتەوە و بەردەوامیشن لە شوێن گرتندا لاپەڕە 60 ئەمانە نمونەیەکن لەو جۆرانە پەرلەمان سۆسیالیزم ئیمپریالیزم تێنس فوتباڵ فاول پەنارتی لایت گلۆب رادیۆ ئەنتەرنێت مۆبایل تراکتۆر ئوتێل تونێل سەماوەر ستۆدیۆ تەلەڤیزیۆن تەلەفۆن سیناریۆ و ژمارەیەکی زۆر لە زاراوەی زانستی کامڕۆ لە زانکۆکان و دەستگا ڕۆشنبیریەکاندا بە شێوەیەکی بەرچاو بەکارهێنرێن ئێمە لەم کارەماندا مەبەستمان لە نیشاندانی چەند نمونێک لە وشە کوردیانەی کە بە ئەسڵ عەرەبیە تورکیان ئەوروپاین بۆ بەرچاوڕوونیە بەوەی کە پەنجاب بۆ خەڵێکی تری گرنگ کە دیسانەوە پەیوەندی با گەڵاڵەبوونی چەمک و بیر و دەربڕینی وشەیە بەرین کە ئەم جارەیان ئێمە خاوەنی ڕاستەقینەیان نەبووین بەڵکو ساحێب و خاوەن ئاسڵەکانیان ئەو زمانانن کە کاتی خۆی چەمکە یەکلایەکانیان تیایاندا چەکەرەیان دەرکردو و دواتر سەوز بوون و بەوشە هاتوونەتە دنیاوە و ڕووناکیان بینیوە کە هاتوشنەتە یا گەێنراونەتە فەرەنگەکەمان یەکەم مانگە و یەکەم ڕووداو کە بەسەریان هاتبێت کەوتنە بەڕکێفی فۆنەتیکی کوردی بووە
پاشان لە ئەنجامی پراکتیکی ڕۆژانەدا خەڵکی تەنیا لە شێوە چەمەک یا لە چەمکی یەکلایەن گەشتوونەتە کە بەرامبەر واتاکانیانە، بەڵام ئەو بەشانەیان کە لە بواری زانستدا وەک زاراوە کاریان پێکرێت ئەوە لەلایەن پسپۆڕانەوە پەردە لە هەندێک لایەنی تری چەمکە گشتیەکانیان لادراوە. لاپەڕا 61 یەکاڵاکردنەوە و دەستخستنە سەر ئەو فاکتەرە بزوێنەر و کاریگەرانی ڕۆڵی بەرچاویان لە هێنانەکایی نیشانەی تایبەتی شتومەک و بیر لە مێشکی مرۆڤ دابینیوە و دواتر لە وشە سازبووەکاندا ڕەنگیان داوەتەوە. کارێکی سەخت و دژوارە چونکەوە پێویست دەکات بە مێژووی ژیانی قسەکەرانی زماندا شۆڕ بێتەوە تا بتوانێت لە چەشن و چۆنێتی و فاکتەرانی بگەیت کە لە قۆناغی مێژووی میلەتێکدا لە عەقڵ و هۆشیاندا هەڵقۆڵێنەری ئەو بیر و چەمکانە و نیشانە تایبەتیانە بوون. ئەمە لەلایەکی تر و سروشتی ژیانی مرۆڤ و پەیوەندی کۆمەڵایەتیەکان و جوور و چەشنی بیر و باوەڕ و بیرکردنەوەیان بە گوێرەی سەردەم گۆڕانیان بەسەردا هاتووە. وشەکانی زمانیش زایە و ئاوێنی هۆش و بیری سەردەمی جودا جودان و هەمووشیان پێکەوە فەرەنگی زمان پێک دەهێنن. بۆیە لە شیکردنەوەی چەمک و واتای وشەدا ناکرێت خۆت بەبەستیت با بیر و باوەڕی سەردەمێکی دیاریکرەوەوانی تریش پێشگوێ خەیت، چونکە بەگرێدانی سەردەمەکان مێژووی میلەت پێک دێت کەواتە سەردەمی جیاواز و شوبیری جیاوازیش لەگەڵ خۆیدا دەهێنێت و وشەی جیاوازیشیان لە یەکە بێتەوە کە لەسەر یەک وەتیرە و لە یەک کات و سەددا چەمکەکانیان لە مێشکی مرۆڤدا جێی خۆیان نەکردوێتەوە. ئەمەش کاری زمانەوانی لە بواری گەڕانی بە دوای مێژووی سەرەڵدانی چەمک و وشەدا ئاڵۆزتر دەکات. لە گەڕان بە دوای چەمک و واتای وشەدا زمانەوانان تووشی مەسەلەی گۆڕانی واتای وشە بێت کامەش لە بەردەم زمانەوانیدا کۆسپێکی ترە. لاپەڕا 62 چونکە بە دەگمەن هەڵدەکەوێت کە وشە تەنیا واتایەک ببەخشێت. تێبینی ستیپانۆڤ لاپەڕاشت. وشە لە درێژەی تەمەنیاندا نەک هەرواتەی تریان لێبەردەکرێت بەڵکو دەکەونە بەر بەرداشی ئیکۆنۆمی لە فۆنەتیکدا بەمە ژمارەی فۆنیمە پێگەنەرەکانی تا و سنووری واتاکەی لە قسەکەرانی سەردەمێک تێک نەچێت کەمترە بنەوە. بۆ نمونە بڕوانە ژمارەی فۆنیمیە موشە کوردیانە و لەگەڵ بەرامبەرەکانیان لە زمانێکی ئێرانی کۆن کە ئاوێستایە بەراورد بکە. لاپەڕا 63 خشتەکە لە دوو بەش پێگاتەوە. بەشی یەکەم وشەی کوردی، بەشی دووەم بەرامبەری لە ئاوێستادا. وشە دڵمان هەیە. لە ئاوێستادا زەرێ زەیە، زاوا زەماتەر، دژوار دوژەثرا، دۆست زەئۆشە، ڕوو ڕائۆزە، دۆزەخ دەئۆژەنوها، بەهەشت فاهیشتۆ، ڕێ ڕەسە، سوور سوخرە، گورگ ڤەهرکە. لاپەڕا 64 وەکە بینین نەک هەروشەکان لە ژماری فۆنیمەدا جیاوازن بەڵکو لە جۆر و چەشنی فۆنیمەکانیشدا گۆڕانیان بەسەردا هاتووە. فۆنیمی ز و س کە لە ئاوێستادا هەبوون لە کوردی ئەمڕۆدا بەرچاو ناکەون، کەواتە ئەمەش گیر و گرفتێکی تری لە بەردەم زمانەواندا ناوەتەوە. کاتێک بیەوێت دەست بۆ مێژوو یاتنە دنیای بیر و چەمکێک برێت پێویستە لەسەر بە حیسابی ئەمڕۆی قاوغا فۆنێتیکەکەی بەرەو ڕووی نەچێت. جگە لەما با پێچەوانەشەوە ڕوویداوە کە لە باتی فۆنیم لە وشەیە کەم بکرێتەوە بۆی زیاد کراوە، وەک چۆن لە بەرچاوی خۆمان وەک نمونەیەکی زیندووە بینین کە فۆنیمی د لە هەندێک ناوچەدا بە وشەی مناڵ کە فۆرماسڵەکێتی زیاد کراوە و بۆ بە منداڵ. تێبینی بڕوانە ئیتۆمۆلۆژی وشەی مناڵ. گیر و گرفتێکی تر کە لە بەردەم زمانەواندا ڕاست دەبێتەوە ئەوەیە کە وشە لە تەمەنیدا گۆڕانی مۆرفۆلۆژیش دەیگرێتەوە. ئایا ئەو وشانی کە ئەمڕۆ بە یەک مۆرفیم دادەنرێن هەر بە یەک مۆرفیمی لەدایک بوون؟ لە وڵامدا با تەماشای ئەم وشانە بکەین. شۆڕش، زەمین، جۆڵا، جل، گورچیلە، گورجیلە، بی، سەگ، کەرە، پینە، نۆک، مەشکە، هیتریش. ئەمانە ئێستا حسابی یەک مۆرفیمیان بۆکرێت. ئەمە لە شوێنی خۆیدایە ئەمڕۆ چونکە ناتوانرێت دەستکاری هیچ یەکێک لە فۆنیمە پێگەنەرەکانیان بکرێت و بە هەمان واتاش بمێننەوە. بەڵام بەپێی ئەو زانیاری ئیتۆمۆلۆژیانی هەمانە هەمویان لە یەک مۆرفیم زیاتر پێگاتون. بەم جۆرە زمانەوان بەرەو ڕووی گرفتێکی ترە بێتەوە کاویش حسابکردنە بۆ گۆڕانە مۆرفۆلۆژیەکان کە بەسەر وشەدا دێن. زمان ئەنسترۆمێنتێکە کە لە سەرتاپایدا واتە لە هەموو ئەستەکانیدا ئیش بە یاسا و نیزام دەکات کە لە ئەنجامی دەرزوەرگرتن لە تاقیکردنەوەی دوور و درێژی و پراکتیکی و کۆنکرێتی ژیانەوە هەڵهێنجراون و کەڵەکە بوون و بە ئابستراکت لە عەقڵ و هۆشی مرۆڤدا پارێزراون و باپەیڕەوی و حکومکردنیەوان زمان بەرەوە دەچێت. زمان بە یەکێتی و هەماهەنگی تێکرای هەستەکان و تێ هەڵکێشبوونیان ئەرکەکانی بەجێدێنێت. هیچ هەستێک بەبێ هاوکاریکردنی هەستێکی تر
ناتوانێت ئەو واجیبەی دراو بەسەریدا بیباتە سەر. کارکردنی فۆنیمەکانی زمان و یەکگرتنیان لاکەرەسیەکی لە خۆیان گەورەتر کە مۆرفیمە گرنگترین و یەکەم هەنگاونانە بەرەو جیهانی تێگەیشتن و تێگەیاندن و واتە. لاپەڕا 65 یا سیمانتیک سازکردنی وشە و وشەی نێودابەشبوونیان لا فیڵدەواتاییەکانی خۆیاندا بەبیرکردنەوە و لێکدانەوەی لە عەقڵ و هۆشیدا واتە بە پێی لۆجیک بەڕێواچێت. وشە فیڵدی خۆی نەبێت نابێت بە ئەندام تێیدا. ئێمە ئەگەر باوەڕمان بەم ڕاستیانە هێنابێت کە لە زماندا هەن دەبێت لەوەش دڵنیابین کە لە زماندا بانێکە و دوو هەوا نییە. لاستێکدا پەیڕەوی یاسا بکرێت و ئیش بە مەنتیق واتە بە لۆجیک بکرێت کەچی لە یەکێکی تردا بەڕەڵای و هەڕەمەکی بێت. لاپەڕا 66 مۆرفیم کە یەکەم کەرەسی واتاداری زمانە و ناوەخنەکەشی چەمک و بیرە بێ کارکردنی کۆمەڵێک فاکتەر لاهێنانەکەییدا جێ لە مێشکی مرۆڤدا ناگرن. گەڵاڵەبوونی چەمک و گەیاندنی بەهۆی وشەوە کارێکی لە 100% لۆجیکی و زمانیە و لەژێر کۆنتڕۆلی ئەوەندەیە و بێ یاسای و بێ نیزامی قبول ناکات. گوێگرانی خۆشەویست، لێرە داهاتینە کۆتایی بابەتی شەشەم و کۆتایی بەشی یەکەم لا کتێبی لەدایکبوونی وشە. بەشی دووەم لا کتێبی لەدایکبوونی وشە. ڕەچەڵێکی ئیتیۆمۆلۆژی گروپی وشەی مرۆڤ. لاپەڕا 67 بابەتی یەکەم لە بەشی دووەم لە کتێبی لەدایکبوونی وشە. لاپەڕا 68 مرۆڤ باپەسەندی ئەزانین بەر لەوەی دەست بۆ بنج و بناوان و ڕەچەڵێکی گروپێک وشە بەرین کە شوێنی زۆر گرنگیان لە فەرهەنگی بنەڕەتی زمانەکەماندا هەیە و لەگەڵ وشەی مرۆڤدا کە ناوی جنسێکی تایبەتە لە گیاندار یەک دەگرنەوە. بەم دوو خشتەی خوارەوە دابەشیان بکەین و دواتر لە هەر یەکەیان بەتەنیا بکۆڵینەوە. نەخشەی یەکەم مرۆڤ دابەشە بێت بۆ دوو بەش: نێرینە، مێینە. نێرینە واتە پیا و مێینە واتە ژن. کۆکراوەی پیا و ژن نێرینە و مێینە. پاشان لە نێرینە و مێینە منداڵ دەبێت. مناڵەکان کوڕە بن یاخۆت کەچ. ئەم نەخشەیە لە لاپەڕا 69 بوو. نەخشەی ژمارە 2 لاپەڕا 7 ناوی تایبەتی بە پێی جەنس بۆ ئەندامانی خێزان پلەیەک. نێرینە، مێینە. نێرینە باوەک یاخۆت براگرێتەوە، مێینە دایک یاخۆت خۆشێک دەگرێتەوە. گوێگرانی خۆشەویست، لێرە داهاتینە کۆتایی بابەتی یەکەم لە بەشی دووەم لا کتێبی لەدایکبوونی وشە. بابەتی دووەم لە بەشی دووەم لا کتێبی لەدایکبوونی وشە. لاپەڕا 71 وشەی مرۆڤ کە لە بنچینەدا فۆرمێکی دیالێکتی سەروی زمانی کوردی و ئەمڕۆ لا زمانی نووسینی دیالێکتێکی خوارودا بە شێوەیەکی بەرفراوان بەکارەهێنرێت. جگە لەم وشەیە لە نووسیندا ئادەمیزادیش ئیشی پێکرێت، بەڵام لە قسەکردنی ڕۆژانەدا و بۆ هەمان واتە ئەمانە زیاتر ئەبیسترێن: ئینسان، کەس، زەلام، خەلق یا خەڵک، نەفەر، مەردوم، شەخص، بنیادەم و هەندێکی تریش. بەرامبەر وشەی مرۆڤ کە فۆرمێکی خوارووە لە کەرمانجی سەرۆدا بەگشتی ئەم هاوشێوانەشی بەرچاوەکەون: مەری، مەرف، مێرف. مرۆڤ لەم جۆرە وشانەشیانە لێ ساز بووە: مەریتی، مەروی، مرۆڤی، مرۆڤتی. دیسان هەر لە سەرۆدا بە هەمان واتە لە موشانەش بەکارهێنرێن: ئینسان، زەلام، کەس، ئادەم، ئادەمیزاد، شەخص. تێبینی؟ بڕوانە باکایف چ فەرهەنگی کوردی ڕۆسی مۆسکۆ 1957 لاپەڕا 179 240 241. هەروەها کوردۆیف کاف فەرهەنگی کوردی ڕۆسی مۆسکۆ 1960 لاپەڕا 38 395 524 801. بەپەسەندی ئەزانین بۆ پەیبردن بەواتەی بنجی وشەی مرۆڤ سەرەتا سەرنج بدەینە گروپێک وشەی زمانە هەندۆ ئەوروپاییەکان کە دەربڕی چەمکی وشەی مرۆڤن: سانسکریت و ئاوێستا و یەکەمین مرۆڤی نێرینە، یەکەمین ژن
فارسی کۆن، پەهلەوی و گرێکی، وەلاتینی و فەڕەنسی کۆن، ئینگلیزی و ئەرمەنی، بەلوچی، فارسی نوێ، مرد مردم، تاجیکی، مرد مردم. تێبینی لەسەر گرێکی. بڕوانە ژاڵە ئامۆزگار ئەحمەد تەفضیلی، زوبان پەهلەوی، ئەدەبیات و دەستوور، ئان تەهران 1380 لاپەڕە 153 کە وشەی مەردوم و مەڵتون مان لێوە وەرگرتووە. سەرنج بدانە وشەی مەڵتۆنی پەهلەوی لەگەڵ وشەی میلەتی کوردیدا بەراوردیەکەین کە زۆر جار وا بە گوێماندا دراوە کە گوایە وشەی میلەت باسڵ تورکیە. لێرەدا بە تەواوی دیارە کە چوون یەکن و سەرچاوەشان هەریەکە، کەواتە وشەی میلەت بەنجەکی ئێرانیان نەک تورکی. یەکەم بڕوانە میلەر باڤ فەرهەنگ فارسی بڕۆسی مۆسکۆ 1950 لاپەڕە 824 825 کەلوەنتارۆڤ یائی فەرهەنگی تاجیکی ڕۆسی مۆسکۆ 1955 لاپەڕە 241 ئابرامیان ڕا فەرهەنگی پەهلەوی فارسی ئەرمەنی ڕۆسی ئینگلیزی یێرێڤان 1965 لاپەڕە 95 فەرهەنگی فارسی بڕۆسی بەتەصحیح و اهتمام اليوری روبینچیک دەرد و جەلد موسکۆ 1970 لاپەڕە 491 و 492 ئەنسیکلۆپیدیای ئەفسانەی نەتەوەکانی جیهان بەڕی دووەم مۆسکۆ 1982 لاپەڕە 106 528 لاپەڕە 72 عەلی ئەکبەر دەهەخدا لغة النامە چاپی دووەم جیم 13 تەهران 1377 هیجری لاپەڕە 20627 دکتۆر محسین ئەبوالقاسمی ڕاهنمای زبانهای باستانیێران جەلد دوومە تەهران 1384 لاپەڕە 128 دکتۆر مەنوچار ئاریان پورکاشانی ڕیشەهای هەندی ئەوروپایی زبان فارسی ئەسفەهان 1384 لاپەڕە 467 جانەیت و فەرهەنگ ڕیشە شناسی ئەنگلیسی تەرجمە حەمید کاشانیان چاپی ئەوەل تاهران 1386 لاپەڕە 637 ئێستاش باگوێ لە شۆر و چیمەدانۆڤ کە دوو زمانەوانی گەورەی ڕۆسن بگرین بزانین دەربارەی ڕەچەڵێکی و شەهندە ئەوروپاییانی کە دەشێ بەرامبەر وشەی مرۆڤی کوردی ڕایان بگرین چیان وتووە بۆ دەربڕینی وشەی مرۆڤ لە زۆربەی زمانەکانی باکوور و ڕۆژاوی ئەوروپادا خۆیان بەستۆتەوە بە شێوەی زەوی و خاکەوە. وشەی هۆمۆی لاتینی سەرچاوەکەی هەمووسا کە زەویە. لە کاتێکدا لە زمانە خزمەکانی خوار و ڕۆژەڵاتی ئەوروپا ئێران و هەندیدا شێوەی مردووکراوە بە دەربڕی وشەی مرۆڤ وە گرێکی برۆتۆس، ئەرمانی مارت، فارسی کۆن مارتیا، هەندی کۆن مارتیا کە دەچێتەوە سەڕێگی MR واتە مەردن. تێبینی شۆر وە چیمەدانۆڤ لاپەڕە 71 لاپەڕە 73 بوو لاپەڕە 74 لە گروپی زمانە ئێرانیە کۆن و نوێکاندا وەک دەردەکەوێت. وشەی مرۆڤ لە ڕێگی مار ئەساسکراون. زمانی کوردیش کە یەکێکە لە زمانی ئێرانیەکان دیارە. وشەکانی مرۆڤ مرد مردوم دیستان هەر لەو ڕێگە پێگەنراون بۆی بە پێویست سێزانین بە شێوەیەکی قوڵ و فراوان و لە گەژ لایەکە و بچینە بن جوبناوانی ڕێگی مار دەهەغدا لا لێکدانی و ڕەچەڵک وەسڵی وشەی ماری فارسیدا نووسیوێتی لا پەهلەویدا بەرامبەرەکەی مارە لا سانسکریتیدا مارەیە. ئەموشە سانسکریتیە واتە مرەر یا کوژەری بەخشیوە لەگەڵ وشەی ئاوێستایی مەریە چون یەکن و سەرچاوی سازکردنی هەردووکیان ڕێگی مەری ئاوێستایی و فارسی کۆن و واتاکەشی مردن بووە. شایانی چەسپاندون و وتنیشەکە لێرەدا دەهغدا وشەی ماری کوردی بە نمونە هێناوەتەوە. دەربارەی وشەی مەردی فارسیش کە باوەتەی مرۆڤ بەکارهێنرێت ڕوونی کردوێتەوە کە بەرامبەری لە پەهلەویدا مەرتەیە، لە ئاوێستادا مەریتیایە، لە فارسی کۆندا مەریتیایە کە بە مرۆڤە ئینسان وتراوە بەرامبەریان لە هەندی کۆندا مەرتا بووە. تێبینی دەهغدا سەرچاوی پێشوو جیم 13 لاپەڕە 19935 بۆ 20627 ئەبووە قاسمیش ئەوەی دانەوە کە ڕێگی ماری فارسی کۆن واتاکەی مردن بووە. برایەمەوە وشەی فارسی کۆن لە فارسی نوێدا بەرامبەری مردە لاپەڕە 75 ئەمەش خۆی پاژماوەی مردی فارسی ناوڕاستە و لە ڕێگی ئاوێستاش کە واتەکی کوشتن بووە مەرگی فارسی دەری لێکەوتوتەوە. تێبینی ئەبوالقاسمی ڕاهنمایی زبانهای باستانی لاپەڕە 126 185 بەڕای داعی لە ئیسلام ئەموشە فارسیانە مرد مەرگ مردن مردم ڕەگ و ڕیشیان یەکە. تێبینی سید محەممەد عەلی داعی الئیسلام خوددا مزبان سانسکریت چاپی سوهام تەهران 1387 لاپەڕە 10
ئەریان پۆرکاشانی بۆ نیشاندانی ڕەچەڵێکی وشەی مرد ئەم وشەیان ئەوروپاییانی بەنمونە هێناوەتەوە. ئاوێستایی، مەریتا و ماشا، فارسی کۆن مەریتیا، پەهلەوی مارت و مرد، کوردی مرد و مێر، بەلوچی مار، سانسکریت مارتا و مارتیا و مانو، ئەرمەنی مرد، یۆنانی گرێکی مۆڕۆتۆس و بڕۆتۆس، لاتینی مۆرتێلیس، ئینگلیزی لە لاتینی و مۆرتاڵ، لە ئەنجامیشدا ئەم وشە و دوو ڕێگە هەندێک ئەوروپاییانەی لێ هەڵهێنجاون. مێری تێبینی ئەم نیشانەیە لەم کتێبەدا بەواتەی ڕەگ دێت، واتە ڕۆشیەگەم نیشانەی لەسەر بێت نیشانەی وەیە کە ڕەگە. نیشانەی ئەستێرە لە پەڕە 76 مێر مەهۆڕۆتۆ، کارسێکیان یەک ڕێگ و ڕیشە کۆنیان دەکاتەوە ڕەچەڵێکی وشەی مردیشی بردۆتە سەر ئەوان. تێبینی ئاریان پۆرکاشانی لە پەڕە 467. ئێستا با بڕوانینە ئەم پەندانە. مردی هۆشیار دەست بە کونێکان ناکات دووجار. مرد نانی مێردان لە مێردان قەرزە. مێردان ماڵی مردوم لە دەوری گردن. مردوم تۆبەی گورگ مەرگە. مرۆڤ بەقسە منجڵ بەئاگر. مرۆڤ تێبینی لەسەر مرۆڤ بەقسە منجڵ بەئاگر شێخ محەممەدی خاڵپەندی پێشینان چاپی 4 سلێمانی 2007 لاپەڕە 141 375 380 384 402. دەتوانین بڵین ئەو وشانەی لەو پەندانەدا هێڵیان بەژێردا هاتووە هەمیان یەک ڕێشە دەیانگرێتەوە، ئەویش مەڕە و هاوشێوەکانیەتی و واتاکەشی لە بنجدا مردنە. لاپەڕە 76. لە کوردیدا ژمارەیەکی یەجگار زۆر وشە هەن کە سەربەخۆ کار ناکەن. لەگەڵ ئەوەشدا دەچونە ناو پۆلەکراوەکانەوە. ئەمانەیان لە تەک کۆمپانیەنتی تردا ناو ئاوەڵناوی نوێ ساز دەکەن و بەشداریش لە پێگەێنانی ناوی ڕووداوداکەن کە جاری با چاوەگ ڕۆشتووە. ئەنجا لە سینتاکسدا وەک ڕەگی کرداریش فعل چالاکانە لە کاردان ئەمانە هەندێکیانن. ڕەگ لەگەڵ وشەی سازکرا و ناوی ڕوودا و ناو و ئاوەڵناو. ڕەگی نووسمانەیە، نووسین نووسینەوە، چیرۆگنووس ڕۆمان نووس، دەستنووس ئاریزەنووس، نووسینگە نووسەر نووسراو. ڕەگی گەڕ گرتن، داگرتن، هەڵگرتن، وەرگرتن، گرتنەوە. ماسیگەر، ڕێگر، باجگەر، جەلگەر، گرتە، کرێگرتە. ڕەگی درو، درون، درونەوە، دادرون، هەڵدرون، بەرەک درو، کفن درو، لێفە درو، لێفە درو، کورتان درو، پانی بەرز درو، پانی بەرز درو. ڕەگی کۆش، کۆشتن، کۆشتن، کۆشتنەوە، پیا و کۆژ، گاگۆش، دوورگۆش، دوور کۆژ، خۆکۆژی. ڕەگی زان، زانین، زانا، نەزان، زۆرزان، زمانزان، زانیار، زانیاری. ڕەگی ناس، ناسین، ناسینەوە، ناسنامە، بەشەرناس، خواناس. بڕ، بڕین، بڕینەوە، هەڵبڕین، دابڕین، قەڵەمبەر، دەستبڕ. لاپەڕە 77. گیرفان بڕ. لاپەڕە 78. ڕەگی تاش، تاشین، داتاشین، دارتاش، دارتاشی، سەرتاش، سەرتاشی. ڕەگی ماڵ، ماڵین، داماڵین، هەڵماڵین، ماڵینەوە، بەفرماڵ، دەسماڵ. ڕەگی فرۆش، فرۆشتن، فرۆشتنەوە، فرۆشیار، کوتاڵفرۆش، خۆفرۆش. ڕەگی زا، زان، برازا، کوڕەزا، کچەزا، سکوزا، زاوزێ، زاینی، میلادی. ڕەگی مەڕ، لەگەڵ ئەلۆ مۆرفەکانی مرد، مردی، مردایەتی، مردانە، نامرد، نامردی، مەرگ، مەرگە، مەرگە موش، جوانە مەرگ، سەرە مەرگ، مردوم. لا سەرودا مەرڤ، مەرۆڤ، مەرۆف، مەرۆڤی، مەرۆڤتی، مەرەڤتی، مەری، مەریتی. ڕەگی مێر، مێرد، مێردایەتی. لە سەرودا مێر، مێرایی، مێرد. مردن، مەراندن، دامرکاندن، دامرکاندن، دامرکاندنەوە. مردن، مراندن، دامرکان، دامرکاندن، دامرکانەوە. لاپەڕە 79. ڕەگی مەڕ، مردا مردو، مردو شۆر، نەمر، نەمری لە سەرودا مرن. بۆیە ڕەگی مەڕ و ئەلمۆرفەکانی
نمونەمان لەسەرودا بۆهێناوەتەوە چونکە باسەکەمان بە دەوری ئەو ڕێگەدا دەخولێتەوە. وردبوونەوە لە ڕێگی مەڕ و ئەلفۆرمەکانی و بەراوردکردنیان لەگەڵ ئەو گروپە ڕێگانەی تر کاوانیش لە بواری واتای فیڵدەواتایی زۆر گرنگ و لە بەرچاودا لە کاردان. دەمانگەیەنێتەوە ڕاستی کامان بە بەرهەمتر و باپێسترن و چەمکێکی زۆری ئەبستراکتیان لەوان زیاتر کۆنکرێت کردووە. ئەم چست و چالاکی ڕاستەوخۆ نیشانەی نرخ و بایەغدان و پێویستی مرۆڤە بەو لایەنە واتاییانەی بەمان پڕکراونەتەوە. دوای نیشاندانی هاوتاکانی ڕێگی مەڕ لە زمانی کوردی و گروپێک زمانی هەندۆڕۆپاییدا زانیمان کە واتاکەی مردنە. واتە لەو دوو شانەدا کە لەسەر بناغی ئەم ڕێگ و ئەلفۆرمەکانی بنیاد نراون نیشانەی تێبەتی و سەرنجڕاکێش لە ناوچوون و کۆتایی هاتن و فەوتانە. باشە چی وای لە مرۆڤ کردووە کە چەمکی مردن لە عەقڵ و هۆشیدا ببێت با بناغە و نیشانە و سیگناڵی تایبەتی، کاتێک کە ناو لە زیرەکترین و وریاترین گیانلەبەری سەرزەوی کە خۆیەتی نراوە لاپەڕەهەشتا بۆ وەڵام دانەوەیان پرسیارە گرانە پەنابەینە بەر مقەدەسترین سەرچۆی مسلمانان. کاویش قورئانی پیرۆزە خۆی گەورە و پەروەردگار جەلە جەلالوهو لە ئاەتی 185 سوورەتی ئالی عومران دەفەرمێت كل نفس ذائقة الموت، واتامۆ کەسێک دەبێت مردن چێژ بکات. ئێستا دوای ئەوەی کە پشتمان بە مەزنترین و پۆشکۆترین و گەورەترین مەرجەعی مسلمانان باست کە قورئانی پیرۆزە بۆمان دەرکەوت کە لەبەرچی چەمک و ڕێگی مەڕ کراوە با بناخی سازکردنی وشەی مرۆڤ. گوێگرانی خۆشەویست، لێرە داهاتینە کۆتایی بابەتی یەکەم لە بەشی دووەم لا کتێبی لەدەیەکبوونی وشە. بابەتی دووەم لە بەشی دووەم لا کتێبی لەدەیەکبوونی وشە لاپەڕە 81 چۆنێتی پێکهاتنی مێژووی ڕەگی مەڕ. پرۆسەی سازکردنی وشە لە هەڵقوڵانی بیر و چەمکەوە دەست پێکات و عەقڵ و هۆشیش بە چالاکی فیزیاوی باوشەی فۆنەتیکی دەیخاتە سەرزار. ئەمە ئەگەر هات و تۆ خۆت خاوەنی بیر و چەمکەکە بیت یا لە نێوان چەند زمانێکدا هاوبەش بیت و لە دەیکە زمانێکەوە مابێتەوە. بەڵام ئەوانەی تۆ خاوەنی نەبوویت ئەمەش ساختکردنەوەیان ئەوەندە ئاسان نییە. ئەوە مێشک دوای ئەوەی کە یاسەی فۆنەتیکی و فۆنۆلۆژی خۆی بەسەریدا دەسەپێنێت ئەنجا دەخرێتە کار. ئێمە ئەگەر جارێکیتە سەرنج بدەینەوە وشە تازە ساز بووەکان بەڵام ئەم کارتیان بە چاوی ستراکچەر دەبینن کە هەمیان لە ڕووی پێگاتنەوە لەو وشە و کەرەسانە ساز کراون کە پێشتر لە زماندا بە ئامادەکراوی هەبوون. کەواتە مێشک تەنیارکی لە یەکدان و لە قاڵبدانی فۆنەتیکیانی کێشاوە. تەمومەژی شاراوەی و دوورەدەستی و تەمەندرێژی و کەوتنە بەرچاپۆکی گومڕانی فۆنەتیکی و واتە و ئیکۆنۆمی و تاریک و لێڵی سەرچاوی سەرهەڵدان و بیر و چەمکەکانیان و مێژووی لەدایک بوونیان کە هی خۆت بوون و ڕۆژ و سەردەمی هاتنە ناو فەرهەنگ ئەگەر لە بنەڕەتدا لە پڕاشتەودوو هی زمانی تر بووبن ئەم لایەن و دیاردانە بەگشتی و زیاتر بەڕووکی فۆرم و واتێ ڕەگ و شەتاک مۆرفیمەکان دەگرنەوە. ئێمە لە ئەنجامی گەڕان و کنەکردنمان لە ئەسڵ و ڕەچاڵەکی چەمکی ڕێگی مەردا گەیشتن بەو ئەنجامی کە لە ڕووی واتەوە هەڵقوڵاوی بیر و واتەی مردن و مەرگە باشە. ئەی چۆن فۆنیمی میم زائیدەن بزوێنی کورد زائیدەن ڕا یەکیان گرتۆ و مەڕیان پێکهێناوە. بە وەڵامدانەوەم پرسیارە بەباشی ئەزانین کە لە پێشەوە بڕوانینە هەندێک لەو وشە فۆنەتیکیانەی کە لە کۆمەڵێک زمانی هندۆ ئەوروپاییدا بەکارهێنراون و بڕوانینە هەندێک لەو وشە فۆنەتیکیانەی کۆمەڵێک زمانی هندۆ ئەوروپاییدا بەکارهێنراون و دەشێ بەرامبەر وشەی مەرگ و مردنی کوردی ڕێیان بگرین. لاپەڕە 83 زمان لەگەڵ نمونەکەی. زمانی ئاوێستامان هەیە نمونە وەکو MARIYEITE یاخود MAHRKA. زمانی سانسکریتی نمونە MARIYATE یاخود MARATE یاخود MARTA یاخود MRTI- یاخود MARAS. زمانی فارسی کەون MAR- زمانی پەهلەوی نمونە MARG MURTAN MURDAN. فارسی نوێ نمونە مەرگ مردن. زمانی یاسی نمونە MARYN
یاخود MARG یان MARD. زمانی بەلوچی MARK یاخود MIRAG یاخود MIRAGH. زمانی پشتو نمونە MRAL یاخود MER یان MARG یاخود MRINA. زمانی لاتینی نمونە MORIOR یاخود MORS یاخود MORTIS یان MORI. زمانی فەڕەنسی نمونە MORT MOURIR لاپەڕە 84. زمانی ئیسپانی MUERTO یان MORIR یان MUERTE. زمانی ئیتالی MORTO MORIRE MORTE. زمانی ئەڵمانی کۆن MORD. ئینگلیزی کۆن MORD. سڵاوی کۆن MIRQ MRETI MRUTVU. زمانی ڕووسی UMERET یاخود UMIRAT یان SMERT. زمانی لیتوانی وەکو MIRSHTU MARINTI یاخود MIRTIS. لاپەڕە 85. وەک بینیمان وشە فۆنەتیکیەکانی ئەو زمانانە بە کوردیشەوە لە ڕێگی مەڕ و ئەلفۆرمەکانی ساز بوون. پاشۆڕبوون و قوڵبوونەوەیەکی زۆر بەدوای ئیتۆمۆلۆژی ئەم ڕێگەدا گەیشتونەتە ئەو ئەنجام و باوەڕەی کە بە دووری نەزانین ئەم ڕێگە لە بنجدا بەم شێوەیە دەنگی میم زایدەن پاشگری بزوێن و ڕام پێگات بێت و بەڵگەکانیشمان ئەمانەیە. یەکەم، مرۆڤ لە حاڵەتێکی ئازار پێگەیشتنێکی زۆردا یا نەخۆشی بێەوەی دەسەڵاتی بەسەر خۆیدا بشکێت دەنگ و هاواری لێ هەڵدەستێت یا ئاهۆ ناڵی دێت ئەمە کاتێک توانێت قسەکردنی مابێت. بەڵام لەسەر مەرگدا لەبەروی کە دەمی گۆناکات و خەریکە لە دەم دەکەوێت یا کەوتووە لە تاو ئێش و ئازار بەردەوام هەر مێتی. ئەو دەنگی لەو حاڵەتەدا لێ دێت وەک زنجیرەیەک بە دوایەکی دەنگی میم بەرگوێ دەکەوێت کە لە لووتیەوە دەردەچن. مرۆڤیش کە لە هەموو ژیانیدا بە تایبەتی لەو زمانانەدا کام دەنگە بەلووت دەردەکرێت و کوردی یەکێکە لەوان و لووتی بەوەڕە هێنرابێت و گەیشتی بێتە و حاڵەتە ناخۆشی نەتوانێت هیچی لە دەم بێتە دەر مێشک بۆ دەربڕینی ئەو حاڵەتە پەنا دەباتە بەرلووت کە پێشتر بە دەرکردنی ئەو دەنگە ڕاهاتووە. ئەوەش جێبەجێ کاتوە و دەنگەکە وەک سیگناڵێکە بۆ حاڵەتە وەک ڕیزێک میم هەندێکی تر دێنە بەرگوێ. لاپەڕە 86. لاگریکی کۆن و دەنگانی مرۆڤ لە حاڵەتی خۆشی و نەخۆشیدا لە دەمیان دێنە دەر کراوە بە بناغی تیۆریەک و وەسڵی زمانیان لەسەر بنیادنەوە و لە زمانەوەنیدا با ئینتەرێکشناڵ سیۆری ناسراوە کە دەشێت لە کوردیدا پێی بوترێت تیۆری هاوار و ناڵە. گوژبیری ئەم تیۆریە لای چەند زمانەوانێک بە کورتی بەم شێوەیەیە. تێبینی لەسەر گوژبیر ئێمە بۆ یەکەم جار زاراوی گوشبیرمان بەرامبەر بە خیلاص الکەلامی عەرەبی لە ڕێگی گوش زایدەن بیر واتە گوشراوی بیر ساز کردووە. ئەلف، وشە سەرەتاییەکانی زمان ئەسڵێکی هاوار و ناڵەیان هەیە کە بە غەریزە لە دەنگی هەستپێکراوی مرۆڤ دروست بوون. با یەکێکە لە تیۆریەکانی پەیدابوونی ئەسڵی زمان. با پێم تیۆریە زمان لەو هاوار و ناڵە و قیژە عەفەویانەوە لە خۆ پەیدا بووە کە مرۆڤ لە تەک حاڵەتی خۆشی و نەخۆشیدا لە دەمی دەرچوون. تێبینی ئەخمانۆفە ئۆ سین فەرهەنگی زاراوی زمانەوانی مۆسکۆ 1966 لاپەڕە 473. پ بە پێم تیۆریە مرۆڤ لە سەردەمی کۆن و سەرەتای لە دەرکردنی هاوار و دەنگی غەریزەی حەیوانیەوە گۆڕاوە بە دەرکردنی دەنگی سروشتی. لایەنگرانی ئەم تیۆریە ئەو دەنگ و هاوارانی کە لە حاڵەتی خۆشی و ناخۆشیدا لە دەم هاتوونەتە دەر بە سەرچاوی سازبوونی هەموو شەیەکی دادەنێن. لە سەدەی 18دا ژان ژاک ڕۆسۆ یەکێک بووە لەوانی پشتگیری لەم تیۆریە کردووە. تێبینی ڕیفۆرماتسکی لاپەڕە 467. دال لایەنگرانی ئەم تیۆریە لایەن وایە زمان بۆ یەکەم جار لە یەکگرتنی دەنگە زمانێکیان لە قالبێکدا پەیدا بووە
تێبینی بەرانیکۆڤا لاپەڕە 330 لاپەڕە 87 لە ڕاستیدا ئەم تیۆریە لەناو ئەو تیۆریانەی کە لە بواری پەیدابوونی ئەسڵی زماندا کە تا سەدەی 20 چاوتوێ کراون شوێنی خۆی هەبوو و حسابی بۆ کراوە. با پشت بەستن بەو تیۆریە بەڕای ئێمە دەنگی یان فۆنیمی میمی سەرەتای ڕێگی مەڕ بنجەکەی هاوار و ناڵەیە. بەلامانەوە گرنگە کە هەر لە چوارچێوەی ئیتۆمۆلۆژی ڕێگی مەڕدا ئاماژە بۆ خاڵێکی سەرنجڕاکێش بکەین کە هەر پەیوەندی بە ئەسڵی ئەم ڕێگەوە هەیە. ئەویش ئەوەیە کە یەکێک لە گروپە زمانیە گەورەکانی جیهان گروپی سامی و حامیە کە بە درێژایی مێژوو لەگەڵ زمانە هەندوو ئەوڕۆپاییەکاندا لەبەر زۆر هۆ لەوانە نزیکی شوێنی نیشتەجێ بوون کە زۆرجار تێکەڵ بە یەکتریش بوون، جەنگ و شەڕ و شۆر، بیر و باوەڕ و ئاین، بازرگانی و هیتریش هەمیشە لا کۆنتاکتدا بوون لە زمانی عەرەبیدا کە زمانی قورئانی پیرۆزە زمانێکی گەورە و بەرفراوانی سامیە لەناو ئەو وشانەی کە لە ڕێگی مات ساز بوون. لاپەڕە 88 لەمەوت بەرامبەر بە وشەی مردنی کوردیە. وشە عەرەبی و کوردیەکەش بە دەنگی میم دەست پێ دەکەن. وشەی مەوت بەرامبەر بە وشەی مردنی کوردیە. لە ڕێکێتی کاگەوات ئەلۆ وشەی مەوت بەرامبەر بە وشەی مردنی کوردیە. وشە عەرەبی و کوردیەکەش بە دەنگی میم دەست پێ دەکەن. لاپەڕە 88 لە کوردیدا تووشی هەندێک وشا بین کە لە ڕێگی ماتی عەرەبی دروستکراون وەک مەیت، مەیتخانە، دارەمەیت، مۆتەکە. وشەی متیش کە بە دەنگێکی بێبریسکی مردوو دەوترێت دیارە گۆڕاوی وشەی مەوتی عەرەبیە. بەڵام مات مەت کە لە موشۆ ئیدیۆمانەدا هەن مات و مەلۆل، خۆلێ ماتدان، خۆلێ متکردن. پەیوەندیان بە ماتی بە ئەسڵ عەرەبیەوە نییە، بەڵکو ڕاستە و ڕاست لەگەڵ ڕێگی مەت کە لە موشە سانسکرێتیانەدا دەبێنرێت. بیری لێکراوە. ماتە، بیر، تەسەور، ماتی لێک دەدەن. تێبینی بارۆ لاپەڕە 99 کەواتە ئەو وشە کوردیانەی لە ڕێگی مات و مەت ساز بوون وەک سانسکرێتیەکان بەزەقی. کەواتە ئەو وشە کوردیانەی لە ڕێگی مات و مەت ساز بوون وەک سانسکرێتیەکان بەزەقی واتای بیر و بیرکردنەوەیان پێوە دیارە. بامجارە لە واتای ئەو دوو گروپە وشە عەرەبیە وردبینەوە کە بە ڕوون و ئاشکرا لە ڕێگی مەر پێگەهێنراون. ئەلەف ئەلمەڕ مرۆڤ پیاو، ئیمڕەئە ژن مەڕوع پیاوەتی، بە دەمار تەدمیر مەدمەڕە مەدمەر. ئەمانە واتایەک کۆیان دەکاتەوە کە فەوتاندن و لەناوبردن و کوشتنە. گوێگرانی خۆشەویست لێرەدا هاتینە کۆتایی بابەتی دووەم لە بەشی دووەم لە کتێبی لەدایکبوونی وشە. لاپەڕە 89 ئێمە وای بۆ دەچین ئەم مەڕەی کە لە وشە عەرەبیانەدا دەیان بینین دەکرێت بەرامبەر بە مەڕی هێندە ئەوڕۆپایی ڕابگیرێت و لەوەش دەچێت کە لە ئەسڵدا سەرچاوەشیان هەر یەک بوو بێت. دووەم بەڕای ئێمە بەشی دووەمی ڕێگی مەڕ لە بنجدا سۆفیکسی بزوێن و ڕە با پەسەندمانزانی لە ڕێگەی ئەو لێکۆڵینەوەوە کە لەلایەن داعی ئەلئیسلامەوە لە دەربارەی ڕێشەی پەدەر مادر برادر دختری فارسی کراوە بۆ ئەسڵی ئەم سۆفیکسا بچین. ئەو نووسیویەتی ئێمە وەختی هەمووشانە بەکارێنی نازانین کامانە سازێنراون. وشەی دێرتر کە کەوتونەتە کۆتایی هەرێک لە وشانە نیشانی ئیشکەری و بۆشیانە بووە واتای تریش ببەخشن. لە سانسکرێتیدا پاوپی واتیان پاراستنە و پایدنی فارسی ژەمان واتە بەخشێت. تر کە نیشانی ئیشکەریە دەچێتە سەر زۆر وشە. پدر لە سانسکرێتیدا پیترە کە گوایە لە خێڵە ئاریەکاندا هەرکێوە بووە خێزانی پاراستووە. تێبینی داعی ئیسلام لاپەڕەدا. ئەمانش چەند وشێکی سانسکرێتی ترن کە واتەی ئیشکەری و خزم و کەس دەبەخشن و بە یارمەتی سۆفیکسی تەر سازکراون. لاپەڕە 90 وشەی سانسکرێتی و واتاکەی بە کوردی ماتەر دایک، پیتەر باوک،
براتر برا، دەتەر دوێت کچ، جاماتەر زاوە، ناپتەر نەوە، یاتەر بووک یا براژن، داعی ئیسلام لاپەڕەدا بارۆ لاپەڕە 133. بارۆنی سیوێتی لەناو ئەو پاشگرانەدا بە ئار کۆتاییاناتوە لە سازکردنی ناوی پیشەی خەڵک تەنیا پاشگری تەر بەرهەمدارە. لاپەڕە 91 تەر لەم ئەرکەبینینیەدا بۆی هەبوو بە شێوەی ئار کە فۆرماسانەکەیتی بەکاریش بێ. تێبینی بارۆ لاپەڕە 133. ئێستاش با سەرنجی هەندێ ناوی بدەین کە لە چۆن زمانێکی ئەوروپای کۆن و نوێدا بە یارمەتی چەند سۆفێکسێکی لێکچوو لە فۆرم و ئەرکدا و خاوەن یەک ڕەگوڕی 6 لە بەنشدا سازکراون. ئەو پاشگرانی کە هەوشانەیان پێگەناوە تێکڕاییان لەگەڵ پاشگیری تەڕی سانسکرێتیدا لە یەک سەرچاوەوە داکەوتون. لاپەڕە 92 زمان نمونە سۆفێکس. زمانی لاتینی نمونە ئەو کەسی کە لە کتێبخانەدا کار دەکات کارمەندی کتێبخانە. سۆفێکس ARIUS فەڕەنسی کارمەندی کتێبخانە. BIB LIOTHECAIRE سۆفێکس AIRE ئینگلیزی سکرتاری ARY ئەڵمانی سکرتێر SEKRETAR سۆفێکسی AR نوێنەر KOMISSAR سۆفێکسی AR مایسگر FISCHER ڕووسی لاپەڕە 93 ڕووسی کارمەندی کتێبخانە BIBLATEKR ئاری سووک نوێنەر KOMICAR خاوەن خەڵەتی ساڵانە YOBILYR تێبینی زمانی لاتینی بەسەر پەرشتی یارخۆ VE لەگەڵ لە بۆدی VE چاپی دۆ مۆسکۆ 1969 لاپەڕە 133. هەر لە ئینگلیزیدا بە یارمەتی سۆفێکسی ER کە ئەلمۆرفی ئەوەی سەرەوەیە ئەموشانە سازکراون. ئەسیر PRISONER کەسی بەریتانی بریتیشەر خوێنەر ڕیدەر تێبینی میشکۆڤ ئۆد وشەسازی زمانی ئینگلیزی ئەمڕۆ مۆسکۆ 1976 لاپەڕە 40-45. لەو نەخشەی سەرۆدا ڕنگدانەوەی ARIUS لاتینی بەڕوونی بەسەر گشت وش ئەوروپیەکاندا دیارە وەکە بینین. سۆفیکسی AR بە ئەلمۆرفا جیاوازیەکانی و ئەمڕۆ لە زمان ئەوروپیەکاندا بەشداری سازکردنی ناوی کار و پیشاکەن لە زمانی کوردیشدا. سۆفیسکی زوێن ئارکە لە موشانەدا بەدی دەکرێت. لاپەڕە 94 نووسەر دانەر خوێنەر نوێنەر تێکۆشەر بینەر دەرهێنەر کۆمەڵە گۆشی تر. بێگومان یەکێکە لە ئەلمۆرفی تەر سانسکرێتی و ئایاری ئەوروپایی لە کوردیدا وشانی کە بە یارمەتی بزوێن و ڕاپێکێنراون واتێ ئەرک و کار و پیشەی کەسێکیان ئەو بارودۆخی کە ئەو کەسەی تێدایە و کات بەچیەوە بەسەرەبات دەگەێنێت کەواتە ئێستا گەیشتین بەو ئەنجامەی مریش کە لە میم زائیدەن بزوێن و ڕاپێگاتوە مەبەست لەو کەسەیە کە لە تاو ئێش و ئازار و نەخۆشی ئەمێتی و لە حاڵەتی سەرەمەرگدایە. پوختی ئەنجامەکەمان ئەوەی کەواتەی بەنجی مرۆڤەوەیە کە گیان لەبەرێکە هەرچەندە بژی مردن کۆتایی بە ژیانی دێنێت. بە مەبەستی بەرچاوڕوونی بەم وێنەیە هەندێک لە وشە سەرەکیانە نیشان دەدەین کە لە ڕێگی مار ساز بوون. لاپەڕە 95 مردن مرن مەری مەرێتی مرۆڤ مرۆڤی مرۆڤتی مەرگ مەردا مردوو مرد مەردایەتی مردوو کە لە ڕێگی مەڕەوە هاتوون. وەکە بینین ئەو وشانە لە ڕووی واتاوە کۆنکرێتیان ئەبستراکتن کاتیگۆریەکانیشیان بریتین لە ناو ناوی ڕوودا و ئاوەڵا و پاست پارتیسپڵ زۆربیان بۆ مرۆڤ خۆی بەکاردێت تیاشیانە هەیە کە بۆ گیانەبەری تریش بەکاردێت وەک مردن. لە فەرهەنگی زمانی هێندۆئێرانی کۆن و نوێکاندا تووشی چەندین وشابین کە باوەڕمان وایە وەشی بۆچین لە ڕێگی مار ساز بووبن. لاپەڕە 96 بەباشی زانین جارێ بەم نەخشەیە هەندێکیان بخینە ڕوو دواتر لە ڕووی واتاوە سەرنج و تێبینیەکانی خۆمان بەرامبەریان دەرببڕین.
وشەی کوردیمانەیە کە لە بەرامبەری لە هەندێک زمانی هێندۆ ئێرانی کۆن و نوێدا واتاکانیانەیە. مێرولە لا دیالێکتی گەوران موریچە. ئەم ڕێگانە MORWI بناغی وشەی هەندۆ ئەوروپاییەکانە یا دەربڕی مێرون. لە ئاوێستادا MAOIRI لە پەهلەویدا MORCAK فارسی مورچە تالیشی موش. موخمانەیە وشەیەکی کوردی تر موخ پاش دەربڕینی موخ پاش پەڕینی دەنگی غێ لە موشانەدا بەدیەکرێت. مراوی بەم شێوەیە پێگاتووە. مرخ زەیدەن ئاو زەیدەنی مورخاوی مراوی مریشک بەم شێوەیە پێگاتووە. لاپەڕە 97 مرخ زەیدەن هیشک مری هشک مریشک مامر بەم شێوەیە پێگاتووە. ما زەیدەن مرخ مامر مریچلی لە گۆرانداواتە چۆلە. لە سانسکریتیدا MRGA ئاوێستا MRRA پەهلەوی MURW MURVK فارسی مرخ. مرۆر ئەو ڕووەکە تاڵەیەکە لەگەڵ گەنمدا دەڕوێت. مۆرانە فارسی موریانە مورچانە. مێش مەگەز مێشولە لە سانسکریتیدا MAKSA ئاوێستا MAXSI پەهلەوی MAYS MAGAS فارسی مەگەز. ئەم ڕێگە هەندوو ئەوروپاییانە MUS MUKYON MUSA بناغی سازکردنی وشەی مێشی کوردی و هاوگروپەکانین. مڵە گۆران هوڵە ووڵە. لاپەڕە 98 مشک موش لە موشە کوێرە مەرگە موش لە گۆراندا مەڵە. لە سانسکریتیدا موشە موشی موشکە تێبینی. ئەم موشە سانسکریتیانە لە ناوی ڕووداوی چاوەک موش کە لەو زمانانەدا واتاکەی دزین بووە سازکراوە چونکە ئیشی ئەمگیان لەبەرە لە ماڵ و زەرعەتدا دزینی دانەوێڵەیە بڕوانە داعی سەلام لاپەڕەدا. وشەی MOUSE ئینگلیزیش ئیتۆمۆلۆژیەکەی براوەتەوە سەر ڕێگی هیند و ئەوروپای کۆن MUS کە لە گرێکی و لاتینیشدا هەر بە شێوەی MUS بەرچاو دەکەوێت بڕوانە جان ئەیتو لاپەڕە 795 پەهلەوی MUSK فارسی موش تاڵیشی مۆرە تێبینی. بۆ وەرگرتنی ئەو نمونە هێندۆ ئێرانیانە بە گشتی سوو لەم سەرچاوانە وەرگیراوە. موبەت فیروس ئەزەرگشە سەب بەخشی ئەز فەرهەنگ ئەوستا ئەسفەهان 1337 ئابرامیان ئەبولقاسمی ڕاهەنمای زەبەنهای باستانی ئێران. جیم 2 ئاریان پورکاشانی ئەیتو مەلیر بە ئەڤ پیرەیکۆ لام ئا فەرهەنگی تاڵیشی ڕووسی دکتۆر محەممەد تەقی ئیبراهیم پور واژانامەکردی فارسی تەهران 1373 تێکڕایە وشانەی سەرە و بەمار و مێرووشەوە بەدەنگیمە دەست بێدەکان و ئەلمۆرفی مەرن خاڵ و نیشانی هاوبەش لە وشانەدا چەمک و بیری زەرەر و زیانە کە لەسەری بنیاد نراون. لاپەڕە 99 یەکێک لەو گیان لەبەرە زیان بەخشانی کە لەو نەخشەیەدا نابی براوە و لە هەموو سوچ و کۆژبنێک و ئەرز و ئاوێک و بارودۆخێکدا ئەرز و ئاو و بارودۆخێکدا ژیاوە و مرۆڤ لە هەموو جیهاندا دا و بێداوێتی بەدەستەوە نەیتوانیوە خۆی لە ڕزگار بکات مشک بە باشمانزانی لێرەدا لە ڕووی مۆرفۆلۆژی و ئیتۆمۆلۆژیەوە سەربەخۆ لێ بدوین. لە زمانی کوردی داوشەی مشک کە بچووکراوەی حوشە و بە یارمەتی پاشگیری کاف کە لە بچووکردنەوەی یا بەخشینی واتای ناسک و نازداری ناودا پسپۆرە بە تێپەڕبوونی کادوای لێ هاتووە کە وشەکە بێ ئەو پاشگرە بە تەنیا بەکار نایەت. ئێستا لە زمان داوترێن مشکی بچووک یا مشکی گەورە لە حینبوونی دواتربوون بە بەشێکی جانەبەوە لە وشە سۆفێکس یا پاشگیری داڕێژەر بە وشانی کە بۆ مەبەستی سازکردنی وشەیەکی نوێ پەنایان بۆ برێت. دیاردەیەکی یاسای مۆرفۆلۆژی و ئێماگەر لە ڕێگەی ئیتۆمۆلۆژیەوە نەبێت قەدەست بەوە ناکەن کە وشەیە لە بنجدا داڕێژراو بووە. ئەمانی خوارەوە بەشێکن لە وشانی کە پێشتر بە یارمەتی پاشگر دروستکراون ئەو بەشانی کە هێڵمان بەژێر دەهێناون پاشگر بوون کە ئێمە ئێستا ناتوانین لە بناغە وشەکە گیان بکەینەوە و بامان واتاش بەکاریان بێنین. نمونە سۆسکە مەشکە پەیتووکە گوێرەکە چۆلەکە تەپۆڵکە تۆڵەکە توورەکە زیبکە ژیشک نۆک کەپەک نوک تامیسک سیسرک زیبکە. لاپەڕە 100 کەرە
پۆپنە، پینە پەڵپینە، گورچیلە پڕپۆڵە، بازن شوان، گلەیی مرابی و هەندێکی تریش. ئێستاش هەر وەک زمانی سانسکریت وشەی موشمان لە پێگاتی چەند وشەیەکدا هەیە کە چەم کۆبیری دزین تا ئەمڕۆ بە تەواوەتی تێیدا بەدی دەکرێت. دزین خۆی لە خۆیدا هەوڵدانە بۆ دەستکەوتنی شتێک لە خاوەنە ڕاستەقینەکەی، واتە بە ناقانونی و ڕێگەی پێچەوپێچ و فڕۆفێڵ ماڵی یەکێک ببرێت بۆ یەکێکی تر. یەکەم، وشەی ماشینەوە کە ناوی ڕووداوە بۆ نمونە کاتێک دەوترێت فڵان کەس، هەموو شتەکانی ماشیەوە بۆ خۆی، واتە هەمووی بەنادروست و بەناڕەوا و فرت و فێڵ بۆ خۆی بردووە کە ئەمە دزیەکی ئاشکرایە لە بنجدا لە ڕێگی موش ساس کراوە. دووەم، موشێن ناوی یاریەکە لە موش زەئیدەنێن پێگەنراو. لەم یاریەدا کە یاریکرد تیل دەکات هەوڵ دەدات لە زۆرترین موش بدات کە داکراون. ئەمەش دیسانەوە دەستکەوتێکە بەنادروستی دێتە گیرفانەوە چونکە جۆرەها گزی تێدا دەکرێت کەواتامەش سازبووی ڕێگی موشە. ئێمە لەوە گەیشتین کە ڕێگی مەڕ لە مرۆڤ داواگەێنێت کە ئادەمیزاد لە کۆتاییدا خۆی لە ناوە چێتوە مرێت، بەڵام ئەم جاراوانەی بە یارمەتی مەڕ ساز کراون ئەوان خۆیان هیچیان لێ نایەت و نامرن. لاپەڕە 101 بەڵکو دەبن بەهۆی کوشتنی خەڵکی و لە ناوبردنی زەراعەت و کوشت و کاڵەکانیان و کەلوپەلی ناوماڵیشان دەرناچن لە دەستیان. نیشانە و سیگناڵی تایبەتی لە چەمکی ئەم جارەدا کە زەرەر و زیان و کوشتنە ئەو کاتە لە مێشکی خەڵکیدا گەڵاڵە بووە کە مرۆڤ کۆمەڵەکەی بووە بە کوشت و کاڵ و دیارە لەم قۆناغی ژیانیدا کە قۆناغی پێخست لە ناو شارستانیەتە سەرچاوی سەرەکی ژیانی لە پاڵ بەرووبوومی هەژەڵە ماڵەکاندا بەرەمە کوشت و کاڵەکان بووە. لەبەرەوە هەرزوو هەستیان بەوە کردووە کە چ شتێک زەرەر و زیان بە خۆیان و زەراعەتەکەیان نەگەیەنێت. نیشانی ئەو بیرکردنەوەیانەیان لەو گیان لە بەرەوڕوەکانەدا هەست پێ کردووە بۆیە کردویانە بە بناغی ناوەکانیان. ئێستا شۆساژ مرۆڤ چەندەها وەسیلەی بۆ لە ناوبردن و خۆپاراستن لەو گیان لەبەرانە بەکارهێناوە. داچەقاندنی داهۆڵ یەکێکە لە شتانی مرۆڤ بۆ ترساندنی پەلەوەر و تێر و تووڕ و دوورخستنەوەیان لە زەراعەت باخ و باخاتەکانیان کە پەنای بردوۆتە بەر. باڵندە هەمیشە مای بەفیڕۆدانی ڕەنجی جوتیاران بووە. ماوەیەکی زۆری بیستوە و مرۆڤ زۆر بەگرانی توانی بێتی هەندێکیان ماڵی بکات، بەڵام ئەمانیش لەگەڵەوەدا کە خەڵک لە خۆیان و بەروومەکانیان سودمەند بووە تاکۆ مرۆکەچی سەرچاوی نەخۆشی و ڤایرۆس بڵاوکردنەوەن. نەخۆشی ئەنفلۆنزای باڵندە باشترین نمونەیە. ئەو چەمکۆبیری ناوی ئەو گیانلەبەرانی لەسەر بنیادنراوە دوو فاقەیە. یەکێکیان زەرەرەکەی زۆر جار بە مردنی کەسێکە دێت. لاپەڕە 102 کەمار و مێڕوو پێوی دەدات. ئەوی تریان زیان گەیاندنە بە زەراعەتەکانیان کە زۆر جار داخانیان دەکەن و خەڵکی ڕەنج بەبا دەکەن. ئەم چەند پەندە ژەندێ لە وشانەیان گرتوۆتە خۆ کە شێوە چەمکەکانیان کوشتن و زیان بەخشینە. دەست بدەرەدارێ بکوژە مارێ مارانگەس لە خشەی مار و مێرووە ترسێ. مار مێروو دیارێ مێروولە قاچە کولێ. مێروولە وەک مێشە سەگانە وایە بار شتێکەوە نیشێت لی نابێتەوە. مێشە سەگانە مێشولە کۆمەڵ بن فیلی خەدا. مێشولە بۆی گوڵەگەنمێکەوە 100 گوڵە مۆر زیوان ئەو ئەخواتەوە. گوڵە مۆر زیوان تێبینی خاڵ لاپەڕە 109 370 216 216 40 394 94 لێرەوە فراوان بوون و تەنینەوەی سنووری واتای بنجی مەڕمان بۆ دەردەکەوێت کە چۆن لە پێشدا نیشانە بوو بۆ مردنی مرۆڤ خۆی، بەڵام دواتر بووە بە نیشانە بۆ مراندنی بەرووبووم و سەرۆت و سامانی مرۆڤ. بەمەدا ئێمە دەگەینەوە باوەڕ و قەناعەتە بەو بێنین کە وشە دەربڕی چەمکە چەمکی ژەڵقوڵاوی خستی بیر و هەستی مرۆڤە کە هیچ کاتێک بێبناغە نەبوو و هەروە بە ئاسانی سەری هەڵنەداوە. لاپەڕە 103 وشەکانی زمانەکەمان کاتی خۆی لەسەر بناغی نیشانەی تایبەتی بەشە چەمکەکان بنیادنراون، بەڵام بەداماودەم لە پشتێکەوە بۆ چەند پشتێکی تر و بە تێپەڕبوونی زمانێکی زۆر بەسەر لە دایکبوونیاندا و نەمانی ساسکە ڕاستڵەکانیان لە ژیاندا و نەچەسپاندنی لایک دۆکۆمنتی نووسرا و گەلێ هۆی تر کارێکی وایان کردووە کە ئەمڕۆ هەروە بە ئاسانی نەتوانین بگەڕێنەوە بەو سیگناڵە تایبەتانی کە لە سەرەتای دروستبوونیاندا خوڵقاندوونی. گوێگرانی خۆشەویست، لێرە داهاتینە کۆتایی بابەتی دووەم لە بەشی دووەم لە کتێبی لە دایکبوونی وشە. بابەتی سێم لە بەشی دووەم لە کتێبی لە دایکبوونی وشە لاپەڕە 104 وشەی پیاو. یەکێک لە هەرە وشە ئەکتیڤە بە بەرهەمەکانی فەرهەنگی بنەڕەتی زمانی کوردی دیالێکتی خوار و وشەی پیاوە. لە سەرروودا بەگشتی وشەی مرۆڤ مێر زەلام و لە گۆراندا پیاو، لە هەندێ ناوچەشدا وەک زەها و پیاگ بەرامبەر پیاوی دیالێکتێکی خواروون.
ئەم وشەیە 4 جۆر واتە بەخشێت کە بەم شێوەیە دەیخێنە بەرچاو. پیاو واتەی یەکەمی مرۆڤ، واتەی دووەم نێرینەی گەورە بە عەرەبی ڕەجل، واتەی سێەم مێرد یاخود شوو یاخود هاوسەر بە عەرەبی زەوج، واتەی چوارەم کوالێتی ئازا جەسوور لێهاتوو بەتوانە بە شەرەف. لاپەڕە 105 گرنگی وشە بەلای فەرهەنگەوە واتاکەی ئەو فیلدەشەکە ئەندامەتیایدا و هەر ئەوەشە سنووری بەکارهێنانی و پێزی لە سازکردنی وشەی نوێدا دیاری دەکات. بۆیە سەرەتا وەی بە چاک دەزانین کە بۆ دەرخستنی با پێزەکەی هەندێک لەو کەرەسە زمانیانەی کە لەم ساز بوون بخەینە ڕوو، دواتر ئیتۆمۆلۆژیەکەی چاوچێ دەکەین. وشەی لێکدراو، وشەی داڕێژراو، ئیدیۆم و پەند. وشەی لێکدراوی پیاو چاک بیکەین بە داڕێژراو دەبێت با پیاوەتی، ئیدیۆم و پەند ئیدیۆ. پیاو خراپ بێ پیاو، پیاوی تەنگانە. پیاو ماقۆل بێ پیاوی، پیاوی نان و پیاوی ناو پیاوان. پیاو کۆش ناپیاو لە پیاوەتی کەوتووە. پیاو خۆر پیاوانە، پیاویان پیاو بوتووە. کەرپیاو پیانە، پیاو پێی ناوێرێت. گردە پیاو پیاگانە پەن، گردە پیاو کەڵە پیاو پیرە پیاو بۆرە پیاو پیاگانە. پەند پیاو ئەو پیاوەیە لە قسەی خۆی پەشیمان نەبێتەوە، پیاوی سەرڕاست شەریکی دەوڵەمەندە. پیاو بەتەمای دراوسێ بێ بێشێ و سەرانێتەوە. لاپەڕە 106 پیاو کاگوڵۆڵی کەوتە لێژی کەس خاسی پێنایەژی. پیاو لە ماڵی خۆیدا ملیشە ئاپەڕێنێ، پیاوەتی بە ئیشە نەک بە ڕیشە. پیاوەتی ئەگەر بەڕیش بێ سابرێن لامو کەس پیاوترە، خۆت بکوژی بۆ بۆرە پیاو ئەڵێ بە دەردی خوا مەرد. تێبینی خاڵ لاپەڕە 119 بۆ 122 و 177. پێشتر بە نمونەوە لە زمانە ئێرانیە کۆن و نوێکاندا نیشانماندا یەکێک لەو وشانی ڕێگی مەڕی سەخس کردووە مەردە، هەر بە مەبەستی تێگەڵ کێشکردنیان جارێکی تر نمونەی چەند زمانێکیان دەهێنینەوە. سانسکریت MAR مارتا مارتیە، ئاوێستا ماریتا، فارسی کۆن مارتیە، پەهلەوی مارت مرد، بەلوچی مرد، فارسی مرد، تاجیکی مرد، تاڵیشی مرد، کوردی مرد مێر. لە فارسی ئەمڕۆدا وشەی مرد بە سێ واتە بەکاردێت. لاپەڕە 107 مرۆڤ پیاو، مێرد لە تاجیکیشدا بە هەمان شێوەی فارسیە، لە تاڵیشیشدا کە فۆرمەکەی مێردە هەروەک ئەوانە. تێبینی بڕوانە میلەر لاپەڕە 124 کە لە نەتارۆڤ ئی لاپەڕە 214 پیریکۆ لام ئا لام 138. لا دیالێکتی خواروی زمانی کوردیدا مرد بەم سێ واتایە بەکارهاتووە. یەکەم مرۆڤ ناو، دووەم ئازا و جەسوور ئاوەڵناوی کوالێتی، سێەم کە فۆرمەکەی مێردە بە هاوسەری نێرینە و بە پیاویش دەوترێت. ئەم پەنداناش نمونەی هەر سێ واتاکەیە. مردی بە ئاگر، مردی بەر ئاگر کونی لە جەرگانیە. لێرەدا واتەی مرد مرۆڤە، یا مرد بە یا لە پەنای مەردا بە. مردی وشەی یەک، مردی وشەی دوو کوالێتیە. ژن لە ساجێ، مێرد لە حەجێ، پێکەوە گەیشتنەجێ. مێرد واتە هاوسەر. لاپەڕە 108 دەتوانین ئەو گۆڕانە دەنگی واتەیانی کە بەسەر مەردە هاتوون بەم نەخشەیە بخەینە ڕوو. مرد مرۆڤ دەکرێتە دوو جۆر. جۆر یەکەم مێرد زەیدە نێر بەواتەی پیاو، مێرد هاوسەر زەئیدە نێر. جۆری دووەمی مرد ئازە و جەسوور زەئیدە نێر پیاوێکی مەردا، زەئیدە مێ ژنێکی مەردا. لاپەڕە 109 گومانی تێدانیە کە لە زمانی کوردیشدا هەروەک لە زمانە ئێرانیەکانی تردا لە سەرەتادا وشەی مرد دەربڕی چەمکی مرۆڤ بووە، بەڵام دواتر مێردە لێ پەیدا بووە کە بە پیاو وتراوە. بۆ نمونە وشەی داڕێژرا و پیرەمێرد لە پیر زەئیدەن بزوێنی کورد زەئیدەن مێرد پیاو ساز بووە. پاشان پسپۆڕی پەیدا کردەوە بۆ بەناو بۆ هاوسەری نێرینە و تا ئێستا لەم چوارچێوەیەدا ماوەتەوە. ئەمە ئەوە دەگەیەنێت کە مرد تەنیا لە قۆناغێکی مێژووی تایبەتیدا بە واتەی مرۆڤ بۆ جنسی نێرینە و مێینە کاری پێکراوە. ئەنجا وەک کوالێتی ئازایەتی و پیاوەتی و لێهاتوویی بە هەردوو جنسەکە بەکار هاتووە و بەکاردێت، بەڵام کە بەرامبەر پیا و خراوەتە گەڕ ئەمەیان لەوە دەچێت کە زۆر بەردەوام نەبوو بێت. بەڵکو سنووری بەکارهێنانی زۆر تەسک بۆتەوە و تەنیا باوسەری نێر وتراوە و تا ئێستاش هەر لەم بوارەدا ئیش دەکات.
بەمەش نەگەر گۆڕان بەسەر کەم و زۆری بەکارهێنانیدا هاتی بێت واتە کەشی هەر گۆڕاوە و لەو بەربڵاوی پێشوویەوە کە بە هەموو پیاوێک وتراوە تەنگ بۆتەوە تەنیا بۆ هاوسەر بەکاردێت کەواتە ئەمڕۆ مرد سینۆنیمی مرۆڤ نیە و مێردیش با سینۆنیمی پیاودانەنرێت. ئێمە ئەمڕۆ ناتوانین لە باتی فرێزی مرۆڤی کۆن بڵێن مەردی کۆن یا لە باتی دەپیا بوترێت دەمێرد. ئەم گۆڕان و ئاڵوگۆڕکردنی کە بەسەر مەردا هاتووە بەسەرەوەتەوە بەکارکردنی ئەو فاکتۆرە نازمانیانی کە بە گوێرەی بارودۆخی نوێ و پێویستی کۆمەڵ هەمیشە بێوەستان فەرهەنگی زمان دەشڵەقێنن. لاپەڕا سەدوودا مەرد و مێرد لە فەرهەنگی گشتی زماندا لە بەرەمێنانی وشەی نوێدا بەرەو نەزۆکی ڕۆشتون، بەڵام لە بواری زاراوەسازیدا ئەوە تا مێرد مناڵ بەکاردێت. بیرروهۆشی مرۆڤ بناغە و بزوێنەر و دینەمۆی هەموو فاکتۆرە نازمانیەکانی کۆمەڵن. سەرهەڵدان و هەڵقوڵانی بیر و چەمکێکی نوێ بۆ دەربڕینەکەی لەگەڵ خۆیدا وشەیەکی تازەی لێ لەدایک دەبێت، بەڵام تا وشە نوێیەکە جێگی خۆی لە فەرهەنگدا دەکاتەوە، ماوەی دەوێت و بەتایبەتی لە بوارەی ئەمی تێدەکەوێت. لێرەدا دەشێ وشەی مرد یا مێرد بنمونە بۆ ئەوە بهێنرێتەوە کە پێشتر بە هەمان واتە لە زماندا وشەی تر لە کاردا بوو بێت. کاتێک کە بە چەمکێکی نوێوە وشەی پیاو لەدایک بووە دیارە هەروە بە ئاسانی شوێنی لە فەرهەنگدا بۆ چۆڵ نەکردووە و بەڵکو لەگەڵیدا کەوتۆتە خەباتیمانەوە. بەڵام ئەوەندەی ئێمە لامان ئاشکرایە ئەو ڕاستی و دروستی ئەمڕۆ وشەی پیاو لە فەرهەنگەکەماندا هەیەتی سەلمێنەریەوەن کە وشەی پیاو لا بەرەنگاربوونەوەیدا بەرامبەر بە مێرد توانیوێتی بەهێز و گوڕێکی نوێوە بە چاکی تەنگ با مێرد بە واتەی پیاو هەڵچنێت و بە قەتی سماوی لا سنووری قسەی نەستەق و پەندی پێشینان و ئیدیۆمدا بەهێڵێتەوە. سەرکەوتن و زاڵبوونی وشەی پیاو بەرامبەر بە مێرد ڕاستە و ڕاست پەیوەندی بە تێڕوانین و تێگەیشتن و گەشە سندنی بەردەوامی بیر و هۆشەوە هەیە کە هەمیشە چەقبەستونین و هەموو گۆڕانێک کە بەسەر پەیوەندیەکانی ناو کۆمەڵدا دێت دەبن بە بناغی چەمک و لە مێشکدا گەڵاڵە دەکرێ و بەوشە دەهێنرێتە سەر زار. لاپەڕە 111 هەر لەبەرە مەش بووە کە بەلای مێشکی کوردەوە دوای هەموو تەتەڵەکردنێک پشتی کردوتە بەکارهێنانی وشەی مێرد بە واتەی پیاو لە باتی ئەو بەلای ئەو وشە نوێیدا چوون کە پیاوە. لا دیالێکتی سەرۆدا بەسەراتی وشەی مرد وەکو خوارۆنیە، لێرە وشەی مرد گۆڕاوە بە مێر واتە پیاو. وشەی لەم جۆرانەشی لێساز بووە مێرخاس، مێرخاسی، مێرخاسیکردن و هیتریش. مێر بە پێچەوانی مێردی خوار و لە ئاکتیڤی خۆی نەکەوتووە وەک مێرد سنووری بەکارهێنانیشی نەکوژاوەتەوە. هۆکەش ئەوەیە کە لە سەر وشەیەکی بەهێزتر و نوێتر لە مێر لەدایک بووە کە بتوانێت جێبە و لەق بکات. ئەوەندەی ماگادارین وشەی پیاو لە بەم فۆرمەی تایبەتە با دیالێکتی خوار و بەرامبەریشی لە گۆڕاندا. پیاو لە ناوچەی زاهاویشدا پیاگ لە ئارادان جگە لە زمانە لە هیچ زارێک و نێمچە زارێکی کوردی و لە هیچ زمانێکی ئێرانی نوێدا فۆرمی پیاو بەرچەو ناکەوێت. تێبینی لا ڕاستیدا لە زمانی تاڵیشیدا وشەی پیئا بەکاردێت، بەڵام بەواتەی باوەک بڕوانە پیرەیکۆ لاپەڕا 323. ئەمەش بەڵگی سربەخۆی عەقڵ و هۆشی کووردە لە سازکردنی وشەدا و نیشانەی وەیە کە لە ڕەوتی گۆڕان و گەشە سەندنی فەرهەنگەکەیدایە. لاپەڕا 112 بە سربەخۆیی هەنگاوی ناوە و بزوێنەری هەموو هەنگاوێکیشی سەرهەڵدان و نەشونماکردنی پەیوەندیە کۆمەڵایەتیەکانێتی کە تایبەتن بە کۆمەڵی کوردەوە. گوێگرانی خۆشەویست، ئێرەداتینە کۆتایی بابەتی سێم لە بەشی دووەم لە کتێبی لەدایکبوونی وشە. شیکردنەوەی لایەنی پێکهاتن و واتای وشەی پیاو. لاپەڕا 113 لە زمانی کوردیدا ئەگەر تەماشای وشەی پیاو بکەین بێگومان بەپێی ئەمڕۆ حسابی وشەیەکی تاگ مۆرفیمی بۆ دەکرێت. ئەم لێکدانەوەیە بۆ ئێستا لە ڕووی مۆرفۆلۆژیەوە ڕاستە، بەڵام کە شوێن ڕەگ و ڕیشەکەیە کە بین وەک دواتر بۆمان ئاشکرا بێت ئەم وشەیە لە بنجدا تاگ مۆرفیمی نەبووە بەڵکو سازکراوە بۆ ئەم مەبەستە. جارێکی تر دەچینەوە ناو زمانی سانسکریتی بارۆ. ئەم وشانەی بە نمونە هێناوەتەوە کە لە سانسکریتیدا بە بەشداری سۆفیکسی تەر دروستکراون. باوەک پیتەر، دایک ماتەر، کێچ داتەر، برا برادەر، برا برادەر، زاوا جاماتەر، بەرامبەریشی لە هەوێستادا زەماتەرە. بەڕای ئەو لەناو ئەو شانەدا باوەک پیتەر لە هەمویان کۆنترە و لە سەرەتاشدا P/I/TAR
کەواتاکی دیفاعکەر بەرگریکەر بۆ لەسەر بناغی پای کە دیفاعکردنە لە کەسێک یا لە شتێک و پاراستنێتی سازکراوە. تێبینی 1 بارۆ لاپەڕە 133 بەرامبەر با پیتەری سانسکریتی لە ئاوێستادا دوو فۆرم بەکارهێنراوە P.ITAR یاخود PTAR بەرامبەر بە ئەوانیش لە لاتینیدا PATER. لاپەڕە 114 هەمووشیان لە ڕێگی یا مۆرفیمی پێی کەواتەی پاراستن و پارێزگاریکردن دەگەیەنێت سازبوون. هەمووشیان لە ڕێگی یا مۆرفیمی پای کەواتەی پاراستن و پارێزگاریکردنە گەیەنێت سازبوون. هەر لە سانسکریتیدا سۆفێکسی یا چۆتە سەر ئەو وشانی کە ڕێگەکانیان بە ئای کۆتاییات و کردوونی بە ناوی ڕێگەزی جنسی ناوڕاست وەک ناوڕاست، دارایی، پاشایەتی، دۆستایەتی، دڵ. تێبینی بارۆ لاپەڕە 171 دیسانەوە لە سانسکریتی وهروەها ئاوێستەوشدا بەم سۆفیکسانە UYA یاخود VYA یاخود UIA کە ئەلۆمۆرفی یان ئاموشانە سازکراون، ئامۆزا یا پورزە، و هەروەها لە ئاوێستاشدا بەرامبەریانە هەر لە سانسکریتیدا مام بەرچەو دەکەون. تێبینی گێرتسنبێرگ لام گاف ستراکچەری مۆرفۆلۆژی وشە لە زمانە هیند و ئێرانیا کۆنەکاندا لێنینگراند 1972 لاپەڕە 249. لێرەوە بۆمان دەردەکەوێت کە وشەی پیای گۆرانیش لە ڕێگی پ زایدەن یا ساز بووە. لاپەڕە 115 لە دیالێکتی خوارودا وشەی باوە پیارە کە لە هەندێک ناوچەی تردا زەربە بەرامبەرێتی لە باو دەرخەرە، زایدەن بزوێنی کورد زایدەن پیارە دەرخراوە پێک هاتووە. وشەی باوە پیارە لە ڕووی واتاوە بۆیە بەو جۆرە ساز کراوە تا لە باوکی ڕاستەقینە جودا بکرێتەوە. پیارە واتاکەی پارێزگاری کەرە، ئەو کەسەیە کە وەک باوەک پارێزگاری لەو مناڵە دەکات کە لە خۆشی نییە. هەر بەو شێوە واتایش وشەی باوەژن بۆ ئەوە ساز کراوە کە لە دایکی ڕاستەقینە جودا بکرێتەوە. وشەی باوەژن ئەمەت پێ دەڵێت کام ژنە ژن نییە، وەک دایکی خۆت بەڵکو تەنیا ژنی باوکە. بە بۆچوون ئێمە وشەی پیارە کە ئێستا لە کوردیدا بەتەنیا بەکارنایەت لا بنجدا لە ڕێگی پ زایدەن پاشگیری یا زایدەن پاشگیری بزوێن ورە دروستکراوە. ئارانسکی وشەی باوک پلەر ئەفغانی بردۆتە سەر وشەی پیتەری ئێرانی کۆنک کە فۆنیمی ت کەی لە ئەفغانیدا بۆ بە ئێڵ ئەوەشی نیشان داوە کە لە دیالێکتی ڤانێسی ئەفغانیدا بە باوک دەوترێت پیار، بە گەیلانی و مازەندەرانیش پێر باوکە. تێبینی دڤەریانکۆڤ نون ئا زمانی پوشت و مۆسکۆ 1960 لاپەڕە 24 و ڕاستەریۆڤا vs زمانەوانی ئێرانی دەربارەی ئەگلوتیناتیڤ لە زمانی ئێرانیەکاندا مۆسکۆ 1976 لاپەڕە 50 و ئارانسکی ئی میم زمانە ئێرانیەکان لە بەر ڕۆژنایی مێژوودا مۆسکۆ 1979 لاپەڕە 183. بەم جۆرە پلار و پیاری ئەفغانی و پیری گەیلانی و مازەندەرانی و وشەی پیاری کوردیش کە پارێزگاری کەرە هەمیان واتایان باوکە و لە یەک سەرچاوەوە هەڵقوڵاون. لاپەڕە 116 بە سەرنجدانی ورد لە وشەی پیاوی کوردی دەبینین لا پێگاتەی میشدا ڕێگی پ و پاشگیری یا باشکرا دیارن دەمێنێتەوە سەر دەبلیو کە یا لەکوێوە و چ پێویستێکی واتەیە لەگەڵ خۆیدا هێناوێتی. بۆ وەڵامی ئەم پرسیارە پەنابەینە بەرێکێک لە زمانە ئێرانیە کۆنەکان کە ئەویش فارسی کۆنا. بەڕای ئەبوڵقاسمی لە فارسی کۆندا ڕێگی باو واتاکەی بوون بووە، بودن باش بووی فارسی پاشماوەی بودان بەس باوی فارسی ناوەڕاستن کامانیش بەڕای ئەو پاشماوەی باوی فارسی کۆنن. ئەبوڵقاسمی لاپەڕە 182 مەبیر و بۆچوون ئێمە وشەی پیاوتا دروست بۆ سێپلەی بڕیوە. یەکەم ڕێگی پ زایدەن پاشگیری یا پیا پارێزگاری کرد. دووەم تام ڕۆژ لە کوردیدا ئیدیۆمی بووە بە پیاومان بەرگۆ دەکەوێت کە بە گەنجێکی تازە پێگەیشت و دەوترێت کە ئیتر کاتەوەی هاتووە ژن و ماڵ پێک بهێنێت و بتوانێت پارێزگاری لە خۆی و خێزانی و نیشتیمانەکەی بکات. بۆ زیادکردن و دەربڕین ئەم واتایە بۆ سەر پێگاتی پیا کە بسەلمێنێ دەو کەسە بۆ بە پیا و کامڵ بۆ ئامادەی بۆ پارێزگاریکردن
ڕێکی باو خراوتە سەر پیا و بەم جۆرەی لێ هاتووە پیا زەیدەن باو بۆ بە پیا باو. سێمیکێک لا تایبەتمەندیەکانی فۆنیمی ب لەوەدایە کە لە ناو ڕاستی وشەدا بۆی هەیە لە ناو بچێت. بۆ نمونە باب پیر بۆ بە باپیر، پەیغامبەر بۆ بە پێغەمبەر، پەیغامبەر بۆ بە پێغەمبەر. لاپەڕا 117 بۆمباباران بۆ بە بۆمباران، مناڵەکە بە جوانی بەخێو بکە، مناڵەکە بە جوانی بەخێو بکە. ئەو گوڵەپەت دا بەگەرسێنە، ئەو گوڵەپەت داگەرسێنە، ئەو کتێبانە هەڵبگرن، ئەو کتێبانە هەڵگرن، ئەو خۆڵە ڕا بماڵە، ئەو خۆڵە ڕاماڵە، ئەم گرەوە هەڵبهێنە، ئەم گرەوە هەڵهێنە. لە ئەنجامدا وشەی پیابە و بە لێکدانی هەردوو ڤاوڵی ئەی ئۆ بزوێنی کورد وەتیاچوونی دەنگی بووە بە پیاو. مرۆڤ لە سەرەتەی دروستبوونی دنیاوە لەو کاتووی کە خۆی پەروەردگار عەقڵ و هۆشی داوەتێ هەمیشە لە پێناوی مانەوەی خۆیدا بەرەنگاری هەموو کۆسپ و کارەسات و مەترسیەک بۆتەوە. لە هەر عەرزون ئاوێکدا ژیا بێت بیری کردوتەوە و هەوڵی داوا کە هەر شتێک سوود بەخش بوو بێت و لە خزمەتی ئامانجەکانی ودا بوو بێت بیان قۆزێتەوە چنگی بکات پێیاندا. هیچ سادێک بەرامبەر بە کارەسات و نەهامەتیەکانی سروشتی وابڕ نەبووە و دەستەوەستان دانەنیشتووە. لاپەڕا 118 هەمیشە لا تەڵاشدا بۆ دوورخستنەوە خۆ بە دوورگرتن لە هەر دیاردێ کا زەرەر و زیانی پێگەیان دەبێت. بۆەوەش چەندەها چەکی بیری و دەستی بۆ لابەسکردن و بنبەرکردنیە و دیاردە زیان بەخشانە بەخێڵ داهاتووە بەخێڵدا و بەرامبەریان خستوونێت یەگەر. هەر دیاردەیەکیش کە هەستی کرد بێت سوود لە دەستی دەبینێت بۆ گەشە سندن و پەرەسەندن و نەشنوماکردنیان لە سەختترین بارودۆخی ژیانیدا لە پێنەوە ئەواندا درێخی لە ماندووبوونی خۆی نەکردووە. لەوەتەی هەشە بۆ چاکردن و ڕێخستنی هەموو لایەنەکانی ژیانی تێکۆشاوە و خۆی لەگەڵ گیر و گرفت و تەنگ و چەڵەمەکانی دنیادا گونجاندووە و نەهێشتووە کۆڵی پێ بدەن. لە مڕگەیەدا خاوەنی چەندین داهێنانی مەزنە کە یەکێکیان ئاگرکردنەوە بۆ بەدەستی خۆی بە گەرمی و ڕووناکیەکەی بۆ یەکەم جار. توانی لە سەرما و سۆڵە و تاریکستانی شەو و زەفەری گیانلەبەری دڕۆندا ڕزگاری ببێت. گواستنەوەی شوێنی حەوانەوەی لە دارستانەوە بۆ شکوت و لەبێشەوە ئەنجا بەرەوخانە و دروستکردن و ئۆقرەگرتن تیاندا دەرفەتی ئەوەی بۆ هەڵکەوت کە شارەزای کوشت و کاڵیش بێت. بەمە توانی خواردنی خۆی و مناڵەکانی مسۆگر بکات و ئەوەندە پشتبەڕاوی گیانداران نەبەستێت تاوای لێ هات فێری هەڵگرتنی بەرووبوومی کوشت و کاڵی بوو کە بەمە توانی لە کاتی پێویستدا بەکاریان بێنێت و مەترسی بەرسێتی دوورخستنەوە لە خۆی. هەر لە ئەنجامی چەسپاندنی شوێنی نیشتە جێبوونی و توانی چەندین گیانلەبەری کێوی ماڵی بکات و سوود لە بەرووبوومەکانی ببینێت. لاپەڕا 119 لە پاڵەمەدا چەند گیانلەبەرێکیشی ماڵی کرد و ئەمانی بۆ گواستنەوەی خۆی و کەلوپەلەکانی بەکارهێنا. بەمەشتوانی لە جاران خێراتر ئیش و کارەکانی بەڕێوە ببات و کەمتریش وزە سەرف بکات. مرۆڤ هەمیشە هەوڵی داوە پارێزگاری ئەو دەستکەوتانە بکات کە لە ئەنجامی چەندەها تاقیکردنەوە داهێنان کەوتبوونە دەستی. لەبەر ئەوە یەکێک لە بیرە سەرەکیەکان کە مێشکی پیانۆ خەریک بۆ ویستوتی بەوشە دەریان ببڕێت چەند و بیری پاراستن بووە. هەر لەگەڵ دروستبوونی کۆمەڵ و سەرهەڵدانی شارستانیەت لە مێشکی مرۆڤیشدا بیر و چەمکی پاراستن لە نەو سنوورە کۆنەیەدا نەمایەوە کە زیاتر پارێزگاریکردن بۆ لە خۆی دژی بەفر و باران و سەرما و سۆڵە و هێرشی گیانلەبەری دڕەندا. بەڵکو شان بەشانی ئەو گۆڕانە جۆری فرالایەنانە تازانی کە بەسەر پەیوەندیەکانی ناو کۆمەڵدا هات چەمکە و بیری پاراستنیش لە جاران فراوانتر بوو. بوارەواتە یەکەشی لە جاران زیاتر باوەشی بۆ چەندەها وشەی نوێگرتەوە کە دەربڕی لایەنە نوێەکانی ئەو چەمکە بوون و نیشانی گەورەبوون و تەنینەوەی بیری پاراستن بوون. ئەگەر لە پێشدا هەرکی مرۆڤ تەنیا پارێزگاریکردن بوو بێ لە خاو خێزانی خۆی لە مەودووە دەبوایە دیفاع و پارێزگاری لە خێڵ و تیرە و نیشتیمانەکەشی بکات. ئەم بیرە تازە و نوێیانە بوون بە بناغا بۆ لە دایکبوونی چەندین وشەی نوێ کە یەکێکیان وشەی پیاوە. لاپەڕا 120 کەواتە وشەی پیا و بەرهەمی و گۆڕانانەیە کە بەسەر چەمکی پاراستندا هاتوون. گەشە سندن و بەرەو پێشچوونی شارستانی ڕۆژ بە ڕۆژ چەمکی پارێزگاریکردنی فراوانتر کردووە چونکە وەلایەنانی کام ڕۆژیانی مرۆڤی گرتووەتەوە لە جاران زیاتر بەربڵاوتر و هەمە جۆرترن. هەمووشیان پێویستیان بە پارێزگاری هەیە. وشەی پارێز کە ناوی ڕووداوی پاراستنیشی لێ دروستکراوە لە یەکێک لە فەڕەنگەکاندا کە هەمبانە بۆرینەیە واتای پارێزی خۆی ئەوشانەش کە لەو سازکراون خراونەتە بەرچاو. پارێز یەکەم پاهریز لە هەندێک خۆراک دەمگرتنەوە. 2 خۆپاراستن. 3 هەجووم لە نەغافڵ. 4 بێستانی تەڕەکاڵ. 5 بۆستە کەمین. پارێزان توورەکەی پشت. پارێز بردن لە نەخافڵ و بەهێواشی بۆ چوون هەجوومکردن. پارێز چوون خۆمەڵازکردن لە ناوڕەبەتدا.
پارێزدار ئاگادار لایەنگر دژدار. لاپەڕە 121 پارێزوان بێستانەوان پارێزکردن خۆ دوورخستن لە خۆراک یا کەسێ. پرێزگا یەکەم حەشارگی ڕاوچی 2 مەڵبەندێکی گەورەی دەوڵەتی ئاستان ویلایەت پارێزگای هەولێر. پارێزگار یەکەم دیندار و لە خواترس 2 کەسێک کە دەتوانێت بپارێزێ پارێزگارت خوابێ پارێزنای پاراستن. پارێزەر یەکەم کەسێ پیا و دەپارێزێ 2 وەکیلی دادگا مەحامی ئاوقاتی. تێبینی هەژار هەنبانە بۆرینە چاپی 4ەم تاهران 1384 هیجری لاپەڕە 97 بۆ 98. وەکە بینین پارێزیەکێکە لە وشە بە بەرهەم و ئەکتیڤەکانی زمانەکەمان و ئەو فیڵدەواتاییەی کە ئەم سەنتەرێتی دیسانەوەیەکێک لە فیڵدە هەرە گرنگ و بنجدا کوتاوە فرەلایەن و ئەندام و پێویستی کۆمەڵی. ئەو ساو ئێستای فەرهەنگی کوردی و فەرهەنگی میلەتانی تری دنیاش بەم نەخشەیە هەندێک لە وشانی کە فۆنیمی پ و س دەست پێ دەکەن نیشانی دەدەین کە دەچنە فیڵدەواتەی پارێزەوە. لاپەڕە 122 فیڵدەواتایی پارێز وەکو پیا و پور، پێڵ و پەروەردە، پۆشین سپاردن، پاس پاسکردن، پەیڕەوی پەیڕەویکردن. وشی پیا و پورە پەیڕەوی پەیڕەویکردن پەروەردە کە لە ڕێگی پەروەەر دروست کراوە، پەروەردەکردن وڵات پەروەەر، ئاین پەروەەر، پۆشین وەوانی تریش کە لە ڕێگی پۆش سازکراون. پەروەەر پۆشتە و پەرداخ، سەرپۆش ڕەشپۆش، ڕووپۆش، پاپۆش، پاپوچ، پابوج، سپاردن، سپاردا، ڕاستپاردا، هەڵپەساردن، سپێر، پاس، پاسەوان، بەڕای ئێمە، پێڵوش و هیتریش. لاپەڕە 123 دەچنە فیڵدەواتەی پارێزەوە. هەمووشیان لەم ڕێگە هەندوو ئەوروپاییان و ئەلمۆرفیمەکانیان پێگەێنراون وەکو SPEK، SPEKYO، SPEON، PA، PE، PAT، PIT، SPOK لەگەڵ PAS کە ئەمیش ئەلمۆرفیانە. بەم جۆرە ئەو وشانی سەر و بەوشەی پیاوی شەو هەرێکیان سازبی چەمگی پارێزگارین و لەیانە جیاوازەکانی فڵدی پارێزیان گرچۆتە هەستۆ. دەربڕاوی واتەی پیا و بە چەند وشەیەکی تر لاپەڕە 124 ئەلف نێر. لە فەرهەنگی زمانە هەندوو ئەوروپاییەکاندا واتای پیا و بە چەندین وشە کە لەسەر بناغەی بیر و چەمکی جیاوازی خەڵکی و تێگەیشتنیان لە دەوروبەر کە دیارە بەپێی سەردەم و بارودۆخی کۆمەڵ هەمیشە لە گۆڕاندایە دەربراون. هەندێک لەو وشانە لەبەر کۆمەڵێک هۆ لە شەڕ و خەباتی مان و نەمانیدا بەزاڵبووی خۆیان گرتووە، هەشیانە لاکەوتون. وشەی نێر لە کوردی ئەمڕۆدا ڕەگ و ڕیشەیەکی هند و ئەوروپایی هەیە و بەگشتی بەم واتەیانە بەکاردێت. یەکەم وەک ناو بۆ جنسی نێر بە عەرەبی دەکر، دووەم وەک ئاوەڵناو واتایی زۆر ئازا و بەجرگ و لێهاتوو دەگەیەنێت و بۆ هەردوو جنسەکەش بەکارێنرێت. وەک پیاوی نێر ژنی نێر کە دەژوترێت پیاوێکی نێرە واتە پیاوێکی جەسوورە. ئەم وشە و پەندانشی لێساز بووە: نێر و مێ، نێرەکە و نێرەکەر، نێرە حەیتا، نێرە کوڕەکە، نێرە وەس، نێربوونەوە، نێری، نێرک، نێرەمووک، نێرینە، مێینا، نێرانە و هەندێکی تر. ئەڵێم نێرە، ئەڵێ بیدۆشە. بەرخی نێر بۆ سەربڕینە. تێبینی یەکەم ئیبراهیمپور لاپەڕە 716 بۆ 717. دووەم خاڵ لاپەڕە 36 و 90. لاپەڕە 125 لە زۆر زمانی هەند و ئەوروپای کۆن و نوێدا لەسەر بناغی ئەم ڕێگانە NORO، ANER، NER و بە ئەلۆمۆرفی تریش دیارە. نێر کوردیش دەگرێتەوە ژمارەیەک بە 6 ساز بووە. تێبینی ئاریان پورکاشانی لاپەڕە 496. لە ڕووی واتە گەیاندنیانەوە لە سانسکریتیدا نێر پیا و شەڕکەرە، ناریر ناری ژنە. لە ئاوێستادا NAR پیاوە و NAIRI ژنە. ڕێگی NAR لە هەردووکیاندا لە ناقز R زەئیدەن NA دروست کراوە. تێبینی بڕوانە بارۆ لاپەڕە 134 گێرتسنبێرگ لاپەڕە 208. لەو دوو زمانەدا وشەی تریش لە ڕێگی NAR پێگەێنراوە کە لەناو ئەم نەخشەیەدا جێیان بۆتەوە. لاپەڕە 126 خشتەکان بەشی یەکەمی زمان، بەشی دووەمی وشە، بەشی سێمی تێبینی. لە زمانی سانسکریتیدا وشەی
NAR NARAH NARYA NRVANT لە زمانی ئاوێستاییدا وشەی NAR NARA NAIRYA لە زمانی فارسی کۆندا وشەی NAR لە زمانی گریکی وشەی NORAL ANDROS لاتینی NERO NERIOSUS NERIO تێبینی وەک ناوێکی تایبەتی یان لەقەب بەواتەی بەهێز بەکارهێنراوە. لە زمانی پەهلەوی NAR زمانی ئەرمەنی AIRARN سلاڤی کۆن NRAVE گۆتی NJORDA تێبینی ناوی خودایە. ئێرلەندی کۆن NERT NAR تێبینی بەواتەی پیاوی گەورە و مەزن بەکار هاتووە. لاپەڕە 127 لە زمانی پرۆسی کۆن NERTIEN تێبینی بەواتەی تووڕەبوون هەڵچوون بەکار هاتووە. وێڵزی NER تێبینی بەواتەی قارەمان بەکار هاتووە. زمان بەریتانی NERZA تێبینی بەواتەی قارەمان بەکار هاتووە. بەلوچی NAR ئەفغانی پشتوو NAR NARINA لە زمانی فارسی نر نرە نرینە وشەی نێر و لە ڕێگێکی تر هاوشێوەی نەر ساز بووە. لاپەڕە 128 وشەی نارین لەسەر و واتە باریکە لە نارینی واتە ڕێک و پێکی بەژن و باڵا و ڕشاقەت پتەوی لەگەڵ ناری کە لە گۆرانیدا ناری هەیناریدا دەوترێت. تێبینی بڕوانە باکایف لاپەڕە 257 کردۆیەف لاپەڕە 553 ناری خواروش کە دیسانەوە لە گۆرانی فۆلکلۆریدا بەرگوێ دەکەوێت وەگلە هەینار هەینار هەینارە دەرد و دەرمانم یارە ئەم جەژنم بەبێ تۆ کرد تاڵە وەک ژەهری مارە. ئێمە وای بۆچین کە وشەی نارە ناری نارین نارینی کوردی لەگەڵ NAIRI ئاوێستایی یەک دەگرنەوە چونکە ئەمانە واتاکانیان ژن و ئافرەتە. وشەی کوردیەکانیش زیاتر هەر بۆ پێ هەڵدان بەسەر ئافرەتدا بەکار هاتووە. هەر لە خوارودا نەڕەشێر کە لە ئەلمۆرفی نێر ساز بۆ و دەنگێکەوەندە بەهێز و سامناکە عرز دەلەرزێنێت لەگەڵ NERTIEN پرۆسی کۆن یەک دەگرنەوە چونکە لە هەردووکیاندا واتەی هەڵچوون و تووڕەبوون هەیە. لاپەڕە 129 سەمسامی لە باسی پێشگرەکانی زمانی فارسیدا کە دێتە سەر و ئاماژوو بۆ دەکات کە واتای چاک و پەسەند و باشی گەیاندووە و هەمیشە لەگەڵ وشەی تردا بینراوە بە تەنیا بەکار ناتوە. لە فارسی نوێژدا با پێشگرێکی قەتیسما و دادەنرێت و بەرهەمی نییە. هەندێک نمونەشی لە هەوێستە و فارسی کۆن دێناوەتەوە کە بە سوود بەخشمان زانی بۆ باسەکەمان بۆیە چوونی نووسیوە. ئێمەش هەروە نیشانیان دەدەینەوە. لاپەڕە 130 زمان نمونە واتاکەی بە کوردی زمانی فارسی کۆن هواسب واتە ئەسپی چاک. لە فارسی کۆن هومرتیە پیاوی چاک. ئاوێستایی هومان زدر چاک هاتنەوە یاد. ئاوێستایی هوجیتی ژیانی چاک. ئاوێستایی هوشیتی ناوماڵی چاک. ئاوێستایی هو خشت هەر پاشایەتی چاک. ئاوێستایی هونەر پیاوی چاک بەڵام ئەمڕۆ لە کوردیدا وەک هونەرفەن بەکاردێت. لاپەڕە 131 دەربارەی پێگاتنی وشەی هونەری ئێستایی ڕای وایە کە لە وشەی NAR کە لە ئاوێستا واتە پیا و دلێر قارەمانی گەیاندووە ساز بووە. تێبینی سید محەممەد سەمسامی پشووندەهای زبان فارسی ئەسفاهان 1340 لاپەڕە 138 کەواتە هۆنەری و ئاوێستای و هەنەری فارسی و هوەری کوردی سەرچاوەیانێکە بەڵام ئەمڕۆ بەواتە کۆنەکەی ئاوێستا بەکار نایەت. واتە پیاوی چاک ناگەێنێت بەڵکو و واتەی ئەبیلەتی سکیل فەن دەبەخشێت ئەماوە گەێنێت
کە لە زمانە ئێرانیەکاندا بە چاوێکی بەرزەوە و تەماشای هونەرمەندیان کردووە و هەر کەسێک لە هونەردا کاری کردبێت بە پیاوی چاک و پەسەنددانراوە. ئەمەش خۆی لە خۆیدا تێڕوانینێکی پێشکەوتن خوازانەیە بە هونەرمەندانمان. لە فارسی ناوەڕاستیشدا وشەی هوگەر، ناوی لوتکەیەکی کێوی ئەلبورز و ناوی سەرچاوەی ناوی ڕووباری ئەردا بیسویشە دەچێتەوە سەر وشەی هوکەیە ئەیریا. لاپەڕا 132 دەچێتەوە سەر وشەی هوکە ئیریا. ئاوێستایی ئەو کەسەی کردەوەی چاکە دەگەیەنێت. تێبینی ئەبوو قاسمی لاپەڕە 252 وشەی هۆگری کوردیش بەڕای ئێمە لەگەڵ هۆگەری فارسی ناوەڕاست و هوکە ئیریەی ئاوێستای بنج و بناوانیان یەکە. تاکو ئێستاش پارێزگاری واتە ئەسڵەکەی خۆی کردووە، چونکە کاتێک دەوترێت ئەو مناڵە زۆر هۆگری دایک و باوکێتی. لەبەر ئەوەیە چونکە لای مناڵ دایک و باوک سۆنبولی چاکەن و سەرچاوەی کردەوەی باش و چاک لەواندا بینێت. بۆیە هۆگریانە و نایەوێت لێیان جا ببێتەوە. ئەم وشەیە لە کوردیدا کە کراوە بەناو دیارە وەک هەموو وشەیەکە بۆ بەناوی مرۆڤ چەمکەکەی لەدەستداوە. وەک بۆ ماڕوون بووەوە ڕاستەنێر بەواتەی پیا و بەکارات و بەڵام لەوە دەچێت کە بەرامبەر وشەیەکی بەهێز و بە پێسی وەک پیا و بەڵام لەوە دەچێت کە بەرامبەر وشەیەکی بەهێز و بە پێزی وەک پیا و نەیتوانی بێت خۆی پێڕاگیرێت لە ناو زمانی قسەکردندا. وەک وشەی یاسایی نەگزاراوە لەناو چەند بەرهەمێکدا کاوەندە چالاک نین قاتی زماوە. هەتا وەکو لە ئیدیۆمێکی وەک نێرم دەبێت بچێت بەگژیدا دەتوانرێت نێر بگۆڕێت بە پیا و بوەتێت. پیاوم دەوێت بچێت بەگژیدا. بە مان لە زمانە هەند و ئەوروپاییەکاندا ڕێگێکی تر دەربڕی چەمکی پیاو بووە بە پێی تێڕوانینی قوڵ لە فەڕەنگیە و زمانانە. وا دەردەکەوێت کە لە زۆر کۆنەوە ئەم دوو ڕێگە بنجیە و ماونەس. لاپەڕە 133 هاوشێوەکانی تریان لە خەباتی مانەوەیاندا بە خۆڕاگری بوون. ئەمانی خوارەوە چەند نمونەیەکن لێن. زمان نمونە. زمانی سانسکریت نمونە MANUS ئاوێستا MANUS گۆتی MANNA ساکسۆنی کۆن MAN ئایسلەندی کۆن MATHA MANNR ئەڵمانی کۆن MAN ئەڵمانی جەرمانی MANN. لاپەڕە 134 ئینگلیزی کۆن MANN MON MANNA ئینگلیزی نوێ MAN نەروێجی MAND دانیمارکی MAND هۆڵندی MAN سڵاوی کۆن MOZG ڕووسی MOZG پۆڵۆنی MAZG سربی MUZG. تێبینی ئاریان پورکاشانی لاپەڕە 461 بۆ 62 وشەی MANU سانسکریتی بە مرۆڤ وتراو لە ڕێگی مان کە واتەی بیرکردنەوە بۆ ساس کراوە. دووەم ئینسیکلۆپیدیای ئەفسانەنەتەوەی ببورن. تێبینی ئینسیکلۆپیدیای ئەفسانەنەتەوەکانی جوان بەرگی دووەم لاپەڕە 106 وشەی MANUS سەر لەم زمانەدا واتی عەقڵ و هۆشە MANAVA با پیا وتراوە. تێبینی بارۆ لاپەڕە 150 لاپەڕە 135 چەند زمانەوانێک بەو شێوانی خوارەوە لە ڕێگ و ڕێژەی مانی ئەڵمانی کە جێناوێکی کەسی دیاری نەکرا و جەرناس پرۆناونن دواون. بۆڵا خۆڤسکی ڕای وایە کە وشەی مان لەو ڕست ئەڵمانیانەدا مان سپریچەت واتە خەڵک قسە دەکەن، مان سەچت واتە خەڵک دەگەڕێن بە دوای کەسی هەشتێکدا لە وشەی مانە کە با پیا و مێردەوترێت وەرگیراوە. بۆڵا خۆڤسکی لام سەرەتایەک لە زمانەوانی بەرگی دووەم مۆسکۆ 1953 لاپەڕە 100 بۆ 101 بوداگۆڤیش ئاماژە بۆ دەکات کە ئەمڕست ئەڵمانیە کە لە مڕست ئەڵمانیەدا مان سەگەت واتە خەڵک دەڵێن. وشەی مان سەرچاوەکی مانن کە ناوە واتاکەشی مرۆڤە. بوداگۆڤ لاپەڕە 247 مایتنسکەیە پێی وایە کە لە بنجدا جێناوە کەسی دیاری نەکراوەکانی زمانە جەرمانیەکان دەچنەوە سەر ئەو ناوانی کە واتەی مرۆڤ و پیا و دەگەێنن. لاپەڕە 136 مانی ئەڵمانی و سویدی و نەرویجی سەرچاوەکەیان مانە کە واتەی مرۆڤ و پیا و دەگەێنێت. تێبینی مایتنسکەیە
کاف ئێجێناو لە زمانە سیستێم جیاوازەکاندا مۆسکۆ 1969 لاپەڕە 44 لاپەڕە 136 بۆ نمونە مانی ئەڵمانی و سویدی و نەروێجی سەرچاوەکەیان مان کەواتەی مرۆڤ و پیاو دەگەێنێت تێبینی مایەتی نسکەیە کاف ئێجێناو لە زمانە سیستێم جیاوازەکاندا مۆسکۆ 1969 لاپەڕە 44 لا دیالێکتی خوار و داوشەی تیادامان مان کەواتەی بیرکردنەوەیە لا ڕەگی مانی هندۆڕووپایی و پێشگیری تیادا دروست بووە وشەی تیادامان و بیرکردنەوە لە هەندێک حاڵەتدا دەتوانن ببن بە سینۆنیمی یەکتری بۆ نمونە دەتوانرێت بوترێت ئێمە تیاداماوین ئەو ئیشە بکەین یان نا دەشتوانرێت بوترێت ئێمە بیرەکەینەوە ئەو ئیشە بکەین یاخودنا دەکرێت بژڵێن ئێمە بیر دەکەینەوە ئەنجا ئیش دەکەین ناکرێت بڵێن ئێمە تێیدا دەمێنین ئینجا ئیش دەکەین لە فەڕەنگی کوردیدا سۆفیسکی مان و ئەلمۆرفەکەی من بێپێزن تەنیا لە چەند وشێکیدا ڕێژراوی وەک نەریمان شادمان پەشیمان گومان دوشمن ئاهریمان بەهمان ئەنجومان بەدی دەکەین تێبینی ئێمە مەبەستمان ئەمڕۆیەکە بێپێزە ئەگینا وشەی وا لە فەڕەنگەکەماندا ماوە بەکاردێت کە گومانی تێدانە سابۆزی ڕەگیمانە بۆ نمونە هەنازە کە باوەژن وەگنا و بە مناڵی مێردەکەی دەڵێت کە لە بنجدا لە ژنێکی تر بن ئەم وشەی لە هەنا ئێستا بەتەنیا بەکار نایێت زا پێگاتووە وشەی هەنا شێوەی گۆڕاویە وشەی لە یەکچوو ئەوروپاییانە بەلاسڵدا کە لاسڵدا لە ڕێگیمان هومان واتە مرۆڤی دروست بوون وەک لە هومانس لاتینی و هومەینی فەڕەنسی کۆن و هومانی ئینگلیزیدا بەرچاو دەکەوێت ئەمەش بەڵگیەوەی کە کاتێک بۆ لە زمانی کوردیشدا وشەی مرۆڤ لەسەر بناغەی مان سازکراوە و لە کاردا بووە لاپەڕە 137 لە وشانەدا لەبەر ئەوەی کامانیش باسڵ دەچنەوە سەرمانی هند و ئەوروپای واتەی کەسی بیرکەرەوەیان بەخشیوە بە وشانی کە بە یارمەتیەوان ساز بوون جگە لەمانە تێکرای وشانی لە زمانی ئێرانی نوێیەکانی تریشدا بۆ نمونە لە فارسیدا بەرچاو دەکەون بڕوانە سەمسامی لاپەڕە 307 ئەمە بەڵگیەوەی کە وشانە سازبی ئەو سەردەمەن کە جارێ دیالێکتە ئێرانیەکان لە دایکە زمانیان جودا نەبوونەتەوە دوای ئەوەی کە زانیمانمان لا کۆنتنی زمانی هند و ئەوروپای خاوەندێک کۆمنتی نووسراودا کە سانسکریتیە واتە بنجێکی بیرکردنەوە بووە بۆ دووری نازانین کە جێناوی کەسی یەکەمی تاگ منیش لە کوردیدا بەڕەچەڵک بچێتەوە سەرمان و واتە ئاسڵەکەشی بیرکردنەوە بووبێت چونکە MANU سانسکریتی کە بە مرۆڤ گوترا و بناغەکەی کەمان بووە و واتەی بیرکردنەوەی گەیاندووە مەبەستی و کەسە بووە کە بیر دەکاتەوە لاپەڕە 138 جێناوی منیش کە بۆ هەر کەسێک بەکاربێت دیسانەوە بەس ئەو گیان لەبەرەیە یا مرۆڤەیە یان ئەو پیاوەی کە بیر دەکاتەوە و لەلایەن پەروەردگارە و بەهرەی بیرکردنەوەی پێبەخشراوە بۆ نمونە کە دەگوترێت من دەڕۆم مەبەست ئەو کەسەیە کە بیر دەکاتەوە بڕوات لەگەڵەوەدا کە وشەیمان لەسەر بناغەیەکی پتەوکە چەمکی بیر و بیرکردنەوەیە بەڵام نێتوانیوە بەرەنگاری وشەی پیاو بێتەوە یا جێگەی پێلەق بکات وێر لاپەڕە 139 وێر لە کوردی ئەمڕۆدا تەنیا لە سنوورێکی چەسک و لە پێکهاتەی چەند وشەیەکی سازکراودا بەرچاو دەکەوێت بۆ نمونە ناوی ڕووداوی وێران پێی وێران دەبێنرێت کە ڕەگی ئێستەیان وێرە و لە وشەی تازە سازبووی بوێریشدا بەکار هاتووە وێر لە وشەکەمانەدا واتە بنجێکی خۆی پاراستووە کە تێگەیشتن هۆش پیاو پاڵەوانێتی و شەهامەت بووە لە پێگاتی وێر و وێرکاریشدا وەختێک کەسێک بێوێت پارێ کەسێکی تر بدات ئەو وێرەش کەوا بڵاوە تورکی بێت بەڵکو هەر وێرە کوردیەکەیە و لا پیاوەتیکردندا بەکاردێت وێر لە بنجدا لەگەڵ ڕەگی WIROS هند و ئەوروپیدا یەک دەگرێتەوە بۆیە بە باشی دەزانین هاوشێوەکانیان لە چەند زمانێکدا بەم نەخشەیە نیشان بدەین لاپەڕە 140 سێ خشتەمانەیە خشتەی یەکەم زمان نمونە تێبینی زمانی سانسکریتی بۆ نمونە VIRA تێبینی بە پیا و پاڵەوان وتراوە ئاوێستا VIRA واتای تێگەیشتنە پەهلەوی VIRAK واتای عەقڵ و هۆش و تێگەیشتن و پارێزگاری و بەتوانایی گەیاندووە و VIRIH لەم زمانەدا واتای هۆشیاریە گرێکی یۆنانی WIROS
لە لاتینیدا VIR، ئینگلیزی کۆن WER، ئێرلەندی کۆن FER، یاخنوبی WIR واتاکەی پیاوە. لاپەڕە 141 بەلوچی GIR فارسی ویر بیر تێبینی. بڕوانە بارۆ لاپەڕە 98 گیارتسنبرگ لاپەڕە 228 و دخدا جیم 400 5179 جیم 15 123262 ئاریان پورکاشانی لاپەڕە 529. ئەگەر سەرنج بدەینەوە نەخشەیە دەبینین کە لە یەکێک لە زمانە ئێرانیەکاندا کە یاغنوبیە با پیاوێک دەوترێت ویر واتە لەوێ بەسەر بەخۆی بەکاردێت. لە کوردی ئەمڕۆدا وێر ئەو توانە سەربەخۆی نەماوە، تەنانەت لە ئیدیۆمکی وەک پێویرانیشدا تەنیا بەمەزەنداکرێت واتاکەی بە پیاو لێک بدرێتەوە با تەماشای ڕستێ بکەین. من پێی دەوێرم دەتوانرێت وا لێک بدرێتەوە کە من پیاوم وازایەتیەکیش کە پێویستە لە یەکێکدا هەبێت ئەنجاپەی بوترێت پیاو لە خۆمدا شکیە بەم بۆیە دەرەقەتی دێم دەنگی یافۆنیمی V ئاوازدار تایبەتە بە کرمانجی سەر و لە دیالێکتە کوردیەکانی ناوەڕاستدا با پراکتیک نییە. لێرە نیمچە ڤاوڵی یا کۆنۆسۆنانتی و جێگەی گرتوتەوە. لاپڕا 142 لە زمانی ئێرانی کۆنیشدا ئەو ڤوا هەر نەبووە. نیشانی ڤیش کە لە نووسینی سیگناڵە دەنگیەکانی تێکستی ئێرانیە کۆنەکانیشدا بەکار هاتوو دانراوە مەبەست لێی نیمچە ڤاوڵی بووە کە لە بۆ نمونە سەرەتای وشە کوردیدا گۆڕاوە بە ب. ئاوازدار لەبەرەوە ڤی سەرەتا وشە کوردیەکان نابێت ببیرێتەوە سەر ئەو فۆرمە ئێرانیانەی بەڤ دەست پێ دەکەن. چونکە و جۆرە وشانەوەندە زۆر نین لێرەدا دەکرێت ئەو گروپە کردارە فعلەی کە سەخت کراونەتەوە بە پرێفێکسی ڤە سازبوون بە نمونە بهێنرێنەوە. ڤەڤارتن هەڵبژاردن، ڤەچنین چنین، ڤەڤاندن تەقاندن یاخود ئاژاندن، ڤەرێستن فڕین، ڤەمراندن مراندن. بەڕایت سەبۆلۆف پێشگیری ڤەی سەر و پاش بەرتێک یا پۆزپۆزیشنی سلێمانی لەگەڵ ئەپا و ئیوپا ئێرانی کۆندا لێک دەدەن. لەم حاڵەتەدا ڤ سەرەتای پێشگیری ڤە سەرچاوکەی فۆنیمی پێی ئێرانی کۆنە. تێبینی سەبۆلۆڤ ڕەلام لێکۆڵینەوە لە فۆنەتیکی مێژووی زمانی کوردی مۆسکۆ لاپەڕە 45 بۆ 46. لاپەڕە 143 پشتن بەستن بۆ گۆڕانە فۆنەتیکە مێژویانی کە لە ناو زمانە ئێرانی کۆن و نوێکاندا ڕوویانداوە. گەیشتوتەوە ئەنجام و ڕاستی کە بیری کوردی و ڤیرای ئاوێستەی کەواتەی تێگەیشتنە بووە و VIR فارسی ناوڕاست و فارسی نوێش کەواتەی عەقڵ و هۆشە سەرچاوەیانیەکە. ئەمانەش چەند وشەیەکی زمانە ئێرانیە کۆنەکانن کە سەرەتاکانیان بە ڤ نووسراون بەڵام بەو تەلەفۆز کراون و لە زمانە ئێرانی نوێکاندا دیارە بە کوردیشەوە ئەو وا سەرەتا بووە بە ب. لاپەڕە 144 سێ خشتەمانەیە. یەکەم زمان، دووەم نمونە، سێم بەرامبەری بە کوردی. زمانی ئاوێستا ڤاتە با، سانسکریتی ڤاتە با، فارسی ناوەڕاست ڤات با، فارسی نوێ باد با، ئاسی وات ود با، فارسی ناوەڕاست ڤاکار بازار و باژێر، فارسی نوێ بازار بازار و باژێر، ئاوێستا ڤارە باران، فارسی ناوەڕاست ڤاران باران، فارسی نوێ باران باران، ئاوێستا ڤارازە بەراز. لاپەڕە 145 سانسکریت ڤارە بەراز، فارسی ناوەڕاست فاراز بەراز، فارسی نوێ جاراز بەراز. تێبینی بڕوانە ئارانسکی ئیمیم زمانە ئێرانیەکان لە بەر ڕۆژنای مێژوودا مۆسکۆ 1970 لاپەڕە 149 سەپۆلۆڤ لاپەڕە 43 بۆ 45. تا بیر لاپەڕە 146 وەک زانیمان بیر لە ئەنجامی گۆڕینی دەنگی ووی وشەی وێر بە ب ساز بووە. لە زمانی کوردیدا وشەیە مۆرفیمێکی سربەخۆی و چست و چالاکانە لە زمانی قسەکردن و زارەوە سازیدا بەکاردێت. لە ڕووی بەرهەمەوە بە یەکێک لە وشە بە پێزەکانی فەڕەنگی کوردیدا دەنرێت چونکە لەسەر بناغی ئەو چەندین وشە و ئیدیۆم پێگەنراون. زۆربەیان ڕۆژانە بە سەرزاری خەڵکەوەن، ئەویش لەبەرەوەیە کە ئەو واتایانەی بیر دەیبەخشێت کە بە گشتی هۆش و عەقڵ و تێگەیشتن و یادە. مرۆڤ هەموو کاتێک پێویستی پێیانە. بیرگەنجینی هەڵگرتنی هەموو ئەو زانیاری و تاقیکردنەوانەیە کە بە درێژایی تەمەنی مرۆڤ کەڵەکا بن لەلای هەر کاتێکی ژادەمیزاد پێویستی پێیان بێت ئەو بۆ بەڕێوەبردنی ئەرکی لە کۆمەڵدا پەنایان دەباتە بەر و بەکاریان هێنێت. وەک زانیمان یەکێک لە چۆنگەکانی دەربڕی پێ و بیرکردنەوە بووە. بنیادەم بە بیرکردنەوە لە گیانلەبەرانی تر جودا دەکرێتەوە. بە پاراستنی تاقیکردنەوە خوش و تاڵەکان
تێدەکۆشێت خۆی لەگەڵ دەوروبەریدا بگونجێت ئەوش با پارێزگاریکردنیان و بەکارهێنانیان لە کاتی پێویستدا. لاپەڕە 147 هەر وشەیەک یا ئیدیۆمێک بگریت کە سازبووی بیرن گومانی تێدا نییە کە ماوەیەکی زۆری پێچووە تا لەو بیرە ئەبستراکتیە قوڵانی بەرهەمێنراوی مێشکی مرۆڤەوە گەێنراوە بۆی بە وشە لە دەیەک ببن گرنگی ئەو بوارەواتە یانەی کە وشەی بیرکاریان تێدا دەکات وای کردووە کە ئەو وشە و ئیدیۆمانەی بیر پێکیەناون بەلای هەموو قسەکەرانی کۆمەڵەوە و پێویست بن و بەکاربێن. مرۆڤ با بیرکردنەوە دەڕوات بەڕێوە بە بیرکردنەوە دەهێنانی مەزن دەهێنێتە کایەوە بە بیرکردنەوە یادگارە تاڵ و شیرینەکانی تۆمار دەکات. سەیری شێخڕەزای تاڵەبانی بکەن چۆن یادی سلێمانی دەکاتەوە. لەبیرم دێ سلێمانی کە دارۆ مولکی بابان بوو نەمەحکوم یاجەم نەسوخرەکێشی ئالی عەسمان بوو. ئەو وشە و ئیدیۆمانەی کە بیرسازی کردوون گەنجینەی وشە ئەبستراکتیەکانی فەڕەنگەکەمانی بە ژمارە و بە چەندێتی بەرز کردوێتەوە و بە وشانەشدا دەردەکەوێت کە مرۆڤی کورد چۆن هەڵسوکەوتی لەگەڵ ژیان و دەوروبەریدا کردووە کەواتە ئەو وشانە ئابێنی هەست و نەستی کوردن و بەڵگەی ئاستی بەرزی بیرکردنەوەیانن و نیشانەی سربەخۆی و جیاوازیانە لە خەڵکی تر. ئەمانەش هەندێکن لەو کەرەسە فەڕەنجانەی کە لە بیرساز کراون. لاپەڕە 148 بیر و هۆش عەقڵ و بیر بیر و باوەڕ بیرەوەری ڕۆشنبیر ڕۆشنبیری ڕووناکبیر بیرتەسەک بیرکردن بیرکردنەوەی بیرچوون لە بیرچوون لە بیرچوونەوە بیرخستنەوە بیرهاتن بیرهاتنەوە هاتنەوە بیر بە بیرداهاتن بیرهێنانەوە بیرکەوتنەوە لە بیربردنەوە بیرۆکە بیرۆچکە بیردۆز هەندێکی تر. گۆڕانێکی فۆنەتیکی تر بەسەر وێردا هاتووە ئەوەیە کە دەنگی و بۆ بەف دەغدا لە پەراوێزی باسی ویری فارسیدا نووسیوێتی کە بەرامبەری لە کوردیدا ویرە و لە موکریدا بیر و فیرە کەواتەی فێربوون دەبەخشێت. تێبینی دەغدا جیم 4 لاپەڕە 51 لاپەڕە 5179 گۆڕانی و ف یا ف بۆ و لە زمانە ئێرانیەکاندا ئاساییە بۆ نمونە سەرنج بدەینەوە وشە کوردیانەی بەرامبەریان لە فارسیدا. وشەی کوردیمانەی لە بەرامبەریدا وشەی فارسی لاپەڕە 149 کەوشی وشەی کوردی لاوشەی فارسیدا کوش کەفش کڵافە کڵاوە دەزوو لە کوردیدا کڵاوە کڵافە لە فارسیدا دروەش لا درەوشانەوەدا لا کوردیدا دروش درفەش لە فارسیدا گوتن لە کوردیدا گفتن لە فارسیدا خەوتن لە کوردیدا خەفتن لە فارسیدا. لە کۆتاییدا وەک بۆمان دەردەکەوێت وێر و فێر لا سنوورێکی دیاریکراودا بەکارهێنرێت هەیە با پێچەوانی ئەوانەوە بیرۆشەیەکی ئەکتیڤی سربەخۆی فەرهەنگە دەتوانین بڵین کە لە ناو ئەو ڕەگوشانی دەربڕی چەمکی پیا بوون هیچ یەکێکیان لە خەباتی چەسپاندن و داکوتانی خۆی لە فەرهەنگدا نەیانتوانیوە شان لە شانی وشەی پیاو بدەن. وشەی پیاو تا ئێستا لە دیالێکتی خوارودا بەهێزترین وشەی بوارەکەی